ئەڵقەی 16. گەیشتنە تراپێزوس. یۆنانیەکان بە 3 ڕۆژ ڕێپێوان 30 میلیۆن لە وڵاتی ماکرۆنیس بڕی. لە ڕۆژ یەکەمدا گەیشتنە ئەو ڕووباری کە سنووری نێوان سکیتینی و ماکرۆنیس پێکدێنێ. لە لای ڕاستدا سەنگەرکاریەکی سەیری لێبوو، بەلای چەپێشدا ڕووبارێکی دیکەی لێبوو کە بووە لێی بپەڕنەوە. لێواری ڕووبارەکە پڕ بوو لە دار و درەختی کورد، بەڵام زۆر چاڕ. یۆنانی پەلەیان بوو، دارەکانیان دەبڕی دەیانویست خێرا لەوێ دەرباز بن. ماکرۆنیەکان بە ڕم و قەڵغان و پەستەکەوە لە بەرامبەر سەنگەرەکانیان ڕاوەستا بوون. هاواریان نەکرد و یەکتریان بان کرد و بەردیانە هەویشت. بەردەکان دەکەوتنە نێو ڕووبارەکە. لەو میانەدا سەربازێک کاتە لای زەینەفون و وتی ئەو زمانی ئەوان دەزانێ، چونکە لە ئەسڵدا خەڵکی ئێرێ و لە کاتی خۆیدا لە ئەسینە ئەسیل بووە. جاگەر ڕازیە توانێ قسەیان لەگەڵدا بکە. زەینەفون وتی باشە قسەیان لەگەڵدا بکە و پێش هەموو شتێک بزانەکەن. پرسیاری کرد، وتیان ماکرۆنین. زەینەفون وتی ئێستا بپرسە بۆچی ڕاوەستاون و دژایەتیمانەکەن. وەڵامەکەیانەوە بوو چونکە ئێوە هێرش دەکەنە سەر وڵاتی ئێمە. اینجا جەنەڕاڵەکان وتیان بڵێن ئێمە بە نیازی خراپەوە ناهاتوین، ئێمە لە جەنگدا بووین دژی شا، بۆ یۆنان دەگەڕینەوە و دەمانەوێ بگەینە دەریا. ماکرۆنیەکان پرسیان ئایا بەڵێن دەدەن کە قسەکەیان ڕاستە؟ وەڵامیاندایەوە کە دەیانەوێ هەردووک سوێند و بەڵێن بدەن بە یەک. هەر یەک کە ڕمێکیان کردە دیاری بۆ لای ئەوی دیکە. پاش سوێند و بەڵێنی دووسەرا ماکرۆنیەکان دەستیان پێ کرد و یارمەتیان بدەن کە دارەکان ببڕنەوە و بپەڕنەوە. بە ئازادی لەگەڵ یۆنانیەکان تێکەڵ بوون و ڕێگەیاندان خۆراک بکڕن و بە درێژەی 3 ڕۆژ لەگەڵیاندا بەڕێدا ڕۆیشتن تا سنووری کۆخلیەکان. لێرەدا چیای بەرزە بوون، بەڵام لێژاییەکان تیژ نەبوون. کۆخلیەکان لەسەر چیا ڕاوەستا بوون. لە سەرەتادا یۆنانیەکان بەنیازی هێرشکردن لە بەرامبەریاندا بەپانەی ڕیز بوون. جەنەڕاڵەکان بۆ پلانکێشان کۆبوونەوە. زەینەفون ئەمەی دەربڕی کە باشتر ئەوەیە شێوازی ئێستا بگۆڕن و بە هێڵی ستونی بۆیان بچن. وتی ئەگەر بەپانی پێشەوی بکەین ئەوسا ڕەنگە هەندێکمان زوو گەینێ و هەندێکیشمان بەهۆی کەند و لەندەوە درەنگ بگەین. ئیتر ریزەکانیان لێ تێک بدەنەوە و ورەیان دابەزێ. ڕەنگە وسا کەش دەوری باڵەکانمان بگرن. بەڵام ئەگەر بە چەند هێڵێکی قوڵ و ئەستونێ ڕیز بین، ئەوسا مەترسی لێک نزیک بوونەوە و بەرباران و پەلاماری هەزاران پیاومان نامێنێ. پێشنیارم ئەوەیە کە بە شێوازی هێڵی ئەستونێ ڕیز بین، بەمەرجێک کە تاقمەکانی سەرباڵەکان لە ئەملاو ئەولای دوژمن بڕۆن. بەوا توانین باڵەکانی دوژمن بگرین و لە کاتی پێشڕەویدا پیاوە هەر ئازاکانمان نەتوانن خۆیان بگەین بۆ ریزەکانی دوژمن. هەر ئەفسەرێک بە ئازادی نزیکترین ڕێگاڵە بژێرێ بەرەو دوژمن. سەبارەت بە بۆشاییەکانی نێوان تاقمەکان، دوژمن ناتوانێت بەنێویاندا بڕوە، کەوا لە چەپ و ڕاستەوە تاقمی دیکە ڕاوەستاون و شتێکی ئاسان نییە کەسێک بەنێوان دوو هێڵی سەربازیدا هێرش بەرێ. ئەگەر تاقمێکیش تووشی تەگەرە هاتن، ئەو تاقمەی کە لێیان نزیکە با بەهانەیانەوە بچن. جا ئەگەر هەر تاقمێک لە تاقمەکان گەیشتنە سەر لووتکەکە، ئەوسا مسۆگەرە کە دوژمن هەڵدێ. پلانەکە پەسەند کرا و لەشکرەکەیان بە چەند هێڵێکی ئەستونی ڕیز کرد. زەینەفون بە سواری وڵاغ بەسەر هەمویان داگەڕا و ئەیوت برادەران، ئەو خەڵکەی دەیان بینن دواترین تەگەرەن لە نێوان ئێمە و ئەو جێگەی کە خەباتی بۆ کەین کە بیگەینێ. جاگەر بتوانین دەبێت بە زیندوی بیان خۆین. کە ڕیز بوون 80 تاقم چەکداری قورس کە لە 100 کەس پێکهێنرا بوو. لەگەڵ چەکدارە سووک و تیرەندازەکانیان خستە سێتی. یەکێک لە پاش باڵی ڕاست، یەکێکیش لە پاڵ باڵی چاپ، یەکێکیش لە پاش ناوەڕاستی لەشکرەکە وەستا بوو. هەرتی پێک لە 600 کەس پێکهێنرا بوو. فەرمان بۆ سەربازەکان ڕەوانە کرا کە سوێند بخۆن و سرودی پایەن بخوێنن. کە ئەوە کرا، لەشکرەکە پێشڕەوی کرد. خلیسیۆفۆس و زەینەفون لەگەڵ هەندێک لە چەکدارە سووکەکان لە هێڵی دەرەوەی ریزەکانی دوژمن لەسەر باڵی چاپ پێشڕەویان دەکرد. کە دوژمن ئەمانەیان بینی یەکسان ڕایان کرد کە توانای بەرەنگاربوونەوەیان نییە.
اینجا هەندێکیان لە ڕاستەوە هەندێکیان لە چەپەوە لێک بوونەوە و بۆشایەکی گەورە کەوتە ناوەڕاستی ڕیزەکان. چەکدارە سووکەکانی تیپی ئەرکادی کە لە ژێر فەرماندەیی ئاکەرنین بوون وایانزانی دوژمن هەڵاتون، هاواری شەڕیان بەرز کردەوە و غاریاندا. ئەوان یەکەم تاقم بوون بگەنە سەرچیەکە. پاژەوان تیپێک لە چەکدارە قورسەکانی ئەرکادی کە لە ژێر فەرماندەیی کلینیۆر بوون گەیشتن، هەرکە پەلاماریاندان دوژمن خۆی ڕانەگرت و بە شەڕژاوی هەڵات. یۆنانیەکان لە چیاکە ئەوا بوون و گەیشتنە لادەیەکی تێر و ئاوادان. کۆمەڵە گوندێکی یاسایی تێدا بوو، بەڵام ژمارەیە کشانەی هەنگوینی هەبوو. تێگڕای ئەو سەربازانەی کە هەنگوینیان خوارد تووشی ژانەسەر و ڕەشانەوە و سکچوون بوون. ئەوانەی کەمیان خوارد گێژ و سەرخۆش بوون، ئەوانەی زۆریان خوارد وەکو شێتیان لێهات هەندێکیان مردن. ئیتر کۆمەڵێکیان لەسەر زەوی کەوتو بوون وەکو بڵێ لە شەڕێک بەزیوە. شێوەیەکی گەورەیان دیت، بەڵام ڕۆژی دواتر وەکو هیچ ڕووی نەدابێ هەمویان چاک بوونەوە. لێرەوە بە 2 ڕۆژ 21 میلیۆن بڕی بۆ ترەپزوس کە شارێکی ئاوەدانی یۆنانی بوو لە یوکسین. لێرە لە گوندێکی کۆخلیەکاندا 30 ڕۆژمانەوە و گوندەکەیان کردە بنکەیەکی خۆیان و وڵاتی کۆخلیەکانیان وێران کرد. خەڵکی ترەپزوس خۆراکیان بە یۆنانیەکانە فرۆشت و دیاریان پێشکەشە کردن لە گاو و جۆ شەراب، هەروەها ناوبژیانە کرد لە نێوان یۆنانی و کۆخلیەکاندا. ئیتر ئەمانش هەندێک گەیان بە دیاری نار. ئەم جارە یۆنانیەکان خۆیان ساز کرد و ئەو قوربانیە بەجێ بگەێنن کە لە خۆیان گرتبوو. گاڕانێکی زۆریان بۆ هاتبوو کە کرا بۆ زیۆسی ڕزگارکەری بکەنە قوربانی و هەروەها بۆ هێرکۆڵ بۆ ڕێنماییانەی کە کردبوونی، هەروەها بۆ خوداوەندەکانی دیکە. هەروەها پێشبڕکێ و وەرزشیان گێڕا لەو چیایی کە ئۆردوگاکەیان لێکردەبوو. سەرپەرشتیاری پێشبڕکێکە هەڵبژێردرا کە دارکۆنیۆس سپارتی بوو کە لە مناڵیەوە شار بەدەر کرا بوو بەهۆیەوەی یەکێکی بەخەنجەر کوشتە بوو. کە قوربانیەکە بەجێ هێنرا کەوڵەکانیاندایە دارکۆنیۆس تاوەکو پێشیان بکەوێ بۆ شوێنی پێشبڕکێکە، کەچی ئەو هەمان شوێنی خۆی دەستنیشان کرد و وتی سەر ئەم گرتە باشترین شوێنە کە توانرێت لێرەوە بە ئارەزووی خۆمان بەهەر لایەکدا غار بدەین. پرسیار کرا بەڵام چۆن زۆرانبازی لەسەر ئەو بەردە ڕقاناکرێ؟ وەڵامەکەی ئەوە بوو ڕقاییەکە بۆ کەسانە بێ کە بە زەویدا ئەدرێ. کۆمەڵێک کوڕکە زۆربەیان لە ئەسیرەکان بوون پێشبڕکەی غاردانی کورتیان ئەنجامدا، هەروەها شەسکریتی غاردانی درێژیان بە ئەنجام گەیاند و هەروەها چالەکی زۆرانبازی و شەڕەمست و زۆرانبازی بە کۆمەڵ ئەنجام درا. زەماوەندەکە بەخۆشی بەڕێوە چوو، بەشداربووان زۆر بوون و لە بەرچاوی فەرماندەکانیاندا کە سەیریانەکردن پێشبڕکەیەکی تونتریانە کرد. پێشبڕکەی غاردانی وڵاخیشی تێدا بوو. سوارەکان تا دەریا چوون و هاتنەوە. لە کاتی چووندا ڕێگەکە زۆر نچێو بوو. سوارەکان یەک بە خۆ دەهەژان. لە گەڕانەوەشدا هەورازێکی زۆر سەخت بوو. ئەسپەکان بەحاڵە ڕۆیشتن. ئیتر لە کاتی ئەمیاریەدا هاندان و هاوار و پێکەنینێکی گەورە هەبوو کە لە چیاکە دەنگێدایەوە. بابەتی پێنجەم بەرە و پافلاگۆنیا. خریستیۆفۆس دەچێت کەشتی پەیدا بکات. پاشەمە کۆنگرەیەکیان بەس بۆ بازکردنیان بە شەڕێگەی کە ماوە. سەرەتا لیۆنی تووری هەستا و قسەی کردووتی سەربازان، بەش بە حاڵی خۆم لەم هەموو هەڵگر و داگرە و بڕە و ڕاکەوچە کەڵگرە و بەڕیز بڕۆ و ئێشک بگرە و شەڕ بکە ماندوو بووم. ئەمەوێ بحەسێمەوە. ئیتر کەوا گەیشتونێتە دەریا حەزەکەم پاژماوەی ڕێگەکە بە کەشتی ببڕم وەکو ئۆدیسیۆ لەسەر پشتی کەشتیەک هەڵ بدەمەوە تاوەکو یۆنان. کامەیان بیست سەربازەکان بە یەک دەنگ قسەکەیان پەسەند کرد و هاواریان کرد. ئینجا خریستیۆفۆس هەستایەوە و قسەی کرد و وتی سەربازینە، ئەنا کاسپیۆس برادەری خۆمە. ئەگەر حەز دەکەن بە دوایدا بچم لە خۆمڕا بینم کەشتی پەیدا بکەم. ئێوە کاتانەوێ بەڕێی دەریادا بڕۆن
لێرە چاوەڕوان بن تا گەڕێمەوە. سەربازەکان پێیان خۆش بوو، دەنگیان بۆ دا. ئەنجا زەینەفۆن هەستا و قسەی کرد، وتی خریسیۆفۆس دەنێردرێ بۆ ئەوەی کەشتی پەیدا بکە، دەبێ ئێمە لێرە چاوەڕێ بکەین. دەمەوێ بڵێم کە لە ماوەی چاوەڕوانیدا پێویستە ئێمە چی بکەین. یەکەم شت دەوەیە کە دەبێ خۆراک لە وڵاتی دوژمن کۆ بکەینەوە، چونکە خۆراکمان کەمە. لە هەمان کاتیشدا هێندە پارەمان پێ نەماوە کە خۆراک بکڕین. ناوچەی دەوروبەر دژوارن. ئەگەر ئیشەکانتان با ڕێکوپێکی جێبەجێ نەکەن، زۆر پیاومان لەدەست دەچێت. بە باش ێزانم کاتێکا چن بۆ پەیداکردنی خۆراک با تاقمی تەواو بچن و بەتەنها نەگەڕێن و ئێمە یەفسەر دەبێت چاودێریەم شتانە بکەین. پێشنیازەکەی پەسەند کرا و زەینەفۆن بەردەوام بوو. وتی تکایە گوێ لە خاڵی چوارەم بگرن، هەندێکتان بۆ ڕاوڕوو دەردەچن. باشترەوەیە کە پێشەکی پێمان ڕابگەێنن بۆ کوێ دەڕۆن، تاوەکو سەرژمێری ناو ئۆردوگا و دەرەوەی ئۆردوگا بزانین. هەروەها ئەگەر هێزی یارمەتی بۆ کەسێک بنێرین، دەبێ بزانین بۆ کام لای بنێرین، بۆ ئەوەی ئەگەر کەسانێک بیانوێ بەسەر شوێنێکدا بدەن، ڕێنماییان بکەین کە بە چه هێزێکەوە بیکەن. ئەم پێشنیارەش جێبەجێ کرا. زەینەفۆن وتی ئێستا شتێکەیە کە دەبێ بیزانن. دوژمن ڕەنگە دەستیان ببێتەوە و تاڵانمان بکەن و زۆر ئاساییە کە ئێستا پلانی ئاوەها دابنێن، چونکە ئێمە ئێستا دەستمان بەسەر مولکی ئەواندا گرتووە. بۆیەش دەبێ بەنۆرە پاسەوانی بکەین. ئەگەر بەنۆرە پاسەوانی بکەین و سنوورەکان بپارێزین، دوژمن دەرفەتی نابێ. هەروەها خاڵێکی تریشەیە، ئەگەر خریسیۆفۆس بای ئەوە کەشتی پەیدا کرد کە بەشمان بکە، ئەوسا پێویست بە قسە ناکە. بەڵام کەوا هێشتا موسۆگەر نییە، کەواتە دەبێ خەریک بین لێرە کەشتی پەیدا بکەین. ئەگەر کەشتی هاتن ئەوە باشە، دەناوسا کەشتی خۆممان دەبێ. بینیومە کەشتی هەمووشۆی ئێرە دەکەن. ئەگەر لە خەڵکی تەراپەزۆز بپرسین کەشتی جەنگی لەکوێ پەیدا دەبن، ئەگەر لە لای لێوارەکان بکڕدرێن و دەفەکانیان لێ بکەینەوە، تاو ڕۆژەی بای خۆمان ژمارەیان زۆر دەبێ. ئەوسا بزانم تەگەدەیەکی ئەو تۆمان نامێنێ. ئەم پێشنیارەش پەسەند کرا. اینجا زەینەفۆن وتی خەمێک لەوە بخۆن کە ئێمە لە گیرفانی خۆمانەوە پارێ و کەشتیوانە نادەین، کەواتە چەند زۆر لەسەرمان ڕاوەستن، هێندە کرێیان زیاد دەکا. چەند لەگەڵیان باش بین، هێندە باش دەبن. ئەم پێشنیارەش پەسەند کرا. زەینەفۆن بەردەوام بوو وتی باوەڕم وایە کە گەر هەموو هەوڵەکانمان بۆ دابینکردنی کەشتی سەرکەوتوو نەبوو، ئەوسا دەبێت داوا لە شارەکانی سەردەریا بکەین، ڕێگەکان چاک بکەنەوە. وەک دەزانین ڕێگەکان زۆر خراپن. ئەوانیش ئامادەی بکەن، هەم لەبەر ئەوەی لێمانە ترسن، هەم لەبەر ئەوەی کە دەیانەوێ ئێمە لە کۆڵ خۆیان بکەنەوە. لەم خاڵەدا سەربازەکان هاواریان کرد کەوا ئامادەنین هیچی تر بە پێ بڕۆن. زەینەفۆن زانی کەوا سەربازەکان خوڵقیان نەماوە و هەموو ڕاستیەک ڕەچاو بکەن، ئەم پێشنیارەی نەخستە دەنگدان. واش زەینەفۆن هەرتوانی بە خەڵکی شارەکان بسەلمێنێ کە ڕێگەوبانەکان دروست بکەن و چاکیان بکەنەوە، بە بیانووی ئەوەی کە بەم جۆرە توانن یۆنانیەکان لە کۆڵخۆیان بکەنەوە. یەک کەشتی پێنجڕیزی لەلایەن خەڵکی ترابزوسەوە پێشکەش کرا و دیسکیۆپۆس ئەفسەرێکی سپارتی بوو بە سەرپەرشتیاری کەشتیەکە دانرا. دیسکیۆپۆس بەبێ هیچ شەستێک بە بەرپرسیارەتی و بەبێ هیچ پەرۆشیەک بۆ کۆکردنەوەی کەشتی هەڵات و لە دەریای ڕەشتێ پەڕی و کەشتیەکەی برد. بەڵام دواتر تووشی داوی خۆی بوو کە لە تراکیا لە سەرای سکیۆسی پاشادا خۆی تێکەڵ بە پلان و کێشە کرد و بەدەستی نیکیاندەری سپارتی کوژرا. کەشتێکی پەنجاڕیزی تر پەیدا کرا، خستیان نەدەست پۆلکیۆتیس ئەسینی بوو. هەر کەشتێکی کە دەست گەیشتێ بۆ ئۆردوگایان هێنا. ئەم شمەک و بارگێکی هەبوو، یۆنانیەکان خستیانە ناو کەشتیەکان و پاسەوانیان بۆ دانا. پاسەوانیەکە بۆ بەرژەوەندی خۆیان بوو. لە هەمان کاتدا یۆنانیەکان خەریکی ڕاوەڕوود بوون، هەندێکیان سەرکەوتووە بوون و هەندێکیان سەرکەوتوو نابوون. کلێنتوس یەکێک بوو کە سەرباری هێزەکەی خۆی هێزێکی دیکەشی بەگشت جێگەیەکی سەختدا برد. بەخۆی و
بە چەند کەسێک کە کوژرا. گەشتەکەی زەینەفۆن لە بڵاوکراوەکانی دەستگای چاپ و بڵاوکردنەوەی ئاراسا. ئەڵقەی حەڤەهەم. هەڵمەتێک بۆ ڕاوڕوود. لە کۆتایی داوای لاتخۆرەک لە نزیکانە دەست ناکەوت کە بە یەک ڕۆژ بگیرێ و بگەڕێنەوە بۆ ئۆردوگا. بۆیە زەینەفۆن نیوەی لەشکرەکەی لەگەڵ خۆی برد لەگەڵ هەندێک ڕێناز لە خەڵکی ترابزوس. نیوەکەی دیکەی بۆ چاودێری ئۆردوگا بەجێهێشت چونکە کۆلخیەکان لە ماڵەکانیان دەرچوو بوون و بە کۆمەڵ بەرزاییەکانیاندا گیر کرده بوو. خەڵکی ترابزوس شوێنیان پێنەدۆزایەوە کەوا دەستکەوتی باشی هەبێ چونکە لەگەڵ خەڵکی ناوچەکە باشتیە ژیان، بەڵام ئامادە بوون ڕێگەیان بەرەو وڵاتی دریلای پیشان بدەن چونکە لە دەستی ئەوان ئازاریان چەشتە بوو. ناوچەکەیان شاخاوی بوو. خەڵکەکەی وێژ بەگشتی لە خەڵکی لێوارەکانی دەریای ڕەش جەنگاوەرتر بوون کە یۆنانیەکان کەوتن ناویان دریلاییەکان کشانەوە دواوە. سەرەتا گریان لە هەموو ئاوەدانیەکان بەردا وا پێچوو بەرهەڵستی ناما بێ. لە چەند بەرەز و ئاژەڵێک بەولاوە کە بەرەڵاب بوون یۆنانی دەستکەوتیان نەبوو. یەک شوێنیان هەبوو خۆیان تێدا قایم کردبوو کە پایتەختیان بوو. هەمویان تێیدا کۆب بوونەوە. شوێنەکە کەندێکی قوڵی هەبوو. ڕێگەکانیش بۆ قەڵاکە سەخت بوو. چەکدارە سووکەکان نیو میل پێش چەکدارە قورسەکان کەوتبوون. ئەوان بەسەر ڕێگە سەختەکانە ڕۆیشتن کە ئەو هەموو گاڕان و تاڵانیان بینی یەکسەر هێرشیان کردە سەر قەڵاکە. هەندێک ڕمبەدەستیش بە دوایان کەوتبوون بۆ تاڵانکاری. ئیتر 2000 کەس زیاتر پەڕینەوە، بەڵام شوێنەکەیان پێنەگیرا. ئەمەش سەیر نەبوو چونکە خەندەقێکی پانی لێبوو، دەورەکەشی هەڵدێر بوو. چەکدارە سووکەکان بەسەر ئەو کەندوو بەسەر تاوەرەدارینەکاندا بڵاو کرابوونەوە، بۆیە ویستیان بکشێنەوە کەچی دوژمن بە توندی پاڵی پێوە دەنا. ئیتر نەیانتوانی بکشێنەوە چونکە ڕێگەکە بۆ خوارەوە تەسک بوو. پاناییەکەی بایی تاکە کەسێک بوو. ئەبوایە بەڕیس پێیدا بڕۆن. هەواڵیان بۆ زەینەفۆن نرد. ئەو سەرپەرشتی چەکدارە قورسەکانیە کرد. نامەبەرەکە وتی شوێنەکە پڕە لە تفاق بەڵام ناگیرێ چونکە دوژمن هاتوونەتە دەرێ و پەلاماری ئێمەیانداوە و ڕێگەی گەڕانەوەشمان ڕێیەکی ئەجگار سەختە. کەم هەواڵە بە زەینەفۆن گەیشت. چەکدارە قورسەکانی بردە لای خەندەقەکە و لەوێ داینان و خۆی لەگەڵ کاپنەکان پەڕیەوە تا بزانێ ئایا باشتر ئەوەیە هێزەکان بپەڕنەوە یاخود بکشێنەوە دواوە، یاخود دەگەر گریمان دەشێ شوێنەکە بگیرێ ئەوسا چەکدارە قورسەکانیش بێنێتە پێشەوە. بۆی دەکەوت کە کشانەوە بەبێ زیانی گەورە ناکرێ. کاپنەکان لەسەر ئەو ڕایە بوون کە توانن جێگەکە داگیر بکەن. ئیتر زەینەفۆن قسەکەی پەسەند کرد چونکە بە گوێرەی فالگرەوەکان و قوربانیەکان ئەبوایە شەڕێکی قورس ڕووی بدایە، بەڵام لە کۆتاییدا سەرکەوتن هەر بەدەستە هات. بۆیە کاپنەکانی نار کە چەکدارە قورسەکان بپەڕێنەوە و بیانێنە پێشەوە و خۆی لەوێ مایەوە. چەکدارە سووکەکانی کشاندەوە و ڕێگەی نەدا هیچی تر شەڕی دوور بە دوور بکەن. کە چەکدارە قورسەکان گەیشتنەجێ فەرمانی بە کاپنەکان دار کە سەرتاقمی خۆی بە جۆرێک ڕیز بکە کە خۆی بەباشی ئەزانێ چونکە ئەو کاپتانە پێکەوە ڕات بوون کە کاری نەبەردی ئەنجام بدەن. چۆنیان پێوتراوە هایان کرد. زەینەفۆنیش فەرمانیدا کە هەندێک لە سەربازەکان لە کاتی پێویستدا هەموو ئامادە بن و بە قۆچەقانی و کەوانەکانیانەوە و تیرەکانیان تەنگە بدەن و ساز بن چونکە دەبێت لەگەڵ یەکەم ئاماژەدا هەموو پێکەوە بەرد و تیرەکان بەهاوێژن. بە تیپەسووکەکانی شیوت گیرفانیان پڕ بکەن لە بەرد. خەڵکی جێباوەڕ بنێرن تاوەکو فەرمانەکان بە باشی ڕابگەین و
جێبەجێ بکرێ. کاپتن و یاوەرەکان ساز بوون، هەروەها ئەوانەی کە خۆیان بە فەرماندەی هەنووکەیی دەزانی هەموو لە شوێنی خۆیان دامەزران. لە ڕاستیشدا هەموو بەرامبەرێک ڕاوەستا بوون، چونکە بەهۆی سروشتی زەویەکە شێوەی هیلالیان وەرگرت بوو. اینجا سرودی پایەن خوێندرا و بووقی هێرژەنرا. هاوپلێتەکان واتە چەکدارە قورسەکان نعرەتەی شەڕیان بەرز کردەوە و هێرش کرا. بەم شێوەیە هەموو تیر و پلارەکان پێکەوە هاوێژران، تیر و ڕم و بەردە قۆچەخانی پێکەوە. زۆریشیان هەر بە دەست هاوێژران، وێڕای تیری ئەگەردار کەوە هەندێک کەس لە یێرشەکاندا بەکاریان دەهێنا. لەژێر قورسایی چەکدا دوژمن سەنگەر و تاوەرەکانی چۆڵ کرد. ئەمە دەرفەتی بۆ ئاگاسیا سیستیماڵ فی ڕەخساند، زرێکەی دەکەند و تەنها بەیەلەگەوە پێڵگەڕا. اینجا خەڵکی تر بە دوایدا هەڵگەڕان و یارمەتی یەکتریانەدا تا شوێنەکە گیرا. چەکدارە سووک و پیادە سووکەکان بە پەلە خۆیان تێکرد و هەر کەسە پەلاماری کاڵایەکیدا. بەڵام زەینەفۆن لە دەرەوە ڕاوەستا و تا پێشی کرا چەکدارە قورسەکانی لەگەڵ خۆی هێشتەوە، کەوا هەندێک تاقمی دوژمن لەسەر بەرزاییەکان دیار بوون، دادنە پێش. هێندەی نەبەر دەنگەدەنگێک لە ژوورەوە هەستا و خەڵک کەڵاتن بۆ خوارەوە. هەندێک تاڵانیان هەڵگرد بوو، هەندێکیشیان بریندار بوون. دەنگی هەرەسێک کات. لە وەڵامی پرسیار داوتیان تاوەرێک لە ژوورەوە مابوو سەربازەکان پێیاڵداگەڕان و هێزێکی دوژمنی تیا بوو. ئەو تاوەرە بەسەر پیاوەکانماندا ڕووخاوە. ئەنجا زەینەفۆن فەرمانی بە تۆلمۆدیزدا کە ئەوەی بۆ تاڵانیە چێتە ژوور با بچێ. خەڵک پاڵەپەستۆیان خستە سەر ئەوانەی کە بۆ دەرەوە ڕایەنە کرد. دیسان دوژمنیان لە قەڵاکەدا گەمەڕۆدا. هەرچی لە دەروی قەڵاکە بوو تاڵان و بڕۆ کرا. چەکدارە قورسەکان ڕیزیان بەست، هەندێک لای دەروازەکە و هەندێکیشیان لای قەڵاکە. زەینەفۆن و کاپتنەکان بیریان کردەوە ئایا دەتوانن قەڵاکە بگرن. ئەگەر گیرا بایە ئەمە وای دەگەیان کە دەکرا بە سەلامەتی بکشێنەوە. دەنا ئەگەر نەگیرایە ئیشەکە زۆر سەخت بوو. پاش تێڕوانینێک گەیشتنە باوەڕێک کە قەڵاکەیان پێناگیرێ و دەبێ بکشێنەوە. هەر کەسە سەنگەرێکی بۆ خۆی دروست کرد. ئەوانەی تاڵانیان پێبوو کەڵکی شەڕیان نەمابوو. لەگەڵ زۆربەی هۆپلێتەکان واتە چەکدارە قورسەکان نێردرانەوە بۆ دواوە. هەر یەکە لە کاپتنەکان پیاوی جێی باوەڕی خۆی هێشتەوە کە دەستیان بەکشانەوە کرد. ژمارەیەک لە دوژمن باڕم و قەلغان و خودەی پافلاگۆنیەوە لە قەڵاکەوە هێرشیان کرد. هەندێکیشیان چوونە سەر بەرزاییەکانی ئەمبەرە ئەوبەری ڕێگەکە. ئیتر کەڵکی ئەوە نەما کە تەنانەت بە دەروازەیەکیشدا پاڵیان پێوە بنێن، چونکە کۆلەکاتداری زلیان بۆ خوارەوە ڕاکێشە. بەوە ژوای لێهات کشانەوە و مانەوەیان وەکو یەک بوو. هەروەها تاریک داهات، ئەمەش مەترسێکی گەورەتر بوو. بەڵام هەرچۆنێک بێ لەم کاتەدا کە هێشتا شەڕیانە کرد، هەندێک خوداوەند ڕێگەی پیشاندان. یەکێک لە خانووەکانی لای دەستەڕاست ئەگەر لە خۆڕە بوو بێیان بەدەستی کەسێکەوە لە پەڕاگری تێبەر بوو کە خانووەکە ڕما دوژمن ڕیزە خانووەکانی دەستەڕاستیان چۆڵ کرد. زێنەفۆن خۆبەخت بینی و فەرمانیدا ئاگر لە خانووەکانی لای چەپیش بەر بدەن. ئەوانش لە دار دروستکرابوون هەرزوو ئاگریان گرت. ئێستا تاکە هێزێکی دوژمن کە توانای گێتشەڵی مابوو بێ، ئەوانەی پێشەوە بوون. دیاریش بوو نیازیان هەیە بەرەو دەرێ و بەرەو تەلانە قوڵەکە پاڵیان پێوە بنێن. زێنەفۆن فەرمانیدا ئەوانی مەودای تیر و بەر نایەنگرێتەوە بە زووترین کاتدار و چیرکە بخەنە نێوان خۆیان و دوژمن. کاتدارەکان کەڵەکە کران، ئەوسا ئاگر لەوانە و لە خانووەکانی سەر تەلانەکەش بەردرا بە ئومێدیەوەی کە دوژمن پێیان بشەوێ. بەم جۆرە توانیان بە شێوەیەکی سەخت بکشێنەوە لە سایی ئەمانگرەی نێوان خۆیان و دوژمندا. هەموو شارەکە سوتا و تەخت بوو، خان و تاوەرەکان و سەنگەرەکان. تەنها قەڵاکە مایەوە. ڕۆژی دووەم یۆنانیەکان گەڕانەوە و دەستکەوتەکانیان لەگەڵ خۆیان بەر. ڕێگەی تەراپزوس خسک و لێژ بوو. بە ترسەوە پێیدا ڕۆیشتن، واشیان ماند گوایە بۆسەیان بۆ دوژمن ناوەتەوە. یەکی میسیاسی هەبوو بە ناوی میسیۆس، دەکریتی لەگەڵ خۆی بردە دارستانێک، وای نوان گوایە خۆی لە دوژمن ماداوە.
قەڵغانەکانیان لە ڕاست دروست کرا بوو وادانرا کە ببریسکێتەوە و دوژمن بیبینێ. دوژمن وا تێگەیشت کە بۆسەیان ناوەتەوە. ئیتر یۆنانیەکان بەڕێی خۆیان شۆڕ بوونەوە کە زەینەفۆن هەستی کردوە دوور کەوتونەتەوە ئیشارەتی بە میسیۆسدا کە خێرا بکشێنەوە. میسیۆس بە خۆی و بە پیاوەکانیەوە تێتەقان. خریتیەکان کە هەستیان کرد جێماون لە ڕێگەکە بازیاندایە نێو دارستانەکە و بە تەقلە و بەڕاکردن دەرباز بوون. میسیسیەکە بە ڕێگەدا هەڵهات هاواریە کرد. سەربازەکان بە فریای کەوتن بە برینداری هێنایانەوە. ئەنجا تیپی فریاکەوتن هەنگاو بە هەنگاو کوشانەوە و تیرەندازەکان پشتا و پشت تیریان لە دوژمنە گرت. ئیتر ئاوەها هەموویان گەڕانەوە بۆ ئۆردوگا. یۆنانیەکان گەیشتنە تراپزوس مڵکی زەینەفۆن لە ڕۆژانی درەنگدا. خریستیۆفۆس نەگەڕایەوە و کەشتەکان هێندە نەبوون ناکرا زۆرتر بمێننەوە. گەیشتنە باوەڕێک کە دەبێ تراپزوس جێبهێڵن. ژن و مناڵ و پیاوەکان لە سەرووی 40 ساڵیدا و بریندارەکان و هەموو بارێکی ناپێویست خرانە نێو کەشتەکان. تێگڕای ئەوانی دیکە بە ڕێگەی زەویدا ڕۆیشتن کەوا ئێستا ڕێگەکان چاکرابوونەوە. پاش 3 ڕۆژ گەیشتنە کێراسوس شارێکی یۆنانی بوو لەسەر دەریا و کۆڵۆنیەکی سەر بە سنیۆپ بوو لە وڵاتی کۆڵخیەکاندا. 10 ڕۆژ لەوێ مانەوە. سەرژمێری چەکدارەکان کرا 8600 چەکدار بوون. ئەوانی دیکە یان کوژرا بوون یان بە بەفر یاخود بە نەخۆشی مەردەبوون. لەم جێگەیەدا پارەیان بەش کرد. ئەم پارەیە کە بە فرۆشتنی ئەسیرەکان دەستیان کەوتبوو جەنەڕاڵەکان بە مەبەستی دینی لە سەدادەی پارەکەیان بۆ خێری ئەپۆلۆ و ئەرتەمیسی ئەمۆنوس جودا کردەوە. اینجا هەر جەنەڕاڵێک بەشی لە سەدادەی وەرگرت. نیۆنی ئاسین بەشی خریستیۆفۆسی وەرگرت. دواتر زەینەفۆن خەڵاتێکی دەستکەوت کە بۆ ئەپۆلۆ تەرخان کرابوو بە ناوی خۆی و پرۆکیسنیۆسی برادری کە لەگەڵ کلێرخۆسدا کوژرا پێشکەشی کرد بە دارایی ئەسینە لە دەلفی. سەبارەت بە بەشی ئەرتەمیسی ئەمۆنۆس کە زەینەفۆن لە ئاسیا دەگەڕایەوە بەرەو بیوتیا لەگەڵ ئاگاسیلیاوس بەشەکەی لەگەڵ ماگا بازیۆسی کاهینی پەرستگەی ئەرتەمیس بەجێهێشت چونکە باوەڕی وا بوو گەشتەکەی ترسناکە. داوای لە میگا بازوس کرد کە ئەگەر بە سەلامەتی گەیشتەوە ماڵێ پارەکەی بداتەوە، بەڵام ئەگەر شتێکی بەسەر هات دەبایە کارێ بکە کە دڵی خوداوەند خۆش بکە و پارەکە بۆ ئەو تەرخان بکرێ. زەینەفۆن ئیدی شاربەدەر کرابوو. سلیکیۆس لە نزیک ئۆڵۆمپیانی شتەجێ بوو کەوا سپارتیەکان پێیان بەخشی بوو. میگا بازووسە تا ئۆڵۆمپیا سەیری گەمەکان بکە و پارەکەشی هێنا. کە پارەکە گەیشت زەینەفۆن بە خێری خوداوەندەکان مڵکێکی کڕی لە جێگەیەکدا کە پێشبینە ئاسمانیەکان بۆیان دیار خست بوو. ڕووبارێکی لێبوو بە ناوی سەلینسیۆس بەنێو مڵکەکەدا دەڕۆیشت. لەلایەکی دیکەوە ڕووبارێکی دیکە بوو بە ناوی سەلینسیۆس بە بەردەم پەرستگای ئەرتەمیسدا دەڕۆیشت. هەردوو ڕووبارەکە پڕ بوون لە ماسی و قەوغا. لە مڵکەکەی سکنویزدا ڕاویش دەکرا وێڕای جۆرەها گەما. پارە لە دروستکردنی نوێژگەیەک خارج کرا. تەنانەت لە سەدادەی دەرامەتی مڵکەکەی کردەخێر. خەڵکی ناوچەکە ژن و پیاوی شاری ڕاهات بوون کە لە زەماوەندەکاندا بەشدار بوون و خوداوەندەکان نانی جۆ و شەرابی دابین دەکرد بۆ ئەوانەی کە ڕەشماڵیان هەڵەدا. هەروەها ئاژەڵەکانی قوربانی تەنانەت ئاژەڵە ڕاوکراوەکانیش بەژەکران. ڕاوێکی زۆر دەست دەکەوت و کوڕەکەی زەینەفۆن و کوڕانی ناوچەکە بە زۆر ڕاویان دەکرد بە تایبەتیش بۆ فیستیڤاڵەکە. بەراز و ئاژەڵی دیکە زۆر دەگیران. هەندێک لە ناوچە پیرۆزەکانیشدا هەندێکیش لە چیای فۆلۆ. مڵکەکە لەسەر ڕێگەی نێوان سپارتا و ئۆڵۆمپیایە. 2 میل لە پەرستگای زیۆز لە ئۆڵۆمپیاوە دوورە. ناوچە پیرۆزەکە کە بۆ ئەرتەمیس سەرخەنکراوە مێرگ و دارستانێکە کە باشترین ژینگەی بۆ بەراز و بزن و وڵاغەیە. هەروەها ئالیکێکی باشی لێیە بۆ بەشداربوانی فیستیڤاڵ. لە دەروەی پەرستگاکەدا بێستانی میوە و داری لێیە بای هەموو وەرزەکان.
پەرزگەکە نوسخەیەکی بچووکە لە پەرزگەی مەزنی ئەفسۆس. نیگارەکەشی هەمان نیگاری ئەفسۆسە کەوە پەیکەرێکی زێڕینی قوبسیە. ئەستونێک لە تەنیش پەرزگەکە چەقێنراوە، ئەمەی لەسەر نووساوە. ئەم زەویە بۆ خێری ئەرتەمیس تەرخان کراوە. ئەو کەسەی دەیبا دەبێ ساڵانە ستادەی پێشکەش بە ئەرتەمیس بکە و دەبێ پەرزگە بەباشی ڕابگرێ. هەر کەسێک کەم تەرخەمی بکە لەبەر چاوی خۆداوەندەکاندایە. ئەڵقەی 18 میسۆنیکیە دەڕەندەکان. لە کیراوسوس هەمان خەڵکی پێشوو لە گەشتە دەریاییەکە بەردەوام بوون. ئەوانی دیکە بەڕێی زەمینیدا ڕۆیشتن تا گەیشتینە سنووری میسۆنیکی. تیمەستیۆس کە لە خەڵکە ناوچەیەکانی تراپزوس بوو، پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ میسۆنیکی هەبوو، ناردمان تا بزانێ ئایا دەهێڵن باشتیانە بە وڵاتەکەیاندا تێپەڕین. میسۆنیکیەکان پژەستور بە ناوچە سەختەکەیان وەڵامیانەوە بوو کە ڕێگە بە یۆنانیەکان نادەن. ئەمجارە تیمەستیۆس بە یۆنانیەکانی وت میسۆنیکیەکانی ئەولاتر لەگەڵ میسۆنیکیەکانی ئێرە لە جەنگدان و بڕیاردرا بە دوایاندا بنێرین تا بزانن ئایا ئامادەن هاوپەیمانەتیمان لەگەڵدا بکەن. تیمەستیۆس پەیوەندی پێوەکردن و لەگەڵ ئاغاکانیان هاتەوە و جەنەڕاڵەکان لەگەڵیان کۆبوونەوە. زەینەفۆن دەستی کرد بە قسەکردن و تیمەستیۆس تەرجومەیە کرد. زەینەفۆن وتی: برادەرە میسۆنیکیەکانم، ئێمە کە کەشتیمان دەست نەکەوتووە دەمانەوێت بە سوودەیی بگەڕێینەوە بۆ یۆنان. ئەم خەڵکەی ئێرە کە دوژمنتانن ڕێگەیان لە ئێمە گرتووە، جا ئێوە دەتوانن بمانکەن بە هاوپەیمان و تۆڵەی زیانەکانی خۆتان لەوان بکەنەوە و بۆ پاشڕۆژ لە ژێردەستی خۆتان بن. ئەگەر ئەم دەرفەتەتان لەدەست بچێ، ئایا بیر لەوە دەکەنەوە کە دەرفەتی ئاوەها هەڵناکەوێتەوە و هێزێکی ئاوها گەورەتان دەست بکەوێ؟ ئاغای میسۆنیکی وەڵامی دایەوە کە ئەوان بە خێراتنیان پێشنیازاکەن و هاوپەیمانێتیەکەش پەسانەکەن. زەینەفۆن وتی: زۆر باشە، ئێستا پێمان بڵێن چۆن سوود لە ئێمە وەرەگرن، چی یارمەتێکمان نەدەن کەوا بەم ڕێگەیەدا تێپەڕ ببین. وتیان: ئێمە هێزمان ئامادەیە هێرش بکاتە سەربەرەی خۆرئاوای دوژمن. ئەشتوانین کەشتی بۆ ئێوە پەیدا بکەین و هێزێکیش بنێرین تاوەکو پێتان بڵێن پەلامەری کوێ بدەن و لە ڕیزی ئێوەشدا شەڕ بکەن. لەسەر ئەم مەرجانە ڕێککەوتن و بەڵێنیان لەگەڵ یەکتر گۆڕیەوە. اینجا ئاغاکان ڕۆیشتن. ڕۆژی دواتر بە 300 بەلەمەوە هاتنەوە. جۆرە بەلەمێک بوو لە قەدی دار هەڵکۆڵدرا بوو، دروست کرا بوو. هەر بەلەمێک 3 کەسی تێدا بوو. 2 کەس بە چەکەوەدا بەزین و ڕیزیان نەبەست، یەکێکیشان بە بەلەمەکە گەڕایەوە. چەکدارەکان وەستان و ڕیزی 100 کەسیان بەست. هەر ڕیزێک ڕووی لە ڕیزەکەی بەرامبەری خۆی کردبوو، وەک بڵێ بۆ سەما وەستاون. قەڵغانیان پێبوو لەسەر شێوەی گەڵا کە لە کەوڵی گای تووکنی سپی دروست کرا بوو. ڕمی یەکچوکڵەیان هەبوو، هەریەکەیان 9 پێ درێژ بوو. بە دەستی چەپیشیان تەوری ئاسن یاخود کوتەکێکی سەلکخڕیان پێبوو. بە دەستکەکەیەوە لە یەک پارچەدار دروست کرا بوو. یەلەگە کورتەکانیان ناگەیشتە سەراژنۆیان. بەرگیشیان لە تێلیسی کەتانی ئەستور دروست کرا بوو. خودەکانیشیان لە چەرمەگا دروست کرا بوون. بە شێوازی پافلاگۆنی تووکن بوو. دەزووی خوری لە دەوریان چنرا بوو. شێوەی تارایان وەرگرتە بوو. ئینجایەکێکیان پێشکەوت و ئەوانی دیکە بە سرودەوە دوای کەوتن. بەنێو هۆپلێتە یۆنانیەکاندا ڕۆیشتن و ڕوویان لە سەنگەرەکانی دوژمن کرد. بۆ هەندێک شوێن کە دیار بوو گرتنیان ئاسانە. ئەم سەنگەر و دیوارانە لە قەراقشارێک دروست کرا بوو کە بە پایتەختیان نەزانی و لە بەرزترین ناوچەی میسۆنیکیەکاندا بوو. شار و قەڵاتەکان هۆی جەنگی نێوان ئەم دوو تاقمە بوو کەوا ئەوەی کۆنتڕۆلی بکردایە بە حکومڕانی ناوچەکە زانرا. جا ئەم بەشەیان کە ببوونە هاوپەیمانی یۆنانیەکان ئەیانوت کە ئەوانی دیکە ئەو مافەیان نییە کۆنتڕۆلی بکەن.
دەبوایە لەگەڵیان بەش بکرێ کەچی ئەوان دەستیان بەسەردا گرتووە و قازانجی ناڕەوای لێکەن. جا ئێستا هەندێک یۆنانی بەبێ فەرمانی ئەفسەرەکان بە دوایان کەوتن بۆ تاڵانکاری. ماوەیەکی زۆر بەڕێوە بوون، دوژمن جوڵەی نەکرد، کەچی کە نزیک بوونەوە هێرشێکیان کرد و بەزاندیانن. ژمارەیەک لە ناوچەیەکان و هەندێک یۆنانی کوژران و بە دوایان کەوتن تا نزیک. ئەو ساگەڕانەوە شوێنی خۆیان، سەری کوژراوەکانیان بڕی و هەڵیانەواسین تاوەکو یۆنانیەکان و دوژمنەکانیان بترسن. بەیەکی شەوە سرودیانەوتەوە. یۆنانیەکان بەمە زۆر بێزار بوون. ئەم هێرشە ورەی دوژمنی بەرز کردەوە و یۆنانیەکان و میسۆنیکەکان شکستیان خوارد و هەرچەندە ژمارەشیان کەم نەبوو. بە درێژایی گەشتەکە ئەمە یەکەمین جار بۆ ڕووداوی ئاوەها بەسەر یۆنانیەکاندا بێ. زەینەفون کۆی کردنەوە ئەم قسانەی کرد: سەربازان، وەرەتان بەم ڕووداوەت دانەبەزێ. کۆمەڵێک قازانج و زیان بە ئێمە گەیشت. یەکەم بۆمان مسۆگەر بوو کە ئەم تاقمە دوژمنێکی ڕاستەقینەن و ئەوانی دیکە هاوپەیمانن. دووەم، ئەوانەی کە بە بێباکی لەگەڵیان کەوتن وایە نەزانی لەگەڵ ناوچەیەکان توانن سەرکەوتوو بوون. دیتمان چ دەرسێک فێر بوون و لە ئایندەدا لە خۆڕا دوای کەس نەکەون. ئەوەی کە ئەبێ ئێستا پێڕەوی بکەن ئەمەیە کە دەبێت بە جۆرێک خۆمان کۆنتڕۆڵ بکەین، دۆست و دوژمن تێبگەن کە لەوان پیاوترین و کەوا ئەم جارە بەرەنگاری جۆرە خەڵکێکی ترابنەوە. ئەو ڕۆژە یۆنانیەکان وەکو خۆیان مانەوە. ڕۆژی دواتر قوربانیان کرد و نیشانەکان باش بوون. نانیان خوارد و ڕیزی درێژیان بەست. چەکدارە ناوچەیەکانیش بە هەمان شێوە لای چەپیانەوە ڕیز بوون. تیرەندازەکانیش لە ناوەڕاستدا. لە پاش ئەوان بە ماوەیەکی نزیک کاوپلێتەکان ڕۆیشتن. چونکە دوژمن هەندێک پیادەی سووکی هەبوو، ئاتنە خوارێ و بەردیان هاویشت و ئەکشانەوە. چەکدار و تیرەندازەکان ئەوانیان بەرپەر جەدایەوە. لەشکرەکەش باڕێکی پێشەکەوت. سەرەتا ڕوێن کردە و شوێنەی دوێنێ، چونکە دوژمن خۆی لەوێدا کۆ کردبەوە. دوژمن خۆیان بەرامبەر بە چەکدارە سووکەکان ڕاگرت، بەڵام چەکدارە قورسەکان نزیک بوونەوە و دوژمن بەرەو شارەکە هەڵاتن و چەکدارە قورسەکان بە ڕێپێوانێکی ڕێک و پێک ڕابیانان. هەورازەکەیان بڕی و گەیشتنە قەراغی شارەکە. دوژمن هێرشیان کرد و تیر و ڕمێنە هاویشت. ڕمەکان هێندە گەورە بوون کە بە حاڵ هەڵەگیران. ئەویست بە شەڕی نزیک یۆنانیەکان بوەستێنن، کەچی یۆنانی نەوەستان و لێیان چوونە سارتر و ئەوسا ئەوێشیان چۆڵ کرد. پاشاکەیان لەسەر تاوەرێکی دارین بوو، نەخۆی و نە ئەوانەی سەنگەریان گرت بوو جێگەیان چۆڵ نەکرد. ئیتر بە خۆی و بە تاوەرەوە سووتێنرا. لە تاڵانکاریەکەدا یۆنانیەکان خانوویەکیان دۆزیەوە پڕبوو لە سەمون. وتیان سەمونەکان لە گەنمی ساڵی پێشوو ئاردی ئەم ساڵ دروست کرا بوون. ئاردەکە بە زۆری ئاردی درژ بوو. هەروەها قاورمەی گۆشتی دۆلفین بە ڕۆنی دۆلفین لە گۆزە کرا بوو. میسۆنیکی ئەم ڕۆنەیان لە باتی زەیتی زەیتون بەکاردێنە. هەروەها شەرابیان دۆزیەوە کە بەبێ ئاو زۆر تاڵ بوو، بەڵام لەگەڵ ئاو بۆن و چێژێکی خۆشیە بوو. یۆنانی لەوێدا جەمێکیان خوارد و دیسان بڕێکەوتن بە نێو ئەو میسۆنیکانەدا تێپەڕین کاوپەیمان بوون. بە چەند شارۆچکەیەکیشدا ڕۆیشتن کە لایەنگری دوژمنەکان بوون و بە ئاسانی داگیر کران. خەڵکەکەی چۆڵیانە کرد، یانەوە تا خێرا بەرەو پیر یۆنانیەکانە هاتن. ماوەی نێوان شارە و شار هەر 8 میل دەبوو. واش هەر بە هاوار گوێیان لە دەنگ یەکتەرە بوو، چونکە وڵاتەکەیان شاخاوی و پڕ لە دۆڵ بوو. کە یۆنانیەکان زیاتر ڕۆیشتن گەیشتنە ناوچەی هاوپەیمانەکانیان، هەندێک کوڕیان پیشاندان کە لە چینی دەوڵەمەندەکان بوون. بە جۆرێکی تایبەتی قەڵەوەکران. چەند درێژ بوون، هێندەش پان بوون. پاش و پێشیان بەڕەنگی گەژ نەخشا بوو، نەخشی گوڵ لەسەر پێستیان کوترا بوو. داوایان کرد کەم کوڕانە لە بەرچاوی خەڵکەکە کاری جنسی لەگەڵ ئەو ئافرەتانە بکەن کە لەگەڵ یۆنانیەکاندا بوون. ئەمەش نەریتێکی ئاسایی خۆیان بوو. ژن و پیاویان ڕەنگێکی زۆر کاڵیان هەبوو. ئەوانەی کە لەگەڵ هەڵمەتەکەدا بوون ئەیانوت ئەم خەڵکە لە هەموو خەڵکێک دواکەوتوتر بوون و لە چاو هەموو ئەوانی کە تووشیان بوون ڕەوشتیان لە ڕەوشتی یۆنانیەکان دوورتر بوو.
لە نێو قەڵەباڵغیەکەدا پیاوەکان بە جۆرێک ڕەفتاریان کرد وەک بڵی بەتەنیان کەچی بەتەنیا دەبوون ئەوسا وەک بڵی لە نێو خەڵکدان ئاوەها جوڵانەوە قسەیان لەگەڵ خۆیان نەکرد و ڕاوەستان و لە هەر شوێنێک بۆیە سەمایان نەکرد وەک ئەوە بوو خۆیان بۆ خەڵکی تر دەربخەن. زەینەفون لە بری لەشکرەکە دوێ. یۆنانیەکان هەر ڕۆژ بە وڵاتەکەدا ڕۆیشتن بە هەردوو بەشەکەیەوە، بەشی دۆستەکان و بەشی دوژمنەکان، تا گەیشتنە وڵاتی خالبی. ئەمانە هۆزێکی بچووکن لە ژێردەستی میسۆنیکیدان و زۆربەیە ناسەنگەریەکەن. پاش ئەمە گەیشتنە تیبارنی. ئەمانە وڵاتەکەیان پەلترە و شارۆچکەیان لەسەر دەریا زۆر بوو، هێندەش پارێزراو نەبوو. جەنەڕاڵەکان ویستیان پەلامار بدەن، بۆیە دیاریەکانی تیبارینەکانیان ڕەت کردەوە و پێیانەوتن چاوەڕێ بن تا بیرێکی لێەکەینەوە. قوربانیەکانیان کرد و ژمارەیە گاژەڵیان کوشتەوە و بەڵام تێگڕای فالگرەوەکان وتیان خوداوەندەکان لەگەڵ شەڕدانین. ئەوسا دیاریەکانیان وەرگرت و بەڕێی خۆیان 2 ڕۆژ بە ئاشتیانە ڕۆیشتن تا گەیشتنە شاری کۆتیورا، شارێکی یۆنانیە و کۆلۆنیەکی سینۆپیە لە خەکی تیبارینیدا. لە ماوەی 45 ڕۆژمانەوە پێشبینی قوربانیان پێشکەش کرد بۆ خوداوەندەکان و پارادێکیان کرد، هەر تەقمە و بە گوێرەی نەریتی خۆیان و پێشبڕکەی وەرزش کرا. خۆراکی هەندێک لە پافلاگۆنی و هەندێکیشان لە خەڵکی کوێترا وەرگرت، چونکە ڕێگا نادرا خۆراک بکڕن، تەنانەت ڕێگەی نەخۆشەکانیان نادا بۆ نێو شار. لەم میانەیەدا نامەبەرێک لە سینۆپەوە هات و ئەوانە لەبەر شاری کۆتیورا سەغڵەت بووبوون، کەوا موڵکی خۆیان بوو باجیانەدا. هەروەها لەبەر زەویوزارەکانیان کە بیستبوویان وێرانەکرێ هاتنە نێو ئۆردوگا. هیکە تینیمۆس کە بێژەرێکی ناودار بوو ئەم قسانەی کرد: سەربازان، شاری سینۆپ ئێمە ناردووە پیرۆزباییتان لێ بکەین، چونکە ئێوە یۆنانین و بێگانەتان بەزاندووە. شادمانی خۆمان دەرەبڕینکەوە پاش ئەم هەموو دەردەسەریە بە سەلامەتی هاتوونەتەوە، بەڵام ئێوە کە یۆنانین لێتان ڕابینین بە چاکە ڕەفتار بکەن و زیان بە ئێمە نەگەێنێن. خەڵکی کۆتیورا خەڵکی کۆلۆنیەکی خۆمان و لێرە نیشتەجێن. ئێمە زەویەکەمان لە خەڵکە ناوچەیەکان ساندووە بۆ ئەوان و بە چەشنی خەڵکی سیراوسوس و تراپزوس باژەدەن، بۆیە هەر زیانێک بە ئەوان بگا خەڵکی سینۆپ بە زیانی خۆیان یەسانن. بیستومانە هەندێکتان بە تۆبزی چوونەتە شارەکە و بنکەتان داناوە و شتومەک لە خەڵکی ناوچەکە سێنن. ئەم ڕەفتارانە بە ناڕەوا زانین و ئەگەر بەردەوام بن ناچارە بین هاوپەیمانێتی لەگەڵ کۆرالاس و پافلاگۆنیەکان و خەڵکی دیکەش بکەین. ئەوسا زەینەفون هەستا و وەڵامی لەشکرەکە بداتەوە. وتی: پیاوانی سینۆپ، ئێمە کەوا بە پێست و پەلی خۆمان گەیشتینە ئێرە، لە ڕاستیدا پێمان نەکرا شەڕی دوژمن بکەین و تاڵانەکانیش ببینەوە. جاکە گەیشتینە تەرەپزوس ئەوان ڕێگەیان بۆ ئێمە خۆش کرد، خۆراکیانەدا و ئێمەش پارەماندا. ئێمە چاکەیەکیشمان کرد لە بەرامبەر ئەو ڕێز و دیاریانەدا دەستمان لە هیچ شۆزێک نەدا کە هاوپەیمانی ئەوان بوون، تەنانەت زیانمان بە دوژمنەکانیان گەیان. لێیان بپرسن ئێمە چ پیاوێک بووین، ئەتوانن لە ڕێناسەکانتان بپرسن کەوا خەڵکی ئەوێن، بەڵام کە دەگەینە شوێنێک کە نەهێڵن خۆراک پەیدا بکەین، ئەوسا گەر یۆنانی بن یاخود هەر کەسێکی دیکە ئێمە هەر دەبێ خۆراک پەیدا بکەین، لەبەر هیچ نا لەبەر ناچاری. ماکرۆنیەکان ناوچەیی بوون، واش هەر بە برادەرمان زانین کەوا دەرفەتیان نەداین و ئێمە شەرگیز دەستمان لە شتی ئەوان نادا. سەبارەت بە خەڵکی کۆتیورا ئێمە گەشتێکمان لێکردبن ئەوە هەڵەی خۆیانە، دەواازەیان لە ڕووی ئێمە داخست و نەیان هێش بچینە ناو شار و نەیان هێش لە دەرەوەی شار خۆراک بکڕین و وتیان ئەوەی لەم شتانە بەرپرسە حکومڕانی شارەکەیانە،
کە سینۆپی داینەوە. سەبارەت بەوەش کە دەڵێن بە تۆبزی چوینەتە ناو شار و لەوێ دامەزراوین، ڕاستیەکەی ئەمانن. ئێمە داوامان کرد نەخۆشەکان لای خۆیان دابنێن، ئەمەیان نەکرد. ئێمە ڕێگەیەکمان دۆزیەوە و چوینە ژوورەوە و دەستمان لە کەس نەدا. نەخۆشەکان بە پاری خۆمان لە ماڵێکن و لەبەر فەرمانڕەواکە پاسەوانمان بۆ دانان. بەڵام ئەگەر بیانەوێ بانگیانەکەینەوە بۆ لای خۆمان کە لەم دەشتە ماوین. سەبارەت بەو هەڕەشەی کە تۆ کردت هاوپەیمانەتی لەگەڵ کۆرالیاس و پافلەگۆنیدا دەکەن، ئێمە ئەگەر ناچار بین ئامادەین شەڕی ئێوە و ئەوانیش بکەین. ئێمە شەڕی دوژمنی زۆر لە ئێوە گەورەترمان کردووە. لەلایەکی دیکەوە ئەگەر ئێمە هاوپەیمانەتی لەگەڵ پاشای پافلاگۆنیدا بکەین، 20 کە پلانی خۆی بۆ ئەم شارانەی ساردەریا هەیە، ئێمە هەوڵەدەین ببینە برادری ئەو بۆ ئەوەی ئامانجەکانمان بەدی بێ. شاندەکە بە ئەم قسانە تووڕەبوون و یەکێکیان هاتە پێشە و وتی ئێمە بۆ هەڵگیرساندنی جەنگ نهاتووین، بەڵکو بۆ هاوڕێیەتی هاتووین. وتی شیەگەر بێن بۆ سینۆب بە دیاری برادرانە پێشوازیتان لێکەین. ئێستاش با خەڵکەکە بە گوێرەی توانە شتتان بدەنێ. ئێمە دەزانین کە قسەکانتان ڕاستن. پاژەمە خەڵکی کۆتیورا دیاریان ناردوو، جانڕاڵەکان میوانداری شاندەکەی سینۆپیان کرد. قسەی برادرانە کران و پرسیاریان لە یەکتریە کرد کە چ شتێک بۆ پاژماوەی گەشتەکە پێویستە. ئەڵقەی 19. زەینەفون شارێکە دۆزێتەوە. ئەو ڕۆژە ئاوەها کۆتایی هات. ڕۆژی دوایی بڕیاردرا کۆبوونەوە لەگەڵ پیاوانی سینۆ ببەسن تاوەکو بازی گەشتەکە بکەن. ئەگەر بە زەویدا بڕۆن ئەوە پێچوو خەڵکی سینۆ بەکەڵکیان بێن، چونکە شارەزای پافلاگۆنیا بوون. و ئەگەر بە دەریادا بڕۆن دیسان پێویستیان بە یارمەتی ئەوانە بوو، چونکە کەشتی بای لەشکرەکە هەربۆن پەیدا کرا. جا باڵوێزەکەیان بان کرداوەکو ئامۆژگاری بێت و پیانوت کەوا بۆیە باوەڕی پێدەکەن، چونکە ئەوانیش ناسنامەی یۆنانیان هەیە و باوەڕیان پێکەن. ئەنجا هی کە تۆنیمۆس هەستا و داوای لێبوردنی کرد کەوا وتبووی هاوپەیمانەتی لەگەڵ پافلاگۆنیەکاندا دەکا. وتی مەبەستم نەبووە جنگ دژ بە یۆنانیەکان بکە، بەڵکو توانن برادەرایەتی هەموو لایەک بکەن و هەر چۆنێک بێ هەر لای یۆنانیەکانەگرن. کە پرسیاریان لێکرد ئامۆژگاریان کە ئەم قسانەی کرد. پاش نەوازش بۆ خوداوەندەکان، ئەگەر ئامۆژگاریتان بکەم دوعا دەکەم چاکەم بۆ بنووسێ، ئەگەرنا دەبێت تووشی ئەم شتە بم، وەک دەڵێن ڕاستی ون نابێ. دیارە لێژ لەناو ئەم خەڵکەدا کە قسەکان دەکەم هەر بازەکرێتەوە. ئەگەر ئامۆژگاریەکەم باش بوو مەدحێکی زۆرم بۆ تێ، ئەگەرنا نەعەلەتێکی زۆرە بینم. ئێستا گەدارن ئەگەر بە دەریادا بڕۆن کێشەمان زۆرترە بێ، چونکە دەبێ کەشتی دابین بکەین. بەڵام ئەگەر بە زەویدا بڕۆن ئەوسا دەبێ بە شەڕ بڕۆن. واش هەر پێویستە هەندێک ڕاستی دەربارەی سروشت و دەرامەتەکانی پافلاگۆنیا باس بکەم. ئەم وڵاتە جوانترین دەشتایی و بەرزترین چیای هەیە. ناچارە بن هەندێک بەشی داگیر بکەن تا کە ڕێگەی کە بێ ڕێگەی لوتکەی چیاکانە کە لەمپەری ئەو باری ڕێگەتان نەبن. ئەوانە بەهێزێکی بچووگە گیرێن و هەموو هێزی جیهان ناتوانێت لە بن دەستان دەری بێنێ. ئەگەر باوەڕ ناکەن حەزەکەم خەڵکم لەگەڵدا بنێرن تا پیشانتان بدەم. پاژەم گرفتە هێزی سوارەیان دێ لە دەشتاییەکاندا کە خۆیان بە ئاوتەی سوارەکانی شازانن. هەر لەم دوایانەدا شا داوای کردن کەچی ڕابەرەکەیان داعی نهات بچێ. جاگەر بتوانن دزدە بۆ چیاکان بکەن و دەربەندەکە پێش دوژمن بگرن، ئەگەر لە دەشتاییەکەدا دوژمن ببەزێنن کەوا نەکەر بەرەنگاری سوارەکانیان بن، بەڵکو بەرەنگاری 120,000 پیادەژەبنەوە، ئەو ساگەنە ڕووبارەکان. یەکەمیان تێرمۆدۆنە کە 300 پێ و باسانی لێ ناپەڕنەوە. بە تایبەتیژە گەر هێزێک لەو بربن و هێزێکی گەورە بە دواتانەوە بن. اینجا ئیرس ئەویش 300 پێ بەرینە. ڕووباری سێم خالیسە
چارەکە میلێک بەرینە و بە بێ بەلەم لێی ناپەڕنەوە. جاکێ بەلەمتان بۆ دابینەکە. پەڕینەوەی پارتۆنیوسیش هەر سەختە. ئەو ڕووبەرەشتانە پاش پەڕینەوەی خالیس ئینجا مەگەر بیگەنێ. بەڕای من هێشتا گەشتەکە هەر دەبێ بکرێ. ئەگەر بەردەریادا بڕۆن ئەتوانن بە درێژایی لێوارکە بڕۆن تا سینۆپ و لە سینۆپ بۆ هێراکلی و ئیتر گرفت نامێنێ، چونکە لە هێراکلی کەشتی زۆرن. لە کۆتایی موتارە هەندێک خەڵک لی بە گومان کەوتن کەوا لەبەر کۆرالیس وا دەڵێ، چونکە پەیوەندی ڕسمیان هەیە. هەندێکی دیکەش باوەڕیان وا بوو پارەی دراوەتێ تاوکۆم قسانە بکە. هەندێکیش گومانیانەوە بوو کە دەیەوێ زیان بە سینۆپ نەگا، هەرچۆنێک بێ یۆنانی دەنگیان بۆ ڕێگەی دەریادا. پاش ئەمە زەینەفونم قسانی کرد، پیاوانی سینۆپ. لەشکر ئەو ڕێگەی هەڵبژارکێوە ڕاتان سپارد. ئێستا بارەکەم بەم جۆرەیە، ئەگەر کەشتی بای هەر هەمویان پەیدا بکەن ئێمە بە دەریادا ڕۆین، بەڵام ئەگەر هەندێک بەجێ بمێنن ئێمە سواری کەشتەکان نابین. ئێمە دەزانین ئەگەر هێزمان یەک بێ ئەوسا ژیانمان دەپارێزرێ و خۆراکیش پەیدا دەکەین. دەنا بە پەرتەوازەیی ئەوسا لە یەکسیر بەولاوە هیچمان پێ ناکرێ. کە باڵوێزەکە مەیبیست داوای کرد نوێنەرێک بۆ سینۆپ بنێرن. کیلمیاخۆس و ئەریستۆن و سامۆلاس چوون بۆ سینۆپ. زەینەفون بە ژمارەی هۆپلێت و پەلستار دواتە چەکدارە قورس و سووکەکان و تیرەنداز و بەرتاوێژ و سوارەکانەوە هاتەوە. ئێستا پاش ئەمە موشارەزایی کە لەو پەڕی توانادان ئەمەی ڕەچاو کرد کە ئەوان لە یۆکسینا بوون و کەوا هێزێکی ئاوەهازل بەبێ پارەیەکی ئێژگار زۆر کۆ نابێتەوە. بیری کردەوە کە شارێک بدۆزێتەوە تاوەکو مڵک و توانایەکی زۆر بۆ یۆنان پەیدا بکە. شارەکە دەبێتە شارێکی مەزن بە ڕەچاوکردنی ژماری یۆنانیەکان و ژماری خەڵکی یۆکسین. بەم نیازە بەبێ ئەوەی بۆ کەسی بدرکێنێ قوربانی کردە خێر. سیلانۆسی بان کرد کە فالگرێکی کۆرش بوو، بەڵام لە ترسی ئەوەی کە لەوێ بمێنن سیلانۆس قسەکەی بڵاو کردەوە، وایە زەینەفون دەیەوێ لەشکرێک لەوێ بمێن و دەیەوێ شارێک بدۆزێتەوە تاوەکو دەسەڵات و ناوبانگ بۆ خۆی پەیدا بکە. سیلانۆس دەیویست زوو بگەڕێتەوە بۆ یۆنان، چونکە ئەو 300 داریکەی مابوو کە کۆرش پێی بەخشی بوو بەهۆی پێشبووینە ڕاستەکەی دەربارەی دەڕۆژەکە کە سەربازەکان ئەمەیان بیست هەندێکیان بۆ ئۆچوون کە لەوێ بمێنن، بەڵام زۆربەیان وانە بوون. تیمۆسۆنی داردانی و تۆراکیسی بیوتی قسەیان لەگەڵ چەند بازرگانێکی هێراکلی و سینۆپی کرد و وتیان ئەگەر پارە بۆ لەشکرەکە پەیدا نەکەن ڕەنگە هەموومان لێرە بمێنین. وتیان زەینەفون هانمانەدا دەڵێ دەبێ لێرە بمێنن، وەکو دەبینین ئێستا خۆراک بۆ گەڕانەوە پەیدا ناکرێ و کە دەچینەوە ماڵێ سوودێکتان بۆ خزمەکانتان نابێ کێ دەڵێ دەگەنەوە. بەڵام ئەگەر حەز بکەن دەتوانن بە ئارەزووی خۆتان شوێنێک لە ناوچەی یۆکسیندا گیر بکەن. ئەوانەی دەڕۆن با بڕۆن و ئەوانەی حەز دەکەن با بمێنن. کەشتی زۆرن، دەتوانن بەسەر هەر بەندەرێکدا بدەن. تیماسۆنی داردانی هەستا یۆرماخۆسی داردانی و تۆراکیسی بیوتی لەگەڵ بازرگانەکاندا نارد کە ئەمان قسە بۆ خەڵکی شارەکە بگێڕنەوە. خەڵکی سینۆپ بیستیان نامەیان بۆ خەڵکی تیمیسیۆن نارد کە هەندێک پارە قبول بکە تاوەکو لەشکری دوژمنی زەینەفون بروژێنێت و لە یۆکسین بڕۆن. قسەکەی پەسەند کرد و لە کۆبوونەوەکەدا موتارێکدا سەربازان، ئێمە نابێ بیر لەمانە بکەینەوە، نابێ هیچ شتێک لێوەنان بە گرنگتر بزانین. کەچی هێشتا بۆ ئێوەم باس نەکردووە، دەبیستم هەندێک کەس بە نیازی مانەوە قوربانی دەکەن. ئێستا بەڵێنە دەم ئەگەر بڕیاری ڕۆیشتن بدەن مانگانە بڕێک پارەی زۆرە دەم تاتان بم بۆ تڕوات. من لەوێ ئاوارە بووم، شارەکەم یارمەتیتانەدەن چونکە بەگەڕانەوەی من شادمانە بن. لێوە ئەتوانم بۆ شوێنی واتان بەرم کە پارەیەکی زۆرتان دەست بکەوێ. من شارەزاییم لە ئاوێولا و فێرگا و تڕواد و هەموو ناوچەی ژێردەسەڵاتی ئەرتابازوس هەیە،
هەم بەهۆی کە بە ئەسڵ خەڵکی ئەوێم و هەم بەهۆی ئەوەی کە لەگەڵ کۆرش و دەرسە لیستدا چوومەتە جەنگ. تۆراکیسی بیوتی ئەوەی کە نیازەکەی زەینەفونی ئاشکرا کردبوو هەستایە وتی ئەگەر لە یۆکسین بڕۆین دەگەینە خەرەسنیۆس کە ناوچەیەکی تێر و بەپیتە و ئەوەی حەز بکات دەتوانێت لەوێ بمێنێت و ئەوانی دیکە بگەڕێنەوە ماڵی خۆیان، چونکە یەکێک لە وڵاتانی بێگانەدا بۆ زەوی بگەڕێ لە کاتێکدا یۆنان زەویوزاری زۆرە. هەروەها تا دەگەنەوە من و تیماسیۆن موچەتانە دەینێ. ئەمەی وت کە زانی خەڵکی سینۆپ و هێراکلی بەڵێنی پارەیاندا بوو بە مەرجێک کە ناوچەکە چۆڵ بکەن. میلیسیۆس و لیکۆن ئاخەیی بوون، هەستانەوە وتیان ئەمە کارێکی دڕندانە بوو کە زەینەفون ویستویەتی بە خەڵکەکەی بسەلمێنێ لێرە بمێنن و بە دزیە و قوربانی کردووە. جا زەینەفون ناچار کرا هەستی قسە بکە. زەینەفون ئەم قسانەی کرد: سەربازەکان، وەگەزانین من قوربانیم بۆ خۆم و بۆ ئێوەشەکەم. نیازم ئەوەیە کە قسە و ڕەفتار و کردەوەم باشترین و سەربەرزترین ئەنجامیان هەبێ. نازانم ئایا باسی بکەم یاخوو بەیەکجاری واز لە هەمووی بێنم. دەربارەی قوربانیەکە سیلانوسی فالگروتی دیمەنی قوربانیەکە زۆر باش بوو. بەناچاری ئەم وەڵامەی دایەوە چونکە خۆم شارەزاییم هەیە. بەڵام وتی قوربانیەکە نیشانی هەندێک خیانەت و تافرەدانەدا لە دژی من. ئەمەش چونکە خۆی ئەم نیازەی هەبوو کە لە بەرچاوی ئێوەدا هێرش بکاتە سەر من لە ڕێگەی بڵاوکردنەوەی ئەم چیرۆکەی گوایە من بەبێ پرسی ئێوە پلان نەگێڕم. لە ڕاستیدا ئەگەر ببینم ئێوە بێچارە ماون ڕەنگە خەریک بم وا بکەین شارێک داگیر بکەین، ئەوسا ئەوەی حەز دەکا بڕوا دەڕوا ئەوانی دیکە دەمێنن تاو کاتەی کە پارەمان دێتە دەست. هەرچۆنێک بێ من دەبینم خەڵکی هێراکلی و سینۆب کەشتی دەنێرن بۆ ئەوەی کە بڕۆین. ئەم پیاوانەش بەڵێنی موچەتانت دەنێ کە لەم مانگا دەست پێ بکە، کەواتە باوەڕم وایە ئەمە باشترین شتە بۆ ئەوەی بە ساغی بگەڕێینەوە و موچەشمان بدرێتێ. یەک لەبارەی خۆمەوە واز لە پلانەکەم دێنم و بە تێگڕای ئەو کەسانەش دەڵێم ئەوانەی پلانەکەیان بەباش دەزانی بە ئەوانی ژواز بێنن. ئەوەی من بیری لێ دەکەمەوە ئەوەیە تا پێکەوە بین ئەوسا ڕێز و خۆراکیش پەیدا دەبێ. ئەمە ئامانجێکی ئاساییە بۆ هەبوونی هێز کە دەتوانم شمکی خەڵکی بێدەسەڵات بەرین. بەڵام ئەگەر بڵاو ببینەوە هێزەکەتان ببێتە چەند بەشێکی بچوو ئەوسا خۆراکمان پێپەیدا ناکرێ. هەروەها دەربازبوون لێرە دەبێت تەخەمێکی گەورە. ئیتر بۆچوونی من وەک بۆچوونی ئێوەیە کە دەبێ بگەڕینەوە بۆ یۆنان. دەناگەر کەسێک ئێمەی بەجێ هێشت دەبێ دادگایی بکرێ. ئەوانەی کە قسەکەم پەسەند دەکەن با دەست بڵند بکەن. هەموو دەستیان بەرز کردەوە. سیلانۆس ویستی دەنگ بەرز بکاتەوە و قسە بکە کە شتێکی یاساییە ئەگەر هەندێک کەس بەتەنیا بڕۆن، بەڵام سەربازەکان هەڕەشەیان لێ کرد ئەگەر بزانن خەریکی هەڵاتنە ئەوسا ئەیکوژن. کە دواتر خەڵکی هێراکلا بیستیانەوە کەوا لەشکرەکەت دەوێ بڕوات و کەوا زەینەفون مەسەلەکەی خستۆتە دەنگدانەوە ئەوسا کەشتەکانیان نارد، بەڵام نەیانتوانی پارەکە بۆ تیماسیۆن و تۆراکیس دابین بکەن. ئەمانەش کە بەڵێنی موچەیاندا بوو ترسێکی گەورەیان گرت. بۆیەش بەخۆ بە هەموو جەنەڕاڵەکانی دیکە کە دەستیان لە پلانەکەدا هەبوو هاتنە لای زەینەفون. تەنها نیۆنی ئاسینیان لەگەڵ نەبوو، جێگری کلێرخۆز کە هێشتا نەگەڕابەوە. بە زەینەفونیان وت لە کاری پێشومان پەشیمانین و وتیان وایان زانی کە باشترین شتەوەیە بە ڕووباری فاسیسدا بڕۆن کە کەشتی لێ دەست دەکەوێ. دەبێ خاکی فاسیس داگیر بکەن. لەم سەردەمەدا نەوەیەکی ئاەتیس پاشای ناوچەکە بوو. لە وەڵامی ئەمەدا زەینەفون وتی باش نییە هیچ شتێک لەم قسانم بگاتەوە لەشکەر. وتی بەڵام ئەگەر حەز دەکەن دەتوانن کۆبوونەوەیەک ببەستن و ئەم پێشنیازە بخەنە ڕوو. ئەوسا تیماسۆنی داردانی ڕای خۆی دەربڕی. ئەمەشەوە بوو کە بەبێ کۆبوونەوەی گشتی بار کەسێ لەگەڵ کاپنەکانی خۆی قسە بکە و ئیتر بڵاوەیان لێ کرد.
گەشتەکەی زەینەفۆن لە بڵاوکراوەکانی دەستگای چاپ و بڵاوکردنەوەی ئاراسا. ئەڵقەی 20. زەینەفۆن بەرگری لە خۆیەکە. سەربازەکان بینیان مەسەلەکە تێکەڵ و پێکەڵ کراوە و نیۆن وای هەڵبەست گوایە زەینەفۆن قسەی خۆی پێش جەنەڕاڵەکان خستووە و دەیەوێت سەربازەکان تەفرە بدە و بیانگەڕێنێتەوە بۆ فاسیس. سەربازەکان بە بیستنی ئەم قسەیە تووڕە بوون. کۆبوونەوە بەسرا و بە کۆمەڵ قەرەباڵغیان دروست دەکرد و ترسێک پەیدا بوو وەکو جارەکەی پێشوو لە مەسەلەی نامەبەرەکانی کۆڵخی و بەرپرسانی بازاردا ڕەفتار بکەن. زەینەفۆن کە بینی کارگەیشتۆتە ئەمە داوای کۆبوونەوەی گشتی کرد تاوەکو لە خۆڕا کۆبوونەوە و قەرەباڵغی دروست نەکەن. ئیتر جارچیەکانی دەنگدا کۆبوونەوەی گشتی ڕابگەێنن. یەکسەر بە لێشاو هاتن و دیار بوو کە سەرگەرمی کۆبوونەوە بوون. زەینەفۆن جەنەڕاڵەکانی بەمە تۆمەتبار نەکرد کە چ پێشنیازێکیان کردووە. لە باتیەوە بەم جۆرە قسەی کرد: سەربازەکان، بیستومە یەکێک منی تۆمەتبار کردووە گوایە دەمەوێت تەفرەتان بدەم و بتان بەم بۆ فاسیس. بۆیە تکاکەم ڕێگە بدەم قسەی خۆم بکەم. ئەگەر سەرمێندرا کە من خراپەی ئێوەم دەوێ کەواتە نابێ بەبێ سزا دەربچم، بەڵام ئەگەر سەرمێندرا کەوا تۆمەتکارانی من خراپ دەکەن ئەوسا دەبێ بەم جۆرە ڕەفتاریان لەگەڵدا بکەین کە لێیان دەوشێتەوە. ئێستا هەموو زانن کە لەم ناوچەیەدا هەتاو لەکوێ هەڵدێت و لەکوێ ئاوا بێ. ئەگەر یەکێک بخوازێ بەرەو یۆنان بڕوا دەبێت بەرەو خۆر ئاوا بڕوا، کەچی ئەگەر وڵاتی خەڵکی ناوچەیەکان بخوازێ دەبێ بەرەو خۆرەڵات بڕوا. ئێستا ئاشکرایە کە کەس ناتوانێت فێڵتان لێ بکا و بڵێ خۆر لێرەوە هەڵدێ و لەوێوە ئاوا دەبێ. هەروەها ئەوە ئاشکرایە کە بای بە کوور بەرەو یۆنانمانەبات و بای باشووریش بەرەو فاسیسە چێ. کەواتە چۆن باوەڕ دەکەن کەسێک بتوانێت تەفرەتان بدات کە بای باشوور هەڵی کرد سواری کەشتیتان بکات و بڵێ وا بۆ یۆنان ڕۆین؟ ڕەنگە بڵێن من لە شوێنەیەدا سواری کەشتیتانەکەم، بەڵام کە سوار بوون بەلایەکی دیکەتانتان بەم. خۆ من سوار یەک کەشتیە بم، ئێوە بە 100 کەشتی. کەواتە چۆن بەرەو وڵاتێکتان بەرم کە نایخوازن، یان تەفرەتان بدەم کە بە دوای من بکەون؟ دەبا وابزانین کە تەفرەمدان و گەیشتینە فاسیس، ئەوسا دابەزن و ئەزانن کە ئەمە یۆنان نییە. ئەوسا من بەتەنیا بم و ئێوەش 10,000 کەس بەچەکەوە. کەواتە پیاو چۆن ئەتوانێ خۆی بداتە بەر دادگایەکی ئاوەها؟ نەخێر، هەموو چیرۆکانە لەلایەن کەسانێکی گێلەوە کراوە کە حەسوودیان بە من بردووە، چونکە ئێوە بە جۆرێکی تایبەت ڕەفتارم لەگەڵەکەن، واش هەر بۆیان نییە حەسوودی بکەن. ئایا ڕێگەم لە کەس گرتووە قسەی خۆی بۆ ئێوە بکە؟ ئەگەر قسەیەک هەیە یان نەگەر لە مەیدانی شەڕدا شتێکی نواندووە و دەیەوێ شەڕ بۆ ئێوە بکات و ئەگەر بەشەو دەچێ پاسەوانی بۆ ئێوە دەگرێ، ئایا لە هەبژاردننی ئەفسەراندا ڕێگەم لە کەس گرتووە قسە بکە؟ من ئامادەم واز بێنم با جێگەی من بگرێتەوە بە مەرجێک کە مسۆگەری بکەم کە چاکەتان لەگەڵداکە. ئیتر بەسە، من زۆرم بینی ئەوەی باوەڕ دەکا کە من نەم دەتوانی تەفرەتان بدەم یاخود کەسی دیکە دەتوانێ ئەمە بکە با قسە بکات و تێمان بگەێنێ. جاپاژەوە مەسەلەکە سەر دەبێتەوە، یەکسەر بڵاوەی لێ نەکەن پێش ئەوەی گوێ لە من بگرن. دەبینم ڕەوتێکی تایبەتی لە نێو لەشکرەکەدا پەیدا بووە. ئەگەر ئەم ڕەوتە بەردەوام بێ کەواتە کاتیەوە هاتووە بیرێک لە حاڵی خۆمان بکەینەوە، با لەبەر چاسمان و چاوی دۆست و دوژمندا بە بێکەڵکترین کۆمەڵی خەڵک ناو نەبرین. کامەیان بیست و ویستیان مەبەستەکە بزانن داوایان کرد بەردەوام بێ، ئەوسا دەستی بە قسە کردەوە.
وابزانم لە بیرتانە کە هەندێک خەڵکی ناوچەیی برادەری خەڵکی سیراوز بوون دەهاتن مێگەل و گاڕانیان بێ مافرۆشت. وابزانم هەندێکتان چوونەتە ئەوێ و شومەکتان کڕیوە. کلێرە تۆس کاپتنێک بوو شوێنێکی بچووکی دۆزی بۆوە بەهۆی کەوە خەڵکەکە ئێمەیان بە برادەر دەزانی پاسەوانیان نەدەکرد. شەوێک بەبێ پرز لەگەڵ برادەرەکانی هێرشی بۆ کردووە بە نیازی ئەوەی کە دەستکەوتی ببێ و بەتاڵانیەوە لێکسین دەرباز بن. ڕۆژهەڵاتە بوو، خەڵکەکە ساز ببوون و بەرەنگاریان ببوونەوە. کلێراتوس و هەندێکیان کوشت بوو، هەندێکیشیان گەڕا بوونەوە. ئەمە لەو ڕۆژەدا ڕوویدا کە خەریک بووین لێرە بجوڵێن. هەندێکمان بە دەریادا ڕۆیشتن و هەندێکی شێشتا بەڕێ نەکەوت بوو. بە گوێرەی خەڵکی سیراوز سێ ڕیشت پێ و شوێنە داوای کۆبوونەوەیان لەگەڵ جەنەڕاڵەکان کرد، بەڵام کە زانیان ئێمە ڕۆیشتوین کەوا هێرشەکە بەبێ پرس کراوە پێیان خۆش بوو، نیازیان هەبوو بە کەشتی بێن بۆ ئێرە تاوەکو ڕووداوەکە بگەڕنەوە و ڕێگەش بدەن تەرمی مردوەکان وەربگرینەوە. بەڵام هەندێک لەم یۆنانیانەی کە لە هێرشەکەدا بەشدار بوون ئەو ڕیشسپیانەیان بینی و باربارانیان کردن و هەرسێکیان کوشت. اینجا خەڵکی سیراوز مەسەلەکەیان بۆ ئێمە گێڕایەوە و ئێمەش زۆر پێی قەڵەس بووین. گفتوگۆمان لەگەڵ سیراوز کرد کە چۆن تەرمی یۆنانیەکان بنێژن. ئێمە لە دەرەوەی سەرا لای جبەخانەکە دانیشت بووین کە لە ناکاو گوێمان لە هەرایەک بوو. هاوار دەکرا تیان هەڵدەن، بەربارانیان بکەن. هەر ئەوەندەمان زانی خەڵک بەبەر بۆمان هاتن. خەڵکی سیراوز کە ئەم کوشتارەیان بینی بوو ترسان و هەڵاتن. هەندێک لە ئێمەش ترسان و هەڵاتن، بەڵام بۆیان چووم تا بزانم ئەو هەرایە لەسەر چییە. هەندێکیان تێنە دەگەیشتن هەراکە چییە و هەندێکیان بەردیان لەدەستدا بوو. لە کۆتاییدا تێگەیشتم کەسێکم دۆزیەوە. وتی بەرپرسەکانی بازار ڕەفتاری ناشرینیان لەگەڵ لەشکر دەکرد. لەم کاتەدا یەکێک زیلارخوسی دیت بەرەو دەریا شۆڕەبەوە. هاواری کرد کە ئەوانی دیکە گوێیان لێبوو پەلاماری ئەم پیاوەیاندا وەکو بڵێن چاویان بەیەکانی بەراز کەوتووە یان نێریکی بزنی کێوی. کە خەڵکی سیراوز سەربازەکانیان بینی بۆ لای ئەوان دەچن لایەن مسۆگەر بوو کە پەلاماریانەدەن، بە خێرای هەڵاتن و خۆیان هەڵدا بۆ نێو دەریا. لە ڕاستیدا هەندێک لە ئێمەش خۆیان هەڵدا و ئەوانەی مەلەیان نەدەزانی خنکان. باشە ئایا بۆچی ئاوەهایان کرد؟ ئەوان خراپەیان لەگەڵ ئێمە نەکردبوو کەچی لە ناکاو ئەوەندە لێمان ترسان. ئێمەیان بەسەگی هارەزانی. ئێستا ئەگەر ئەم جۆرە شتانە بەردەوام بن بیر بکەنەوە لەشکرەکەمان بە چه حاڵێک دەگا. ئێوە کە بەشی گەورەی لەشکرەکەن توانای شەڕتان نامێنێت و ناتوانن سنوورێک بۆ دوژمنایەتی دابنێن. هەر کەسێ بە هەوەسی خۆی تاقمێک دەبا بەسەر خەڵکدا دەدا. اینجا کە نوێنەرێکیان بینی شکات بکە ئەو سای کوژن و کەس نامێنێ شکات بکە. واتە وای لێدێ ئەو کەسانی کە ئێوە هەڵیان دەبژێرن دەسەڵاتیان نامێنێ. کەچی ئەو کەسانی کە لە خۆڕە دەکرێن ئەفسەر و لە خۆڕە هاوار دەکەن بەربارانیان بکەن بایی ئەوەی دەسەڵاتی ببێ کە بێ دادگایی و باوەسی خۆی سەربازێک لە ئێوە لە سێدارە بدا. کەوا خەڵکێک لە ئێوە گوێڕایەڵ دەبن کەچی ئەو کەسانی کە لە خۆڕە دەکرێن ئەفسەر و لە خۆڕە هاوار دەکەن بەربارانیان بکەن بایی ئەوە دەسەڵاتیان دەبێ کە بێ دادگایی و بە هەوەسی خۆیان سەربازێک لە ئێوە لە سێدارە بدەن. ئێستا ئەم ڕاستی ڕەچاو بکەن کە خۆهەڵبژاردەکان چیان بۆ ئێوە کردووە؟ ئایا زیلەرخۆست زیانی بە ئێوە گەیاندووە؟ ئەو ڕاستە و خۆ بۆ دەریا چوو بە بێوەی ڕازیتان بکە. ئەگەر لە لایەکی دیکەوە ئەو بێتاوان بێ ئەو بەترسەوە لە لەشکرەکە ڕای کردووە لە ترسی ئەوەی کە بەبێ دادگایی لە سێدارە بدرێ. ئەوانەی کە باڵیۆزەکانیان بەرباران کردووە وایان لە ئێوە کرد کە تاقمەیۆنانیەک بن نەوێرن بچنە ئەم شارە مەگەر بە تۆپزی بچنە ژوور. سەبارەت بە مردووەکان ئەگەرچی پێشتر دەرفەتە بوو تەرمەکان وەربگرینەوە، بەڵام ئێستا و خەڵکام ڕێگەیشیان بڕی. کێ ئامادەیە باڵوێز بنێرێ؟
لە کاتێکدا کە خۆی باڵوێزی خەڵکی کوشت بێ. هەر باشە وا داوایان لە خەڵکی سیراوس کردووە کە مردووەکان بنێژن. جا ئێستا گەرەم ڕەفتارانە ڕاست بن کەواتە پەسەندیان بکەن تاوەکو بزانین لەمە و دواییشەکان چۆن بەڕێواچن و هەر کەسێک خەمێک لە خۆی بخوا. بەڵام ئەگەر باوەڕتان وایە کام ڕەفتارانە پتر لە ڕەفتاری دەڕندە دەکەن لە چاو ڕەفتاری مرۆڤ کەواتە با سنوورێکی بۆدا بنین. ئەگەر وانەکەین کەواتە چۆن ئەتوانین قوربانی بۆ خوداوەند بکەین لە کاتێکدا کە خۆمان دەچین کاری خراپ ئەنجام دەدەین. ئەگەر ئێمە ئەم جۆرە خەڵکە بەڕەڵایە بین چ شارێک بە خێراتنی ئێمە کە کێ لە خۆڕا دێت مامەڵە لەگەڵ ئێمەدا بکە لە کاتێکدا کە دەزانێت چه ڕەفتارێکمان کردووە. لە ماڵی ئومێدمان ئەوەیە ستایش بکرین، بەڵام کێ ستایشمان دەکا ئەگەر کەسایەتیمان بەم جۆرە بێ. لەم سۆگەرە کە خۆمان ئامادەنین ستایشی کەسانێک بکەین کە بەم جۆرە ڕەفتارەکەن. پاژەمە هەموو سەربازەکان هەستانە سەر پێ و بەو کەسانەیان ود کە دەبێ سزا بدرێن ئەو کەسانی ئەو جۆرە کارانەیان کردووە و لە ئایندەدا نابێ بە بەڕەڵایی ڕەفتار بکرێ و دەبێ لێکۆڵینەوە بکرێ. لەوەتی کۆرژ مردووە چ ڕەفتارێکی ناڕێک گەنجام دراوە. کاپنەکان بە سەرپشکدانران. هەروەها لەسەر ڕاستباردەی زەینەفۆن کە لەلایەن فاڵگرەکانەوە پشتیوانی کرا بڕیاردرا پاکانە لە لەشکرەکە بکرێ. ڕێوڕەسمی دینی بۆ پاکانەکردن بەڕێوەچوو. لە کاتی تنگانەدا زەینەفۆن پابندکاری بەڕەوا دەزانێ. بڕیاردرا کە لە ڕەفتاری ڕابردووی جەنەڕاڵەکان بکۆڵدرێتەوە. لە ئەنجامدا فیلێسیۆس و زانتیکلیس بە بیزمی ناجەزادران کەوا بەباشی چاودێری بارگەکانی نێو کەشتیەکەیان نەکردبوو. هەروەها سۆفێنتۆس بە دەمی ناجەزادرا کەوا لە ئەرکێکدا کەمتەقەمی کردبوو. یەکێک شکاتی لە زەینەفۆن کرد، گوایە دارکاری کردووە کە زۆر توندتیژ بووە. زەینەفۆن پرسیاری لە پیاوەکە کرد ئایا ڕووداوەکە لەکوێ بوو؟ وتی لەو جێگەیەدا کە لەسەرمان دەمەردین کە ئەو هەموو بەفرە باری بوو. زەینەفۆن وتی کەواتە گەر کەشەکە ئاوەها بوو بێ وەکو باسی دەکەی لەو کاتەدا کە خۆراک بڕابوو بۆنی شەرابمان نەدەکرد و نوقمیە و دەردەسەریە ببووین دوژمن ڕاوی دەناین. ئەگەر لەو حاڵەدا ئاوەها ڕەفتارم کردبێ کەواتە من دانی پێدەدەنێم کەوا پشوم لە پشووی کەرێک زۆرتر بووە. ئەژڵێن کار هێندە بە پشووە کارگیز ماندوو نابن. باشە دەی پێمان بڵێ لەسەر چی دەرکاری کراوی؟ ئایا شتێکم ویستووە تۆ نەتێناوە بۆیە دەستم لێوەشاندووی؟ ئایا تۆڵەم دەکردەوە؟ ئایا لەسەر کوڕێکی جوانکیلە بووە یان بەسەر خۆشی کردومە؟ کابراوتی مەسەلەکە لەبەر هیچ کام لەم هۆیانە نەبووە. زەینەفۆن لێی پرسی ئایا لەبەر چەکدارە قورسەکان بووە؟ ئەو وتی نەخێر. وتی ئەی لەبەر چەکدارە سووکەکان؟ وتی نەخێر. ئەو وتی من پیاوێکی ئازادم و فەرماندەکەم ئێسترێکی دابوو مێکەلەی بخڕم. زەینەفۆن ناسیە و وتی کەواتە تۆ بووی ئەوەی کە یەکێکی بریندار هەڵگرتە بوو. ئەو وتی بەڵێ ئەوم، تۆ ئەو شتت بە من کرد و هەموو شمەکی برادەرەکانی منت فڕێدا. زەینەفۆن وتی سەبارەت بە فڕێدانی شتەکان ڕاستەوا بوو. ئیدامە پیاوێکی دیکە تاوەکو دواتر بیانداتەوە دەست خۆت. اینجا هەمووین بە ساقی دایەوە خۆت پاشەوەی کە بریندارەکەت گەیان دەجێ. بەڵام دەبێ هەموو بزانن چی ڕوویدا چونکە مەسەلەکە شایستەی بیستنە. پیاوێک بەجێ مەبوو پەکی کەوتبوو. من هەر ئەوەندەم زانی کە پیاوی خۆمانە و دوژمن نزیک دەبەوە. بۆیەشە زۆرم لە تۆ کرد کە ڕزگاری بکەی. پیاوەکە قسەکانی زەینەفۆنی سەلمان. زەینەفۆن بەردەوام بوو. وتی تۆم نارد و پاشان خۆم لەگەڵ پاسەوانەکانی پاشەڕێ هاتم. بینیم کە چاڵێکە هەڵدەکەن تاوەکو بینێژی. لە تەنیشتەوە وەستام. وانە بوو؟ وتم کارەکەت تەواو بکە.
کەچی لەپڕ خەڵکەکە بینیان وا جوڵێتەوە و هاواریانە کرد هێشتا زیندووە، بەڵام وتت دەبا بە ئارەزووی خۆی زیندوو بێ، من هەڵی ناگرم. لەم کاتە بوو کە لە تۆمدا، بەڵێ قسەکەت ڕاستە، چونکە وا پێدەچوو کاتزانی زیندووە. پیاوەکە وتی جا چییە؟ خۆ هەر مرد، دوایی پیشانم نەدایی؟ زەینەفون وتی گومانم نییە کە هەموومان ئەمرین، کەواتە دەبێت بە زیندویی بنێژرین. ئەوسا هەموو هاواریان کرد و وتیان کە بایی پێویستێ هەڵنەدراوە. پاش ئەمە زەینەفون وتی ئایا کەس هەیە بڵێ بۆچی لەم کابرایە دراوە؟ بەڵام چونکە کەس هەڵنەستا، زەینەفون لە قسەکانی بەردەوام بوو وتی سەربازینە، مندان دەنێم کەوا لە حاڵەتی پابەندنبووندا پیاوم دارکاری کردووە. جۆرە خەڵکێکە بوون ژیانیان بە ئێوە ڕزگار کرا، لە ڕیزەکاندا پێشڕەویان دەکرد و لە کاتی پێویستدا شەڕیان کرد، بەڵام ئەوانەی کە شوێنەکانیان بەجێهێشت و ڕایان کرد تاوەکو بەشیان لە تاڵان و دەستکەوت زیاد بکەن، گەر هەموو بەم جۆرە ڕەفتارمان بکردایە ئێستا هەموومان لە ناوچوو بووین. هەروەها ئەگەر پیاوێک گورەی بەردابێت و نەیویست بێ بەرەنگاری دوژمن بێتەوە و خۆی بەدەستەوەدا بێ، من هەم خەڵکم دارکاری کردووە و هەم زۆریشم کردووە کە لە ڕێپێواندا بەردەوام بن، چونکە جارێک لە بەفرەکەدا چاوەڕێی هەندێک پیاوم دەکرد تا شمەکەکانیان تێک بنێن. هەستم کرد قاچم بە هەڵ دەجوڵێتەوە، ئیتر هەر کەسێکم بینی بێتەمەڵی کردبێ من بە پاڵم خستە سەر ڕێگا. گەڕان و جوڵە لەشی پیاو بە گەرمی ڕاگرن و قاچیش نەرمەکەن، بەڵام دانیشتن خوێنی ئەوەستاند و پەنجەکانمان سەڕە بوون. وەک دەزانن زۆر کەس تووشی ببوو، ئەگەر کەسێک بەجێ بمایە تەمەڵی بکردایە ئێمەشی هێواژە کردەوە. من مستم لە یەک دوو پیاوداوە، بەڵام ئەمە بۆ ئەوە بووە کە نێزەی ڕمی دوژمنی نەگاتێ. ئێستاوە لە شوێنەی داین و دەرفەتان هەیە محاسەبە بکرێن، بەڵام ئەگەر بکەوتنایە بەردەستی دوژمن ئایا داد دەدران؟ مەسەلەکەی من زۆر ئاسانە، ئەگەر یەکێکم سزادا بێ بۆ چاکەی خۆی بووە، کەواتە دەبێ هەمان سزا بدرێم کە باوانێک لە مناڵی خۆیانەدەن یاخود بەڕێوەبەری خوێندنگەیەک لەگەڵ خوێندکاراندا ئەیکا. دکتۆریش بە هەمان شێوە چەقۆ و ئاسنی داخ لەگەڵ نەخۆشەکان بەکاردەهێنێ. دەناگەر ئێوە وا دەزانن کە کەسایەتیکی ئێستا گرانم هەیە، کەواتە تکاکەم ئەمەش ڕەچاو بکەن، کەوا ئێستا لە چاو ئەوسا باوەڕم بەخۆم زیاترە و لە ئەوسا قەڵەوترم و شەرابێکی زۆرتری ژەخۆمەوە، واش هەر کەس دارکاری ناکەم، چونکە ئێستا لە هەوایەکی خۆش داین. بەڵام هەر هێندە ڕەشەباڵی کرد و دەریا بەجوڵە هات. بینیوتانە چۆن کەشتیوان لەسەر یەک سەربادان لە پیاوەکانی تووڕا بێ، هەمان شت سوکانچی لەگەڵ پیاوانی خۆی کە ئەمەش چونکە لە کاتی ئاوەهادا بچووکترین هەڵە دەبێت تەمایی تووڕەکردنی هەموو کەس. ئێوەش دانتان بەوە داناکەوە دارکاریکردنی ئەم پیاوە لە جێگەی خۆی بووە. ئێوە بە شمشێرەوە لە تەنیشتم بوون و ئەتانتوانی فریای بکەون، بەڵام لە ڕاستیدا نە بەهانەیەوە چوون و نەدەستان لە سزادانی کەسانێک وەردا کە بە ناڕێکی ڕەفتاریانە کرد. بەم چاوپۆشینە بەترین نیشانەی بێباکیتان دیارخست. باوەڕم وایە گەر تەماشا بکەن دەبینن ئەو کەسانی کە ئەوسا ڕەفتاریان باش نەبوو ئێستا تەحەمموڵ ناکرێن. بۆ سکیۆس و بۆکسەرە بە نمونە وەربگرن. لە کاتی خۆیدا درۆیەکی هەڵبەست گوایە هێندە نەخۆشە قەڵغانەکەی پێ هەڵنەدەگیرا، کەسی ئێستا کۆمەڵێک خەڵکی کۆیترایی ڕوود کردەوە. ئێوە ئەگەر تێگەیشتوو بن دەبێت پێچەوانەی سەگە دەڕەندەکان ڕەفتاری لەگەڵدا بکەن. سەگی دڕ بە ڕۆژ دەبەسترێتەوە و بە شەو بەڕەڵاکرێ، بەڵام ئەمانەت دەبێت بە شەو ببەسترێنەوە و بە ڕۆژ بەڕەڵا بکرێن. زەینەفون بەردەوام بوو. من سەیرم پێدێ کە لە ئاستی مندا دەستدرێژی و سزاکانتان لەبیر ماوە، کەچی کە لەو سەرمایەدا یارمەتیم داون یان کە دوژمنم درخستۆتەوە یان کە یارمەتی نەخۆشەکانم داوە، کەس ئەوانەی لەبیر نەماوە. ئەو کاتانەشتان لەبیر نەماوە کە لەبەر کردەوەیەکی باش ستایشم کردوون
یان ئەو پەڕی ڕێزم لە سەربازێکی بچوو بنەوە. شەرافەتمەندێتی و شادمانی لەوەدان کە کارە باشەکانی کەسێکمان لە یاد بێ، نەک کارە بەدەکانی. ئەم جارەیان خەڵکەکە ئەستانەوە و کارە باشەکانیان گێڕایەوە و ئەنجامی کۆتاییش بەدڵی هەمووان بوو. ئەڵقەی 21 ڕێپێوان بەرەو بۆسفۆر. زەینەفۆن پایی سەرلەشکری ڕاتەکاتەوە. لە پافلاگۆنیا و ماوەیان بە ڕەو بەڕاو ڕوود بەسەر برد. خەڵکی پافلاگۆنیاش زیرەک بوون، ئەیانزانی چۆن دواکەوتوەکان ڕاو بکەن. بە شەو زەبریان لە ڕەشماڵەکانی پێشەوە ئەوەشاند. ئیتر دوژمنایەتی لە نێوان هەردوولادا پەیدا بوو. کۆریلاس فەرمانڕەوەی پافلاگۆنیا باڵوێزێکی بۆ یۆنان نارد. ئەوان ئەسپ و پۆشاکی باشیان هەبوو. وتیان کۆریلاس ئامادەیە ڕێک بکەوێ کە هیچ لایەنێک زیان بە لایەنەکەی دیکە نەگەێنێ. وەڵامی جەنەڕاڵەکان ئەمە بوو کە دەبێ مەسەلەکە لەگەڵ لەشکر باز بکەن. پاشان میوانداریان کردن و مامەڵەیەکی زۆر باشیان لەگەڵدا کردن. پاشەوە چەنگایەکیان کردە خێر و قوربانی و خوانەیەکی باش ساز کرا. هەروەها لەسەر قەنەفەی نزم دانیشتن و بە قۆچی گاش شەرابیان خواردەوە کە شەراب خورایەوە و سرودی پایین خوێندرا. دوو پیاوی تراکی تاق مەزرەی تەواویان لەبەردا بوو، هەستان بە شمشاڵەوە سەمایان کرد. وەک سەمای جەنگ بازیانەدا و شمشێریان ڕاوەشاند. لە کۆتایی دایکێکیان شمشێر لەوەکەی تەرەدا، ئەویش خۆی مراند. میوانە پافلاگۆنیەکان هاواریان کرد و پیاوەکانی دیکە شمشێرەکەیان لێستان. ئەویش بە خوێندنی هۆنراوەی سیستالیسیەوە دەرچوو. اینجا هەندێک تراکی پیاوەکەوتوەکەیان هەڵگرت وەکو بڵی مردووە. لە ڕاستیشدا هیچ زیانێکی پێ نەگەیشتە بوو. پاژەمە هەندێکی تر بە تاقمەنزرێەوە هەستان. سەمایەکیان کرد، پێیانەوت سەمای جوتیار. پیاوێک دانیشت و دەستی پێکرد تۆ بوەشێنێ. گوایە گاسنی لە گاجوود بەستووە. جووتیە کرد و چاویە گێڕا. اینجا دزێک هات کە جوتیارەکە بینی یەکسەر چەکێڵگرت کە بەرگری لە گاجووت و گاسنەکەی بکە. نمایشەکە لەگەڵ ئاوازی شمشاڵە کرا. لە کۆتاییدا دزەکە جوتیارەکەی لەگەڵ گاسنەکە بەستەوە. هەندێک جار بەوە کۆتایی هات کە جوتیارەکە دزەکەیە گرت. پاشەمە پیاوێکی میسیاسی دوو قەڵغانی بچووکی پێبوو، هاتە پێش و سەمای کرد. جارێک گوای نوانگوایە دوو کەس پەلاماریەدان. جارێکی تریش وای لە قەڵغانەکانە کرد وەک بڵێ دوو کەس شەڕەکەن. هەندێک جاریش تەقلەی لێدا. شتێکی جوانی نمایش کرد. لە کۆتاییدا سەمای فارسی کرد. قەڵغانەکانی بەیەکادا و کڕنووشیە بردوو بە باسەڵەستایەوە. هەمووشی بە شمشاڵەوە کرا. پاشەمە هەندێک ماتینی و ئەرکادی هەستانەوە و جوانترین بەرگ و زرێیان پۆشی بوو. بە وەزی شمشاڵ و ڕیتمی جەنگ هاتنە پێش. سرودی پایینیان خوێند و سەمایەکیان نمایش کرد کە لە ڕێوڕەسمی دینیە چوو. میوانە پافلاگۆنیەکان شاگەشکەی ئەمە بوون کە و هەموو سەمایە بە بەرگی جەنگەوە بکرێن. پیاوە میسیسیەکە کە دینی ئەم سەمایەیان بەدڵە ڕوخسەتی لە برادێکی خواست کە سەماکەرە کچەکە بێنێ. جاجلێکی جوانیان لەبەر کرد و قەڵغانێکی بچووکیاندایە. کچەکە سەمای پێرهیکی نمایش کرد. لێرەدا چەپڵە و ستایشی گەورە کرا. پافلاگۆنیەکان پرسیاریان کرد ئایا ئافرەتانیش لە شەڕدا بەشدارە بن؟ یۆنانیەکان وەڵامیاندایەوە کە ئەم ئافرەتە شای لە ئۆردوگا دەرپەڕاندووە. بەمە ڕابواردنی و شەوە کۆتایی هات. ڕۆژی دواتر باڵیۆزەکە بان کرا و پێیان ڕاگەیاند کە پێشنیازەکەی پەسەند کراوە کەوا هیچ لایەک خراپە ناکە. ئەوسا باڵیۆزەکە ڕۆیشتەوە. کەشتی زۆر بوون. یۆنانی سوار بوون و شەو ڕۆژێک بە دەریادا ڕۆیشتن. بایەکی هەموار هاتوو پافلاگۆنیایان خستە بووە لای دەستە چەپیان. ڕۆژی دواتر گەیشتنە هێراکلی. خەڵکی سینۆب لە ناوچەی پافلاگۆنیا ژیان
کە کۆلۆنیەکی میلۆتوسە ساڵانە دیاری برادەرانە بۆ یۆنانیەکان نێرن لە 4,000 سەتڵ گەنمی خواردن و 500 گۆزە شەراب پێکاتووە. خریستۆفۆس هاتەوە. سربازەکان وایان زانی شتێکی پەیدا کردووە، بەڵام هیچی پەیدا نەکردبوو. تەنها نامەیەکی لە ئەناکی سپیۆس کە ئەدمیڕاڵێکی سپارتیە هێنا بوو. هەندێک سپارتی لەگەڵ بوو کە پیرۆزباییان لە لەشکرەکە کرد. لە نامەکەدا ئەناکی سپیۆس بەڵێنیدا ئەگەر لە یۆکسین دەرباز بن پارەیان بداتێ. یۆنانیەکان 5 ڕۆژ لەوێ مانەوە. کاستیان کردوە لە یۆنان نزیک بوونەتەوە مەراقیان گرت کە بەدەستی بەتاڵ نەچنەوە ماڵێ. بیریان کردەوە گە سەر لەشکرێکی کاتی هەڵبژێرن ئەوسا لەم حاڵی ئێستا باشتر سوود دەبینن کەوا ڕابەرایەتیەکە بەشبەش کراوە، چونکە ئەوسا نهێنیەکان بە شێوەیەکی ئاسانتر دەشاردرانەوە و ئەگەر پێویستیان بەکارێکی خێرا هەبوایە ئەوسا بەبێ کۆنفرانس بە بێ زۆرینەی دەنگ ڕەفتاریان کرد. کە بیریان لە مەسەلەکە کردەوە خەیاڵیان بۆ زەینەفون چوو. کاپنەکان چوونە لای و هەریەکە هەستە باشەکانی خۆی دیار خست و خەریک بۆ ڕازی بکەن کە بێتە سەر لەشکر. زەینەفون لەلایەکەوە حەزی دەکرد بیکە. ئەمەشی ود ئەگەر بیکە ئەوسا ناوبانگی لە چاو برادەرەکانی گەورەترە بێ و لە سینە ناویە ناسرێ و ڕەنگە بتوانێ قازانج بە لەشکرەکە بگەیەنێ. ئەم شتانەوەیان کرد حەزی بچێتە پایی سەر لەشکر. ئەمەشی دەربڕی کە کەس پاشە ڕۆژی بە کەس ناخوێندرێتەوە. مەترسی هەیە کە ڕەنگە ئەم ناوبانگەی ئێستاشی لەدەست بدا و هەمووی بە فێڕۆ بچێ. ئەم دوو دڵی وای لێکرد مەسەلەکە بخاتە بەردەستی خوداوەندەکان. هەستا 2 قوربانی پێشکەش بە زیۆسی خوا کرد و ئەوەی کە نیشانە ئاسمانیەکان لە دەلفی دیاریان خست بوو کە دەبێ زیۆس ئەو خواوەندە بێ کە پرسی پێ بکە. بیریشی کردەوە کار ئەم خواوەندە بوو ئەو خەونەی پیشاندا کاتێک کە لە لەشکردا گەیشتە پایی بەرپرسێتی. ئینجاوەشی بەبیر هاتەوە کات دەچوو بۆ ئەفسۆس تاوکو بە کۆرشی بناسێنێ. لەلای ڕاست بازێک بانگی کرد. بازەکە هەڵنیشت بوو. ئەو فاڵگرەوەی کە لەگەڵی بووتی ئەمە نیشانەی شتێکی مەزنە دوور لە شکۆداری و لەشتی ئاسایی. بەڵام پێشبینی ئەوەشی کرد کە دەردەستەریەکی زۆری لە پێشە، چونکە هەندێک باڵندا پەلاماری بازەکەیانەدا. ئەوەشی وت کە نیشانەکان سامانێکی گەورەیان دیار نەخستووە، چونکە بازەکە هەر بە باڵەفرا هەندێک خۆراکی دەستکەوت. کە زەینەفون قوربانیەکەی کرد، خوداوەندەکان باشکرا ڕایان گەیاند کە نابێ پایەیەکی بەرزتر داوا بکا و ئەگەر هەڵبژێردرا دەبێ ڕەتی بکاتەوە. ئەمەش کۆتایی بە مەسەلەکە هێنا. هەرچۆنێک بێ لەشکر کۆبەوە و هەر کەس بەلای ئەو کەسەدا قسەی دەکرد کە باوەڕی پێی بوو کە بڕیاردرا ناوی زەینەفونیان دانا. دیاریش بووە گەردەنگدان بکرایە زەینەفون هەڵەبژێردرا. کەچی زەینەفون هەستایەوە ئەم قسانەی کرد: من وەکوەر کەسێک بەم شەرەفە گەورەیە شادم. سوپاسانەکەم و هیوام وایە خوداوەند توانام بدەنێ کە چاکەتان بدەمەوە، بەڵام نە بە چاکەی ئێوە و نە بە چاکەی خۆمی دەزانم کە بکرێم بەسەر لەشکر لە کاتێکدا کە یەکێکی سپارتی بۆ ئەم پایە هەبێ، چونکە گەر پێویستان بە یارمەتی بوو ئەوسا بە ئاسانی ناکرێ. هەروەها باوەڕم وایە کە من لەم پایەدا سوودە نابم. من باش دەزانم کە سپارتا جەنگیان دژ بە وڵاتەکەی من ڕانەگرت. تاوایان کرد هەموو شارەکەدان بەوەدا بنێن کە سپارتی دەسەڵاتیان لەسەر ئەوان و لەسەر هەموو یۆنانا. کە دانیان بەمەدانا ئەوسا جەنگیان ڕاگرت و هیچی تر شارەکەیان گەمارۆ نەدا. جاگەرم ڕاستیانە بزانم ئەوسا ناوم بەوە دەڕوا کە من ئەو کاتە توانیومە یەکسەر سوکایەتیم بە بەهای ئەوان کردووە. سەیریش نەبێت کە زوو بەهۆش بێمەوە. سەبارەت بە بۆچوونی ئێوە هەبوونی یەک سەر لەشکر باشترە لە هەبوونی کۆمەڵێک فەرماندا. دڵنیابن ئەگەر یەکێکی دیکە هەڵبژێرن من نابمە مایی کێشە و گرفت. باوەڕم وایە کە لە کاتی جەنگدا هەر کەس ئالۆزی بۆ سەرکردەکەی دروست بکە ئەم کەسە ئالۆزی بۆ خۆیانێتەوە.
لەلایەکی دیکەوە گەر من دامەزرێم ئەوسا سەیرتان پێ نەیە کە خەڵکێک پێی قەڵز بێ هەم بە پایەکەی من و هەم بە هەڵوێستی ئێوە. پاشەم وتارە خەڵکێکی زۆرتر هەستانەوە و داوایان کرد قبوڵی بکە. ئاگاسیا سیستی ماڵفی وتی ئەمە ڕایەکی پوچە و پرسیاری کرد باشە ئایا سپارتیەکان بەوەشت و ڕابن ئەگەر خەڵکێک بۆ نانی ئێوارە سپارتیەکی نەکردە سەرپشک؟ ئەگەر ئەوەهایە کاوەتا ئێمەی ئەرکادی بۆمان نییە ڕابەرایەتی تیپێکیش بکەین. لێرەدا هەمویان بە هاوار پشتیوانیان لە قسەکانی ئاگاسیاس کرد. زەینەفون هەستی کرد کە نابێ مەسەلەکە ئاوەها بەجێ بهێڵێ، بۆیە چۆ پێشەوە وتی برادەرینە، بۆ ئەوەی خاترجەم بن سوێن بە هەموو خوداوەندەکان دەخۆم، هەر کەزانیم بیر لە چی دەکەنەوە قوربانیم پێشکەش کرد بۆ ئەوەی بزانم کە ئایا ڕابەرایەتیم قبول بکەم یان نا. خوداوەندەکان زۆر بەڕوونی لە دیمەنی گۆشتەکە دیاریان خست، ئەوەندە ڕوون و ئاشکرا بوو کەوا کەسێکی نەزانیش تێگەیشت کە نابێ فەرماندەییتان قبول بکەم. ئیتر خریستیۆفۆسیان هەڵبژارد. پاژەوەی هەڵبژاردرا ئەم قسانەی کرد: باش بزانن نەگەرێکێکی دیکەتان هەڵبژاردایە من دژایەتیم ناکرد. هەرچۆنێک بێ ئێوە چاکەتان لەگەڵ زەینەفون کرد کەوا ئەمتان هەڵنەبژارد، چونکە دێسکیۆپیۆس نیازی هەبوو تا پێی بکرێ لە بەرچاوی ئەنا کیسپیۆس ڕەشی بکات و من هەر خەریک دەبووم چاکی بکەم. دیکیسپیۆس وتی زەینەفون وای پێباش نەبووە ڕابەرایەتی لەشکرەکەی کلێرخوس باوبەشی لەگەڵ خۆیدا بکە، چونکە دیکیسپیۆس پارتیە کەچی پێی خۆش بووە باوبەشی لەگەڵ تیمەسۆن بیکە، چونکە ئەم داردانیە. جا کە ئێستا منتان هەڵبژارد منیش خەریک دەبم کە خزمەتتان بکەم. ئامادە بن سبەی نێگەر کەش و هەوا باش بوو بە دەریادا سەفەر دەکەین، ڕێگەمان بەرەو هێرە کلیە و کە گەیشتینە ئەوێ ئەوسا باسی گژ مەسەلەکانەکەین. لەشکر دەبێتە سێ بەش. ڕۆژی دواتر بە دەریادا ڕۆیشتین بۆ ماوەی 2 ڕۆژ بایەکی سەخت هەڵی کرد. بە درێژایی لێواری جاسۆن دەڵێن گوایە ئارگۆ لێرە کوژراوە. سەرچاوەی ڕووبارەکانی تێرمۆدۆن، ئێریس، هالیس، پارتینیۆس لەوێ بوون. پاژەوەی لە پارتینیۆس تێپەڕین گەیشتینە هێراکلی، شارێکی یۆنانیە و کۆڵۆنیکی میاگرایە لە وڵاتی مارەدینەکاندا. کەشتیەکانیان لە نیمچە دوورگەی ئاخەڕووسیا هێشتەوە. ئەم نیمچە دوورگەیە کاڵێن هێرقل لێی چۆتە جیهانی ژوورەوە بۆ ئەوەی سێربەروز بێنێ. نیشانەکانی گەشتەکەی هێرقل لەوێ مابوونەوە کە قوڵاییەکەی چارەکە میلێگە بوو. خەڵکی هێراکلی دیاری دۆستانەیانە نارد، بریتی بوو لە 4000 سەتڵجۆ، 2000 گۆزە شەراب، 20 گا و 100 بەرەخ. لەم ناوەدا ڕووبارێکە بوو بە ناوی لیکۆس کە نزیکەی 200 پێبەرین بوو بە نێو دەشتاییەکەدا ڕۆیشت. لێرە سەربازەکان کۆنگرەیان بەست بۆ ئەوەی بزانن ئایا گەشتەکەیان لێوکسین بە زەویدا بەیە خود بە دەریادا تەواوی بکەن. کەسێکی ئاخەیی ناوی لیکۆن بوو، هەستا و ئەم قسانەی کرد: برادەران، من سەیرم پێدێ کە جەنەڕاڵەکان پارە نادەن تاوەکو خۆراک بکڕین. ئەم بەشە خۆراکەی کە پێمان گەیشت بەشی 3 ڕۆژ ناکە، دەبێ خۆراک بۆ خۆمان پەیدا بکەین. بۆیەشە دەبێت داوا لە خەڵکی هێراکلی بکەین کە 3000 دراوی بە نرخمان بۆ بنێرن. کەسێکی تر وتی دەبێ لانیکەم 10000 بێ. پێویستە هەر ئێستا وەفدێک بۆم مەبەستە بنێرین بزانین وەڵامیان چییە بێ تاوەکو بە گوێرەی وەڵامەکەیان بجوڵێنەوە. اینجا ناوی شاندەکەیان دانا، پێش هەموویان خریستیۆفۆس چونکە سەرلەشکر بوو. اینجا هەندێک کەس ناوی زەینەفونیان دانا. خریستیۆفۆس و زەینەفون هەردووکیان دژی پێشنیارەکە بوون، چونکە باوەڕیانە کرد کە نابێ هێز دژ بە شارێکی یۆنانی بەکار بێ. جا لەبەرەوەی هەردووکیان لاریان هەبوو، سەربازەکان لیکۆنی ئەخەیی و
کلیماخۆسی پەهەریاس و ئاگاسیاسی ئیستیمالفیان دانا. ئەوان چوون بۆ هێراکلی و بڕیاری لەشکرەکەیان پێڕاگەیاندن. دەڵێن لیکۆس هەندێکی شەڕەشەی کردبوو. خەڵکی هێراکلی وەڵامیان دابووە کە مەسەلەکە باز دەکەن. اینجا یەکسەر هەموو شتومەکانیان لە دەرەوە برد بۆ ناو شوراکانی شار و دەروازەکان قاپات کران و چەکدارەکانیان لەسەر قەڵاکە وەستان. دەرەنجام جەنەڕاڵەکان تۆمەتبار کران کە پلانەکەیان تێکداوە. ئەرکادی و ئاخەیی کۆبوونەوەیەکی جودایان بەست. سەرکردەکانیان کلیماخۆس و پەهراسیا و لیکۆنی ئاخەیی بوون. بۆ چوونەکەشیان ئەمە بوو کە مایسە شۆڕیە ئەگەر ئەسینیەک و سپارتیەک کەوا هیچ شتی پێکیان بۆ لەشکرەکە نەهێناوە ڕابەرایەتی لەسەر سەربازەکان بکەن. ئەوەن کارە سەختەکانیان ئەنجام داوە کەچی خێرەکەی بۆ خەڵکی دیکە چێ. لە کاتێکیشدا کەوا ئەگەر خۆیان نەبانایە ئێستا ئەوان بە زیندویی نەمابوون. بەشێکی دیکەی لەشکرەکە بەحاڵ جێدەستیانە بوو. لە ڕاستیدا پتر لە نیوەی لەشکرەکە ئاخەیی و ئەرکادی بوون. جاوتیانە گەر هۆشیاری هەبێ دەبێت جەنەڕاڵ بۆ خۆیان هەڵبژێرن و بەجیا ڕەفتار بکەن تا سوودێکیان بۆ خۆیان هەبێ. ئەمە بوو کە بڕیاری لەسەردرا. ئەو ئارکادی و ئاخەیانەی کە لە ژێر فەرماندەیی خریستیۆفۆس و زەینەفوندا بوون بەجێیان هێشتن و لەگەڵ ئەوان کەوتن و دە جەنەڕاڵیان هەڵبژارد کە دەبێ بە پێی بڕیاری گشتی بڕۆن. بەم جۆرە ڕابەرایەتی خریستیۆفۆس پاش 6 هەفتە کۆتایی هات. زەینەفون نیازی هەبوو لەگەڵیان بکەوێ چونکە باسوودەتری ئێزانی بەتەنیا نەڕوە. بەڵام نیۆن پێی سالماند کە لەگەڵ ئەودا بڕوا. لە خریستیۆفۆسی بیستە بوو کەوا کلیندەر حکومڕانی بینزەنتیۆمە پێی وتووە کە بە هەندێک کەشتی بچووکەوە دێ بۆ بەندەری کاڵب. ئیتر ئەم ئامۆژگاریەی بە زەینەفون موت بە مەرجێک بە کەس نەڵێ چونکە خۆیان و سەربازەکان و گەشتایەکان بۆ ئەوەی لێۆکسین دەرباز بن. خریستیۆفۆس بەم ڕووداوانەی دوایی زویر بوو. بە زەینەفونی وت با بارەزووی خۆی بکە. زەینەفون هێشتا حەزیە کرد لەشکرەکە پەرد نەبێ کەچی کە قوربانیەکی کرد بەنیازی کە بزانێ ئایا لەگەڵ سەربازەکانی ئێرە بمێنێ یاخود هەموویان بەجێ بهێڵێ. خوداوەندەکان دیاریان خست کە دەبێ لێرە بمێنێ. بەم پێ لەشکرەکە بوو بە 3 بەش. ئەرکادی و ئاخەیی 4000 کەس دەبوون. اینجا 1400 تۆپلێت لەگەڵ خریستیۆفۆس بوون سەرباری 700 چەکداری سووکی تراکی کە لە کاتی خۆیدا کلێرخۆسێ نابوونی. لەگەڵ زەینەفوندا 1700 چەکداری قورس و 300 چەکداری سووکە بوو. زەینەفون تاکە کەسێک بوو کە هێزی سوارەی هەبێ کە 40 سوارێک دەبوون. ئەرکادیەکان کەشتیان لە هێراکلی پەیدا کرد و دەرەچن بەنیازیەوەی کە بەسەر بینزەنتومدا دەدەن تا بکرێ تاڵانی لەگەڵ خۆیان بەرنەوە. گەیشتبوونە بەندەری کاڵب. لە شوێنێک لە ناوەندی تراکیادا خریستیۆفۆس لە شاری هێراکلی بەڕێگەی زەمینی بەنێو وڵاتی هێراکلیەکاندا ڕۆیشت کە لە سنوور پەڕیەوە بۆ تراکیا لەوێ بە درێژایی لێوارەکە ڕۆیشت. بەڵام لەوێ نەخۆش کەوت. زەینەفون هەندێک کەشتی دابین کرد و لە نێوان تراکیا و هەرێمی هێراکلی دابەزی. لەوێش بەڕێگەی زەمینی ڕۆیشت. ئەڵقەی 22 زەینەفون ئەرکادیەکان ڕزگارەکە. چارنووسی هەر بەشێک بەم جۆرە بوو. ئەرکادیەکان بەشەو گەیشتنە بەندەری کاڵپ و بەسەر یەکەم لە دێیاندادا کە 3 میل لە لێوارەکەەوە دوور بوو. کە ڕووناکی پەیدا بوو هەر یەک لە فەرماندەکان هێزێکی بەرەو گوندێک بەرد. ئەگەر گوندەکان گەورە بوونایە هێزەکانیان کۆ کردەوە و بێکەوە هێرشیانە کرد. هەروەها بنکەیان لە سەرگردێکدایانە تا بێتە مەڵبەندی کۆبوونەوەیان و لە ئەنجامی هێرشی کتۆپڕدا هەندێک یەخسیر و گاڕانیان دەستکەوت. بەڵام ئەو تراکیانەی کە هەڵاتن خۆیان گرتەوە و هێزیان ساز کرد و دامەزران. پاشان پەلاماری هێزەکەی سیمکرینیاندا کە یەکێک بوو لە جەنەڕاڵە ئەرکادیەکان.
ئەمانە خەریکی گەڕانەوە بوون بۆ سەرگردەکە و تاڵانێکی زۆریان پێبوو تا ماوەیەکی کەم توانیان شەڕ بکەن، بەڵام کە گەیشتنە سەرجۆبارێک تراکیەکان ڕایان ماڵین و زۆریان لێ کوشتن. یەکێک لەوانە خودی سیمکرین بوو. سەبارەت بە تیپەکانی تری ئەمدا جەنەڕاڵە تیپەکەی هێگا ساندەر تەنها 8 کەسیمە. یەکێک لەوانە هێگا ساندەر بوو کە بۆی دەرچوو هەڵات. تیپەکانی دیکە هەندێک بێکێشە و هەندێکیان پاش شەڕی سەخت یەکتریان گرتەوە. پاشەم سەرکەوتنە تراکیەکان هێزەکانیان لە یەک شوێندا کۆ کردەوە و بەرەبەیان بە باوەڕێکی توندەوە دەوری گردەکەیان گرت. سوارە و چەکدارە سووکەکان لە گەژ لایەکەوە هاتن لە پەلاماردانی ئەرکادیەکاندا خۆیان ئاسوودا بوون، چونکە ئەرکادیەکان یەک تیرەنداز و ڕمپ هاوێژ و سوارەیان نەبوو. ئەبوایە بەغار بڕۆنتاوەکو بتوانن چەکەکانیان بەکار بێنن تا ئەوان دەژوڵانەوە تراکیەکان زوو دەکشانەوە و پەلاماری لایەکی دیکەیانەدا. لایەک برینداری زۆر بوو، لاکەی دیکە یەک برینداری نەبوو. ئەنجامەوە بوو کە ئەرکادیەکان توانای جوڵەیان نەما، تەنانەت لە سەرچاوەکانی ئاویشدا بڕان. لەم بارە سەختەدا داوای گفتوگۆیان کردبوو، لەسەر چەند خاڵێک پێکاتبوون، بەڵام ئەرکادیەکان داوای یارمەتیان کردبوو، گفتوگۆ هەڵوەشایەوە. ئیتر ئەرکادیەکان ئاوەهەیان بەسەر هات. لەو میانەیەدا خریسیۆفۆس بە ئاسوودەیی بە لێوارەکەدا چوو تا بەندەری کاپڵ. زەینەفون بە ڕێگەی زەمینیدا چوو. سوارەکان تووشی هەندێک پیرەمێردی ناوچەکە بوون، هێنایانن بۆ لای زەینەفون. کە پرسیاریان لێکرا ئایا هەواڵی لەشکرەکەیان بیستووە، وتیان وا لەسەر گردێک چواردەوریان گیراوە. زەینەفون ئەم پیاوانەی دەست بەسەر کرد تاوەکو لە کاتی پێویستدا بە کەڵکی بێن. پاسەوانی دانا و کۆبوونەوەی بە سەربازەکان کرد و دەستی کرد بە قسەکردن. سەربازینە هەندێک لە ئەرکادیەکان کوژراون و ئەوانی دیکە لە سەرگردێک گەمارۆ دراون. بەڕای من ئەگەر ئەوان قەڵاچۆ بکرێن بەرامبەر دوژمنێکی ئاوەها باوەڕ بەخۆ ئاسوودەیی بۆ ئێمەش نامێنێ. باشترین شتەوەیە کە بەهانایانەوە بچین تاوەکو ئەگەر لەوێما بن لە پاڵ ئەواندا شەڕ بکەین و بە تەنها نەمێنن. دەربازبوونمان بە هیچ لایەکدا نییە. ڕێگەی گەڕانەوەش بۆ هێراکلی و ڕێگە بەرەو خریسیۆپۆلیس دوور و درێژە و دوژمنیش نزیکە. ئەمە کورتترین ڕێیەکە بۆ بەندەری کاپڵ دەڕوا کە ڕەنگە خریسیۆفۆس ئێستا گەیشتە بێتە ئەوێ. ڕەنگە بڵێن ئاخر کەشتیمان نییە کە سوار بین و خۆراکمان نەماوە، بەڵام گریمان گەمارۆدراوەکان کوژران. ئەوسا ئەرکەکەمان لە بەندەرەکەدا قورستر دەبێ لە چاو ئەوەی کە هەر ئێمە و خریسیۆفۆس بیکەین. نەخێر، یان بە سەربەرزی دەمرین یانەوە تا کاری مەردانە بە ڕزگارکردنی چەند یۆنانیەک ئەنجام مەدەین. ڕەنگە خواستی ئاسمان ئێمەی گەیاندبێتە ئێرە بۆ ئەوەی چەند لووتبەرزێک ئەوانەی کە خۆیان بە شارەزا دەنواند ئەوانە سەرشۆڕ بکرێن بۆ ئەوەی ئێمە کە بەبێ پرسی خوداوەندەکان دەستمان لەم گەشتەنەدا ئێمە سەربەرز بین. ئێستا دەبێ بەدوام بکەون و هەمی شەوریا بن تا فەرمانەکان بەجێ بگەێنین. تا ئێوارە دەڕۆین ئەوسا ئۆردوگا داوتین. لە کاتی ڕێپێوانیشدا باتی میاسیۆن و سوارەکانی لە پێشمانەوە بڕۆن چاو لا ڕێگەکە بکەن. پاشەم وتارە بەرەو پێشەوە ڕۆیشتن. باڵەکانی هێزەکەی ئاوەڵە کرد و شەکدارە لەش سووکەکانی دەناردە سەربەرزاییەکان فەرمانیدا ئاگر لە هەموو شتێک بەردەن. سوارەکان لەسەر بەرزایی و لەسەر باڵەکاندا هەموو شتێکیان سووتان. تەنانەت هێزە سەرکێکەش هەمان شتیە کرد وەک ئەوەوە بوو لەشکرێکی سل بەڕێوە بێ. کە کاتی خۆی هات بەسەرگردێکدا هەڵگەڕان و ڕەشماڵیان هەڵدا. ئاگری ئۆردوگای دوژمن 4 میل دوور بوو. ئەوانیش ئاگرێکی زۆریان هەڵگیرساند. کەنان خورا فەرماندرا ئاگرەکان بکوژێننەوە. شەو پاسەوانیان بڵاو کردەوە، بەیانی زوو بە شێوازێکی جەنگی ڕیزیان بەست و پێشڕەویان کرد. سوارەکان زوو گەیشتنە سەرگردەکە، نە دۆستی لێمابوو نە دوژمن. ئەوەی بینیان تەنها هەندێک ژن و مناڵ و پیرەمێرد بوو لەگەڵ هەندێک مەڕ و گابەجێما بوون. سەرەتا تێنەگەیشتن چی ڕوویداوە، بەڵام کە پرسیاریان کرد وتیان تراکیەکان بە شەو کشاونەتەوە دواوە و یۆنانیەکان
بەلایەکدا ڕۆیشتون کە نازانین کە پیاوەکانی زەینەفون ئەمەیان بیست ژەمانانێکیان خوارد و زوو بەڕێکەوتن تاوکو لە بەندەری کاڵب بیان گرنەوە لە ڕێگەدا شوێن پێی ئەرکادیەکانیان بینیەوە کە گەیشتنەوە یەک پێکگەشانەوە و بە چەشنی برادەر بۆ یەکتر چوونەوە ئەرکادیەکان لە پیاوەکانی زەینەفونیان پرسی بۆچی ئاگرەکانتان کوژاندەوە ئەومان دی دوا تێگەیشتین کە بە شەو هێرش دەکەن دیارە دوژمن بە هەمان شێوە تێگەیشتووە هەرو کاتەش بوو کە چۆڵیان کرد بەڵام کە ئێوە پەیدا نەبوون وامانزانی بۆ دەریا کشاونەتەوە ئیتر ئێمەش بڕیارماندا کە بەجێ نەمێنین لەشکر دەبێتە یەک و ئاڵۆزی لە پەیداکردنی خۆراکدا بۆ ڕۆژە ئۆردوگایان لای بەندەرەکەدانا ناوچەکە پێوترا تراکیای ئاسیاوی ئەو ناوچانە گرێتەوە کە لە سەرچاوی یوکسین هەتا هێراکلی ئەگەر کەشتی لێرەوە بە پاڵدەف بڕوا لە بینزەنتوم تا هێراکلی ڕۆژێکی تەواویەوێ لەو میانەیەشدا هیچ شارێکی یۆنانی و شاری هاوپەیمانی لێ نییە تەنها تراکی و بیسینی نەبێ ئەمانەش ڕافتاری باش لەگەڵ هیچ یۆنانیەکدا ناکەن ئەگەر بکەوێتە بەردەستیان بەندەری کاڵب لە نیوەڕەی نێوان بینزەنتوم و هێراکلیە پارچە بەرزاییەکە هاتۆتە نێو دەریا و ڕۆخەکەی هەورازێکی زۆر تیژە نزمترین ڕۆخی ڕووبەرەکەی 20 فاتۆمە بێ گردنی بەرزاییەکەش کە بە دەشتەکەی گەیەنێ 400 پێ درێژە پانێکەشی جێکەی 10,000 کەسی لەسرە بێتەوە بەندەرەکە ڕاستەوخۆ لە ژێر بەرزاییەکەدایە ڕووی بەرەو خۆراوایە کانیاوێکی باشی لێیە داری سوتەمەنی و قەدی داری گەورە کە بە کەڵکی دروستکردنی کەشتی بێن لەوێدا زۆرن چیا هەن لە دووری 2 میل زەویەکەش خاکێکی نەرمی بێبەرد و شاخ و ڕووتەنە تەنیشتەکانی دارستانێکی چڕن بە درێژایی 2 میل هەروەها ناوچەکەی دەوروبەری زەنوێر و کۆمەڵی گوندیاوەدانی لێیە گەنم و جۆ و کونجی و هەنجیر و کۆمەڵێک داری میوە کە شەرابی باشیان لێ دروستەکرێ و هەموو شتێکی لێبوو تەنها زەیتون نەبێ وڵاتەکە ئاوەها بوو ئەوان نەیانویست لە نزیک قەڵاکە دابەزن نەبا داوا تێبگەن کە دایانەوێ شارێک بۆ خۆیان بدۆزنەوە سەربازەکانی ئەم لەشکرە بەهۆی سەرڕۆییان نەبوون بە سەرباز بەڵکو ناوبانگی کۆرشیان بیستە بوو کە پیاوێکی بەخشندە و دەستکراوەیە هەندێکیان دەست و پەیوەندیان لەگەڵ خۆیان هێنابوو هەندێکیشیان پارەیان لە شمەکی گەشتەکە خەرج کرد بوو هەندێکیشیان خزم و کەسیان بەجێ هێشت بوو بە ئومێدی پارە چونکە بینی بویانەوانی کە لەگەڵ کۆرش کار دەکەن دەستکەوتێکی باشیانە بێ ئیتر کە ڕێگەی دووریانە کوتایەوە بۆ یۆنان هەستیان بەما کرد لە بەرەبەیانی ڕۆژی دووەمدا پاش یەکگرتنەوەی دووهێزەکە زەینەفون قوربانیەکی کرد بە ئومێدی گەشتێکی لەشکرەکە بۆ دەرەوەی ئۆردوگا مەسەلەکە ناچاری بوو دەبوایە خۆراک پەیدا بکەن و مردوەکانیش بنێژن کە نیشانەکان باشیان پیشاندا ئەرکادیەکانیش لەگەڵی چوون تەرمەکان 5 ڕۆژ بوو کەوتبوون ئیتەرەوەیان پێکرا کە کۆیان بکەنەوە و بە باشترین شێواز بیان نێشن ئەوانەی دۆزرانەوە نیشانەی تایبەتیان بۆ دروستکردن اینجا گەڕانەوە بۆ ئۆردوگا و ژەمێکیان نان خوارد و شەودا هات ڕۆژی دواتر لەسەر داوای کاپتنەکان کۆبوونەوەیەک بەسترا ئاگاسیا سیستی ماڵفی و هیەڕۆن مۆس و ئاڵێن بڕیاریکیان سەپەند کە لەمە و دوا هەر کەسێک پێشنیازی لەتکردنی لەشکر بکە دەبێ بکوژرێ و دەبێ لەشکر بگەڕێتەوە شێوازی پێشووی کۆنا جانڕاڵەکان بگەڕێنەوە سەرکار لەم کاتەدا خریسیۆفۆس بۆی خواردنی دەرمانێک لە کاتی تادا مردبوو ئیتر نیۆنی ئاسین جێگرتەوە پاش سەپاندنی ئەم بڕیارە زەینەفونم قسانەی کرد سەربازەکان وا دیارە ناچارین گەشتەکە بە پێتەواو بکەین چونکە کەشتی دەست ناکەوێ دەبێ ئێستا دەست پێ بکەین خۆراکمان نییە و ناتوانین لێرە گیر بین لەم پێناوەشدا قوربانیەک دەکەینە خێر و
ئێوەش دەبێت لە جاران ئامادەتر بن بۆ شەڕ، چونکە دوژمن باوەڕی بە خۆی پەیدا کردووە. لەسەر دەستی فالگر ئەلیکسیۆنی ئەرکادی جەنەڕاڵەکان قوربانییان گێڕا. سیلانۆسی ئەمبراکیە کەشتێکی بەکرێک گرتبوو گەڕا بۆ ماڵی خۆی. قوربانیەکە بەنیازی گەڕانەوە بوو، بەڵام نیشانی بەشی پیشان نەدا. ئیترە و ڕۆژە پاڵیاندایەوە. هەندێک لەوانەی کە لە ڕوویان هاتبوو بڵێن زەینەفون دەیەوێت شارێک بدۆزێتەوە، بە فالگرەکەیان وت کە بڵێن نیشانە ئاسمانیەکان بە کەڵکی ئەم گەشتە دێن و دەبێ بڕۆن. جا بەهۆی ئەوەی کە هەموو کەسێک بۆی هەبوو تەماشای قوربانیەکان بکە، زەینەفون هەندێک فالگەرەوەی هێنا تەماشای قوربانیەکان بکەن. ئەگەرچی 3 جار قوربانی کرا، بەڵام نیشانی باشی پیشان نەدا. سەربازەکان بێزار بوون، چونکە ئەمتفاقە هەیان بوو بەشی هیچی نەکرد و خۆراک لە مزیکانە دەست نەدەکەوت. پاش ئەمە دیسان کۆبوونەوە بەسرا و زەینەفون گوتاری ئاراستەکردن: برادەرەکانم، وەک دەبینن نیشانە ئاسمانیەکان ڕێگە نادەن بڕۆین و خۆراکی ژوا لە بڕاندایە، بۆیە وابزانم دەبێ هەر ئێستا قوربانیکی دیکە بکەین. یەکێک کەستایە سەر پێوتی: نیشانە لەبەر هەر هۆیەکی باش ئاوەها دەرەچن. هەردوێنێ بیسمان کەوا کلیندەر حکومڕانی بینزەنتوم بە کەشتێکەوە دێ بۆ ئێرە. هەموو ڕایەنوا بوو کە بمێنن، بەڵام هەر دەبوو دەرچن خۆراک پەیدا بکەن. ئەم جارە 3 قوربانیان بەنیازی دەرچوون کرد، کەچی نیشانەکان باش نەبوون. ئەمجا سەربازەکان هاتنە لای ڕەشماڵی زەینەفون و بێزاریان دەربڕی کە خۆراکیان دەست ناکەوێ، بەڵام زەینەفون ڕەتی کردەوە کە بەبێ نیشانە ئاسمانیەکان ڕابەرایەتیان بکە بۆ گەشتێکی لەو جۆرە. ڕۆژی دواتر قوربانی کرا، لەبەر ئەوەی هەموو مەراقیان بوو لەشکر کۆبەوە. ئاژەڵەکان نیشانی باشی نەدا و جانڕاڵەکان ڕابەرایەتی هەڵمەتەکەیان نەکرد. وا شەر کۆبوونەوەیان بەست کە زەینەفون لەوێدا وتی ڕەنگە دوژمن بەهێزێکی گەورە بۆمان دانیشتە بن. جا گەر بارگەمان لە شوێنێک قایم بکەین و بە شێوازێکی جەنگی بۆیان دەرپچین، ڕەنگە ئەوسا ئاسمان ڕێگە بدا. کە سەربازەکان ئەمەیان بیست، یەکسەر هاواریان کرد کە پێویست ناکە بەرگە بگوازینەوە، بارە ئێستا قوربانیەکە بگێڕین. بەرخیان نەمابوو ئیتر چەنگایەکی لاوازیان کڕی. زەینەفون کلینۆری ئەرکادی دەنگدا: ئەگەر نیشانەکان باش بن یەکسەر دەرچن. واش هەر نیشانەکان باش نەبوون. نیۆن جێگەی خریستیۆفۆسی سەرلەشکری کردبەوە کە پیاوەکانی بەم حاڵەتدی ویستی شتێک بکە. پیاوێکی لە هێراکلی هێنا، گوایە شارەزای چەند گوندێکە و وتی ئەوەی ئارەزوو دەکا باساز بێ لەگەڵ ئەم ڕێبەرە بچێتە و گوندانە. ئەوسا 2000 پیاو ساز بوون. ڕەمی کورت و جۆرەها تێلیس و کیسەیان لەگەڵ خۆیان برد کە گەیشتنە گوندەکان بۆ کۆکردنەوەی خۆراک بڵاو بوونەوە. تووشی سوارەکانی فەرنا بازوز بوون. ئەوانە بۆ یارمەتی بیسینیەکان هاتبوون تاوەکو ڕێل لە یۆنانیەکان بگرن ئەگەر بۆیان بکرا و نێڵن بگەنە فریاگا. ئەم سوارانە بەلانی کەمەوە 500 یۆنانیان کوشت و ئەوانی دیکە هەڵاتن بۆ چییە؟ یەکێک لە هەڵاتوەکان گەیشتەوە ئوردوگا و خەبەرەکەی ڕاگەیان. زەینەفون یەکسەرگایەکی لە عەرەبانەکە هێنایە دەرەوە، چونکە هیچی دیکەی نەمابوو بۆ قوربانی. پاش قوربانیەکە بۆ ڕزگارکردنی پیاوەکان کرا کەوا تەمەنیان لە 30 ساڵ زیاترە بوو. کەوتنە ڕێ و زیندووەکانیان کۆ کردەوە و گەڕانەوە بۆ ئوردوگا. ڕۆژ ئاوا بوو. یۆنانیەکان لەو پەڕی خەم بوون. نانی ئێوارەیان ساز کرد و لە ناکاو بە تاریکی هەندێک بێسینی پەلاماریاندان. هەندێکیان لە ڕیزەکانی دەرەوە کوشت و ئەوانی دیکە بۆ نێو ئوردوگا هەڵاتن و هاتوو هاوارێکی گەورەیان کرد و هەموو تاویاندایە چەک. بەڵام دارستانەکە زۆر تاریک بوو، ناکرا هێرشیان بۆ بەرن. نەژەکرا بەو شەوە ئوردوگا بگوازنەوە. ئیتر پاسەوانیان بڵاو کردەوە و خۆیان دانوستاند. شەوەکەیان ئەوەها بەسەر برد.
گەشتەکەی زەینەفۆن لە بڵاوکراوەکانی دەستگای چاپ و بڵاوکردنەوەی ئاراسە. ئەڵقەی 23 سەرکەوتنێکی یۆنانیەکان. پێش نانی نیوەڕۆ خەندەقێکیان لە دەوری شوێنەکە هەڵکەند و سەنگەریان بە درێژایی خەندەقەکە دروست کرد. کەشتێکیش لە هێراکلیەوە گەیشت، جۆ و گا و شەرابی هێنا بوو. زەینەفۆن بەیانی زوو هەستا و بەنیازی دەرچوون قوربانی کرد. لە یەکەم کوشتەدا نیشانەکان باش نەبوون. هەرکە قوربانیەکە تەواو بوو، فالگر ئەرکیۆنی پارسیا بازێکی لە ئاسماندی کە نیشانەی خۆشبەختیەدا. بە زەینەفۆنی وت لەشکر بەرێ. ئیتر لە خەندەقەکە پەڕینەوە ڕیزیان بەست. وتیشیان بایە غسیرەکان و قەرەباڵغیەکە لە نێو ئۆردوگا بمێنن. وا بەشزانرا کە نیۆن و پیاوەکانی لە ئۆردوگاکە بمێنن، بەڵام کە دەرچوون ئەوانی دیکە شەرمیان بەخۆیان هاتوو لەگەڵ لەشکرەکە کەوتن. تەنها ئەوانەیان بەجێهێشت کە تەمەنیان لە 45 ساڵ بەرەوسەر بوو. 2 میلیۆن نەبڕی بوو کە گەیشتنە تەرمی مردووەکان. ڕیزەکانی پاشەڕیان هێنا بوو بۆ ئەوەی مردووەکان بنێشن. هەندێکیان ناشت و دەستیان هەڵگرت تاوەکو تاقمێکی دیکە تەواویان بکەن. کە گەیشتنە گوندەکان تەرمێکی زۆر کەوتە بوو، کوێنکردنەوە و ناشتیانن. پاژنیوەڕۆ بوو کە ڕاستەوخۆ بۆ نێو گوندەکان چوون. سەربازەکان هەموو شتێکیان برد کە لەسەر ڕێگەکەدا دەستیان پێگەیشت بێ. لە ناکاو دوژمنیان بینی. کۆمەڵێک سوارە و پیادە لەسەر گردێک ڕیز بوون. ئەوانە سپیدارتیس و ڕەهاتیس بوون کە لە فەنەربازوسەوە لەگەڵ هێزێکی گەورە هاتبوون. دوژمن میل و نیوێک دوور لە یۆنانیەکان وەستا. ریکسیۆنی فالگر یەکسەر قوربانی کرد و نیشانەکان باش بوون. ئینجا زەینەفۆن قسەی بۆ سەربازەکان کرد. وا بەشە هێزێک لە پاشەڕێدا بنین تا لە کاتی تنگانەدا بەهانای ڕیزەکانی پێشەوە بێن. هەروەها گەرتیپەکان لێک ترازان ئەوانەی ئامادەی شەڕ بن و بەرەنگاری ئەوانە بن کە هێشتا نەکەوتوونەتە شەڕ. هەموو قسەکەی زەینەفۆنیان پەسەند کرد و زەینەفۆن وتی ئێوە پێشڕەوی دەکەن، نامەوێ هیچی تر بوەستن کەوە ئەوان ئێمە دەبینن و ئێمەش ئەوان دەبینن. ئێستا دەگەمە ئەوێ پاژەوەی کە ڕیزەکانی دواوە ڕێک دەخەم، هەروەکو ئەوەی کە ئێوەش پێڕازی بوون. اینجا پێشڕەویان کرد و زەینەفۆن لە دواوە سەرپەرشتی 3 تاقمی دەکرد. هەر تاقمێک لە 200 کەس پێکات بوو. فەرمانی بە تاقم یەکەمدا کە 100 پێ لە نێوان خۆیان و باڵی ڕاست لە لەشکرەکە بەجێ بهێڵن. سامۆلاسی ئاخەیی لەسەر ئەو هێزە بوو. تاقمێکی دیکەی لە ناوەڕاستدانا لە ژێر فەرمانی پیرهۆسی ئەرکادی. تاقمی سێمیش لە لای چەپدا لە بەردەستی فاسیاسی ئەسینی. ئیتر پێشڕەویان کرد. تاقمی پێشەوە بەسەر خەندەقێکی پڕ لە دار و درەختدا کەوتن. جوڵە لەوێدا ئاسان نەبوو. ڕاوەستان بزان ئایا دەتوانن لە خەندەقەکە بپەڕنەوە. پاشەوپاش خەبەریان بۆ جەنەڕاڵەکان ناردەوە کە بگەنە پێشەوە. زەینەفۆن وتی ئایا چ شتێک پێشڕەویکردنی ڕاگرتووە. هەر کە بیستی یەکسەر ئەسپەکەی تاودا و کە کۆبوونەوە، سۆفینەتۆس لە هەموو جەنەڕاڵەکان بەتەمەنتر بوو. وتی مەسەلەی پەڕینەوە لە خەندەقەکە ئاوەها مای باسکردن نییە. زەینەفۆن زوو گەیشتە ئەوێ و وتی برادەرینە، ئێوە باش دەزانن کە من بۆ خۆم لە هیچ ڕێگریەک لام نەداوە بۆ ئەوەی تووشی مەترسیتان بکەم. ئەمەش چونکە باش دەیزانم کە ئێوە ژیانتان پێباشترە لە ناوبانگی ئازایەتی، بەڵام مەسەلەکە ئێستا بەو جۆرەیە. ئێمە ناتوانین بەبێ شەڕ لێرە دەرباز بین. ئەگەر بکشینەوە دوژمن ڕاومان دەنێ و بەسەرمانەدا. دەبێ بیر بکەینەوە ئایا کام ڕێگەیان باشترە، ئایا بەچەکەوە بەرەوڕوویان بچین یان پشتیان تێ بکەین و بە دواماندا ڕابکەن. دەشزانن کە پشت لە دوژمنکردن شتێکی پیاوانە نییە، کەچی ڕاونان ناپیاویش ئازادەکە. یەک لەبارەی خۆمەوە حەز دەکەم لە حاڵەتی هێرشدا نیوهێندا چەکدارم هەبێ، لە چاوەوەی کە 2 ئەوەندە چەکداری هەڵاتوم هەبێ. سەبارەت بە دوژمنانیش دەزانم کە ئەوان باوەڕ ناکەن پێمان بوێرن. دەناگەر بکشینەوە ئەوسا ئازاد دەبن و زیاتر ڕاومانەنێن.
ئەگەر دەمەقاڵی بکەین و بڵین ئێمە لە پێشڕەوی دەین و پەڕینەوەی خەندەقەکە وا دەکا کە لە پێشمانەوە ببێتە هەڵدێر، جا ئایا باشتر ئەوە نییە کەوا بکەین؟ حەز دەکەم دوژمن وابزانێت کە ڕێگەی هەڵەتنیان بە هەموو لایەکدا هەموارە، پێچەوانەش با ئێمە واز بکەین کە ڕێگەی سەلامەتیمان تەنها لە سەرکەوتندایە. هەروەها سەیرم پێدێکەوە بزانن ئەم خەندەقەی ئێرە لە هەموو دەوروبەر سەختترە. ئێمە چۆن نتوانین ئەم هەموو دەشتایانە ببڕین بەبێ ئەوەی سوارەکان ببەزێنین؟ چۆن نتوانین ئەو هەموو چیانە ببڕین لە کاتێکدا کە چەکدارەکانی دوژمن بەدوامانەوە بن؟ خۆ گەر بە سەلامەتیش گەیشتینەوە دەریا، ئەوسا هەموو یۆکسین لێمان دەبێتە کەندێکی گەورە. نە کەشتی لێیە پێی بچینەوە و نە خۆراکەیە پێی بژین. ئیتر هەر ناچار دەبین بۆ دابینکردنی خۆراک هێرشێکی ئاوا بکەینەوە، کەواتە باشترین ئەوەیە ئێستا شەڕ بکەین. خۆر نەبێ ئێستا ژەمەنانێکمان خواردووە و نەکسپەینێ بە سکی برسیەوە شەڕ بکەین. هاوسەنگەرەکان قوربانیەکان نیشانەی ئاسمانی باشیان هەبووە، لەبەرەوە با پێشڕەوی بکەین و بەیان بچین. گومانم نییە کە ئێوە بینیوتانە و خۆش نییە بهێڵین ئەوانە نانی ئێوارە بەهێمنی بخۆن. پاشەوە کاپتنەکان بە زەینەفونیان وت ڕابەرایەتیان بکە و کەس لاری لەمەدا نەکرد. بۆیەشا ڕابەرایەتی وەرگرت و فەرمانی دا کە هەر کەس لە خەندەقەکە لە جێخۆیەوە بپەڕێتەوە. باوەڕی وابوو کە بەم جۆرە لەشکرەکە یەکپارچە و تونتر دەمێنێ لە چاوەوەی کە بەسەر پردەکەدا بپەڕنەوە. پاش پەڕینەوە زەینەفون بە درێژایی ڕیزەکاندا هاتووە قسانەی کرد: سەربازینە، ئەو هەموو شەڕانتان لەبیر بێ کەوا بەهێزی خوداوەند و پشت بە یەکەستوری تێیدا سەرکەوتین. ئەمەشتان لەبیر بێ کە ئەو کەسانی هەڵدێن چیان بەسەردێ. بیریش لەمە بکەنەوە کەوا ئێمە گەیشتونێتە سنووری یۆنان. پێشکەون دەبا هێرۆکلیسی ڕێنەس ڕێنماییتان بێ کە دەژڕۆن سەرکردەکان بە ناوی ئاسایی خۆیان بانگ بکەن. شتێکی خۆشە گەر بزانن کەوا ئێستا هەر کەسێک قسە و کردەوەی مەردانە بنوێنێ ناوی ئەو کەسە هەمیشە لە یادی ئەو خەڵکەدا دەمێنێ. ئەمە بوو قسەکانی زەینەفون کە بە پێش لەشکرەکەدا دەڕۆیشت و لە هەمان کاتیشدا دەستی پێکرد بەرەو شەڕەکەیان بەرێ. فەرماندرا ڕمەکان بە بەرزی ڕابگرن تا و کاتەی کە بووق دەژەمرێ. ئەوسا دەبوو ڕمەکان شۆڕ بکەنەوە بۆ ئاستی دوژمن. اینجا ناوی نهێنی بڵاو کرایەوە کە ئەم دوو ناو بوو: زیۆسی ڕزگارکەر، هێرکۆڵی ڕێبەر. دوژمن لە شوێنی خۆیان نەجوڵان، ویان زانی شوێنەکەیان قایمە. کە نزیک بوونەوە چەکدارەکان بەبێ فەرمانی کەس هاواریان بەرز کردەوە و ڕایان کرد بۆ دوژمن. دوژمنیش بە هەردوو بەشەوە سوارەکان و پیادە بێسینیەکان هێرشیان کرد. چەکدارەکان کشانەوە، بەڵام کاوەپلێتەکان بانگاوی سووک گەیشتنە سەرێ، بووق ژەندرا و سرودی پایین خوێنرا. ناڵەتەی جەنگ بەرز کرایەوە و ڕمەکان بۆ هێرش ئاڕەسە کران. ئەوسا دوژمن هیچی تر خۆیان نەگرت و هەڵاتن. تیمیاسیۆن و سوارەکانی بەدوایان کەوتن تا دەستیان هەبوو لێیان کوشتن. باڵی چەپی دوژمن کە لە بەرامبەر سوارەکان بوو یەکسەرشکا، تەنها باڵی ڕەز کەوا هێشتا تینی نەگەیشت بوویە خۆیان لەسەر گردێک ڕێخستەوە. کە یۆنانیەکان ئەمەیان بینی باشترین شت ئەمە بوو کە یەکسەر پەلاماریان بدەن. ئیتر سرود خوێندرا و یەکسەر هێرشیان کرد. دوژمن خۆی نەگەرد. اینجا چەکدارەکان ڕاویان نان تاوەکو باڵی ڕاستیش بە یەکجاری هەڵوەشا. کوژراویان زۆر نەبوو چونکە سوارەکانی دوژمن هێزێکی گەورە بوون و هەمیشە مەترسیان دەخستە سەر یۆنانیەکان. یۆنانیەکان بینیان کەوا سوارەکانی فەرنە بە زوو ڕیزەکانی خۆیان تێک نەدا بوو، هەروەها سوارە بێسینیەکان لەگەڵیاندا کۆ دەبوونەوە و لەسەر گردەکە تەماشای خۆیانەوەیان دەکرد. ئەگەر چی ماندوو ببوون وا شەر بڕیاریاندا هێرش بکەنە سەر سوارەکان و تا هەناسەیان ماوە نەهێڵن باوەڕ بە خۆیان بێننەوە. ڕیزیان بەست و هێرشیان کرد. ئەوسا وەک بڵی سوارە ڕاویان دەنێن ئاواها هەڵاتن. خەندەقێک لەوێ بوو یۆنانیەکان شارەزای نەبوون. ئەمە بوو دوژمنی پاراست. سەبارەت بە یۆنانیەکانیش وازیان لە ڕاونان هێنا چونکە درەنگ داهات بوو. اینجا گەڕانەوە بۆ جێگەی خۆیان و شوکرانەیان کرد و
کاتی ڕۆژ ئاوا گەیشتنەوە دەریا و ڕێگەکە 6 میلە بوو. هەندێک ئاڵۆزی لەگەڵ سپارتیەکان. پاشەمە دوژمن خۆیان کۆ کردەوە و ژن و مناڵ و شمەکیان بۆ دوور لابرد. لەلایەکی دیکەدا یۆنانیەکان چاوەڕێی کلیندەر بوون کە بە کەشتیەوە بگاتە جێ. هەموو ڕۆژێک بە بارگیرەوە بێترس دەرەچوون. گەنم و جۆ و شەراب و هەنجیر و کونجی و شتی تریان هێنا. وڵاتەکە هەموو بەرهەمێکی هەبوو تەنها زەیتون نەبێ کە لەشکر لە نێو ئۆردوگا بوو مۆڵەت بە هەندێک کەزەدرا بۆ تاڵانی دەرپشن. ئەوانە تاڵانەکانیان بۆ خۆیان بوو، بەڵام ئەگەر لەگەڵ لەشکر دەرچوو بوونایە ئەوسا دەستکەوتەکان دەبوونە ماڵی گشتی. ئێستا هەموو شتێک زۆر بوو، هەروەها خۆراک بە دەریادا لە شاری یۆنانیەکانەوە دەهێنرا. کەشتیوانی یۆنانیەکان پێیان خۆش بوو لێرە بوەستن کە زانی بوویان وا لەشکرێکی یۆنانی نوێ دامزراوە و بەندەری هەیە. هۆزەکانی دوژمن دەستیان پێکرد نامە بنێرن بۆ زەینەفون. بیستبوویان ئەم سەرپەرشتی دامزراندنی لەشکرەکە پرسیاریان کرد کە چی بکەن بۆ ئەوەی پەیوەندێکی باشیان لەگەڵ ئەم شارە هەبێ. زەینەفونیش لێی دەگەڕا کە سەربازەکان ئەو شاندانە ببینن. لەم کاتەدا کلیندەر بە 2 کەشتی بچووکەوە هات کە گەیشتە جێ لەشکرەکە لە دەرەوەی ئۆردوگا بوون. هەندێک لا دەریش بە تەنها چوو بوونە چیاکان مەڕ و ماڵاتیان بەتاڵان هێنا بوو. لە ترسی ئەوەی کە لێیان بستێندرێ هەستان لای دیکسپیۆسیان دایاننا، ئەو پیاوەی کە لە ترەبسوس بە کەشتێکە هەڵات. دیسکپیۆس هەندێکی بۆ خۆی دانا و ئەوانی دیکەی دایەوە بەخۆیان. سەربازەکان خڕبوونەوە و وتیان مەڕەکان ماڵی گشتی لەشکرەکەن. دیکسپیۆس بە پاڵ ڕێگەی خۆی کردەوە و چووە لای کلیندەر و وتی ئەوانە دەیانەوێ مەڕەکان بۆ خۆیان گڵدەنەوە. کلیندەر فەرمانیدا هەر کەسێ ئەمەی کردووە بهێنن بۆ لای خۆی. دیکسپیۆس یەکیانی دەستگیر کرد و بە پاڵ بردی، کەچی ئاگاسیاز بە سەری داهاتوو ڕزگاری کرد. پیاوەکە لە تاقمی خۆی بوو. پیاوەکانی دیکە دیکسپیۆسیان بەرباران کرد و هاواریان لێکرد خاین. پیاوانی نێو کەشتیەکە ترسان و لەگەڵ کلیندەر کشانەوە بۆ نێودەریا. زەینەفون و جانڕاڵەکانی دیکە ویستیان دڵنیایی بکەنەوە کە هیچ شتێک لە ئارادا نییە، بەڵام تازە کلیندەر توش کرا بوو تەریق بووبەوە کە ئاوەها بە ترساوی بینی بوویان. وتی نیازی هەیە فەرمان بدا کە بە دوژمنی گشتی بژمێردرێن و نابێ یەک شاری یۆنانی وەریان بگرێ. لەم سەردەمەدا سپارتی باڵادەستیان بەسەر هەموو یۆناندا هەبوو. ئێستاوا پێچوو ئیش یۆنانیەکان شڕ بوو بێ. لی پێڕانەوە کاڕەشەکانی بەجێ نەگەیەنێ، بەڵام نەی سەلماندوو وتی تەنیا مەگەر ئەو پیاوە و دەستدەن ئەوەی کە گرتوەکەی ئازاد کردووە. ئەو پیاوەش ئاگاسیاز بوو برادەری زەینەفون. گومانیش نەبوو کە دیسپیۆس لەبەر ئەم شتە تۆمەتباری کردووە. لەم قۆناغەدا کەس نەی دەزانی چی بکە. ئەفسەرەکان کۆبوونەوەیان بەلەشکر کرد. هەندێک سەرباز بە چاوی سوکایەتی سەیری کلیندەریان دەکرد کەچی زەینەفون مەسەلەکەی بە ئاسان نەدەزانی. هەستایەوە ئەم قسانەی کرد. مەسەلەی زوێربوونی کلیندەر شتێکی ئاسان نییە. شارە یۆنانیەکان لێرەوە نزیکن و ئێستا سپارتیەکان ئاغای یۆنانن. بەڵێ هەر سپارتێک دەتوانێت بە ئارەزووی خۆی بکە. جاگەر کلیندەر ڕێگەی بینزەنتون ببڕێ و فەرمان بدە شارەکان کە زۆرمان نەگرێ و بڵێن دژ بە دەسەڵاتی سپارتا وەستاون لە یاسا دەرچوین. اینجا راپۆر بگاتە ئەدمیڕاڵ ئەنا کیسپیۆس ئەوسا ناتوانین لێرە بمێنین و ناتوانین بە دەریادا بڕۆین. ئێستا سپارتی لە دەریا و زەمیندا باڵەدەستن. نابێت لە هەموو یۆنان دەربکرین لەبەر 1-2 کەس. نەخێر، دەبێ بە قسەیان بکەین. یەک لەبارەی خۆمەوە دەزانم دیکسپیۆس بە کلیندەری وتووە کە ئاگاسیاز بە فەرمانی من ئەمەی کردووە. واش هەر ئامادەم گلەیی لە کۆڵ ئاگاسیاس و ئێوەش بکەمەوە ئەگەر بڵێ کە من دەستم تێدا هەبووە. ئامادەشم تونترین سزا بەسەر خۆمدا بسەپێنم ئەگەر بەربارانەکە بەهاندانی من بوو بێ. پێشنیاز دەکەم ئەگەر دیکسپیۆس هەر کەسێکی تر تۆمەتبار بکە با خۆی بداتە دەست کلیندەر تا دادگایی بکە. بەم جۆرە
کەس بە پرستی ئەم کردارە نابێ دەنا بە کەمترین مرۆڤ دەناسرین. ئاگاستیاس هەستا قسەی کرد و وتی سەربازان سوێند بە هەموو خوداوەند و خوداوەندەکان دەخۆم کە نەزەینەفون و نەهیچ کەسێ بەمنی نەوتووە پیاوەکە ڕزگار بکەم کە سەربازێکی باش لە تاقمی خۆم بەدەستی دیکسپیۆس دەبرا وەکو خۆتان دەزانن خیانەتی لە ئێمە کردووە دانی پێدا دەنێم کە خۆم پێڕانەگیرا و ڕزگارم کرد هەروەها پێی ناوێت تەسلیمم بکەن وەک زەینەفون وتی خۆم دەدەمە دەست کلیندەر با بە هەوەسی خۆی لەگەڵمدا بکە جاتکاتان لە یەکەم سپارتیەکان مەکەنە دوژمن دەمەوێ هەمووتان بە ساغی بگەنە ماڵەوە و بەڵام حەز دەکەم لەگەڵم بێن بۆ لای کلیندەر لە باتی خۆم قسە بکەن لەشکرەکە دەرفەتیاندا بە خۆی کە خۆی ئەو کەسانە دەستنیشان بکە جا ئەو جانڕاڵەکانی دەستنیشان کرد پاشەوەی کە ئاگاستیاس و سەربازە ڕزگارکراوەکە لەگەڵ جانڕاڵەکان چوونە لای کلیندەر جانڕاڵەکان بەم جۆرە قسەیان کرد ئەگەر تۆ یەک دوو کەس تۆمەتبار دەکەی وا خۆیان دەخەنە بەردەستت واگەر ئێمە تۆمەتبار دەکەی وا ئێمەش لێرین و ئەگەر کەسێکی دیکە هەیە ناوەکەی بڵێ کەس نییە لە قسەمان دەرچێ اینجا ئاگاسیاس قسەی کرد کلیندەر من بووم سەربازەکەم لە دەست دیکسپیۆس ڕزگار کرد من بووم فەرمانمدا بەربارانی بکەن چونکە مزانی پیاوێکی چاکە و دیکسپۆسیش دەناسم دەزانم لە هێراکلی دیکسپۆس بوو کە کەشتێکەی برد و پێی هەڵاتوو لە نێو تاقمەکەی خۆیدا ڕۆڵی خیانەتی گەڕا ئیتر ئێمە بەجێماین کەشتێکەش کە لە خەڵکی ترەپزوو زۆرگیرا بوو ئیتر ئێمە لەوێدا شەرمەزار و بێسەر و شوێن ماینەوە خۆی لەوێ بوو ئەمەشی بیستبوو کە ڕێگەی زەمینی و هەموو ڕووبارەی لەسەرە جا من پیاوەکەم لەو پیاوە خراپە ڕزگار کردووە ئەگەر خۆت یان یەکێک لە پیاوەکانت دەست بەسەری کردبایە باوەڕ بکە ئاوام ناکرد واگەر ئەم کوژی دەبێ بزانی کە تۆ پیاوێکی چاک لە بەرنامەردێکی ڕوڕەش دەکوژی کلیندەر وتی ئەگەر دیکسپیۆس ئەم شتانەی کردبێ وەک باسکرا ڕەفتاری ئاوەها بە هیچ جۆرێ قبوڵ ناکرێ ئەوەشی دانا کە دیکسپیۆس نەکار خوێڕیە بەڵکو دەبێت سزایەکی تومتیش بدرێ و لە دادگاییدا دەبێ ئەمەی پێ بگا کە لی دەوەشێتەوە و وتی ئێوە داوای دادگایی دەکەن ئێستا بڕۆن ئاگاسیاس لای من بەجێ بهێڵن تا بەدواتانە دەنێرم بۆ ئەوەی ئامادەی دادگاییەکە بن ئەم پیاوەش کاتۆتە پێش من هیچ تۆمەتێکی ناخەمە پاڵ کەوە بەندەیەکی ڕزگار کردووە اینجا پیاوە ڕزگارکراوەکە بە قسە هات کلیندەر سەبارەت بە منەوە ئەگەر وا دەزانی بەهۆی شتێکەوە دەست بەسەر کرابووم من دەستم لە کەس نەوەشاندووە و کەسیشم بەرباران نەکرد تەنیا وتم کامەڕەکان ماڵی گشتین چونکە سەربازەکان بڕیاریاندا بوو کار کەسێک بەجیا بچێتە ڕاوڕوود لە کاتێکدا کە لەشکرەکە بۆ هەمان مەبەستدەر چوو بێ ئەوسا دەستکەوتەکان دەکرێتە ماڵی هەمووان هەر ئەوەندە موتوو دیکسپیۆس یەکسەرگرتمی و منی ڕاکێشا تاوەکو کەس باسیەوە مەڕانە نەکا کەوا خۆی بەشی پێوەی بووە و ئەوانی دیکە بەشیان پێوەی نییە بە پێشەوانی بڕیاری لەشکر بۆ ئەوەی مەڕەکان بۆ خۆی بمێننەوە وەڵامی کلیندەرە مەبوو تۆش کە پەیوەندیت بە ڕووداوەکەوە هەیە دەبێت لێرە بمێنی تا بڕیارێک بۆ تۆش دەدرێ پاژەمە تاقمەکەی کلیندەر نانیان خوارد و زەینەفون کۆبوونەوەیەکی کرد و وتی باشاندێک بنێرین داوا لە کلیندەر بکەین نەرمی بنوێنێ بڕیاریاندا جانڕاڵ و کارتنەکان بنێرن وێڕای دارۆکۆتیسی سپارتی و هەر کەسێک کە لێیان ڕادەدی کاریگەری هەبێ بۆیەشە زەینەفون چووە لای کلیندەر و ئەم قسانەی کرد کلیندەر ئەو دوو پیاوەی لەشکر ناردنی بۆ بەردەستی تۆ تاوەکو ئەوەی بەباش دەزانی بیکەی ئێستا زۆر بەتوندیت کا دەکەم بە کوشتیان نەدەی لە ماوەی ڕابردوودا چاکێکی زۆریان بۆ لەشکر کردووە ئەگەر ئەو چاکەیان لەگەڵدا بکەی لەشکر بڕیاری داوە بتکەنە سەر لەشکر و ئامادەن پارادێکی سەربازی بکەن تاوەکو ڕادەی ڕەندایەتی و ڕێکیان لە پێشچاوی تۆ پیشان بدەن و دیاری بخەن کەوا ترسی دوژمن لە نێو ئەم لەشکرەدا نییە هەروەها داخوازیکی تریان هەیە حەز دەکەن ئەگەر ڕابەرایەتی دووەرگرت پیشانیان بدەی کە دیکسپیۆس و پیاوانی دیکە شایستەی چین هەر کەسێک بە گوێرەی خۆی
کلیندەر گوێی گرت و پاشاوتی سوێن بە جمکە براکان دەخۆم دەبێ خێرا وەڵامتان بدەمەوە. دوو پیاوەکەش لەگەڵ خۆتاندا بەرن و دوای خۆم بێم. ئەگەر خوداوەند توانام پێ ببەخشێ دەبێ لێرەوە تا یۆنان بتان بەمەوە. زەینەفون قسەکانی تۆ بۆ ڕاپۆرتانە ناچن کە دەڵێن گوایە تۆ خەریکی وا بکەی لەشکرەکە نەفرەت لە سپارتیەکان بکە. اینجا شاندەکە پیاوەکانیان بردەوە و کلیندەر بەنیازی ئەوەی بزانێ ئایا لەگەڵ لەشکر بڕوا یان نا، ئایا ڕابەرایەتی لەگەڵ زەینەفون بگێڕە یان نا، قوربانی کرد و ئەنجامەکە ئەو بوو لەگەڵ زەینەفون بوونە برادەر. میوانداریان بۆ یەکتری نواندوو کە بینی چۆن لەشکرەکە پابەندی فەرمان و یاسا دەبن، حەزی چووە ئەوەی کە بێتە سەر لەشکریان. بەڵام ئەگەرچی 3 ڕۆژ لەسەرێک قوربانی پێشکەش کرد، نیشانەکان بە هیچ جۆرێک باش نەبوون. ئیتی جەنەڕاڵەکانی بان کردووە قسانی بۆ کردن. نیشانە ئاسمانیەکان بەلای ئەوەدا دەرنەچوون کە من بەرەو یۆنان ڕابەرایەتیتان بکەم. بێومێد مەبن، دیارە ڕابەرایەتیم لەشکرە بۆ خۆتان نووسراوە. ئەگەر بگەنە بیزەنتوم ئەوسا پێشوازێکی باشتان بۆ دەکەین. سەربازەکان ئەو مەڕانەیان کرد بۆ دیاری بۆ ئەوی ژوەری گرتن و هەر بە دیاری دایەوە سەربازەکانی. لەشکر دانەوێڵە و دەستکەوت و تاڵانێکی دابین کرد و بە وڵاتی بێسینی دابڕێکەوتن. با ڕێگە سەرەکیەکەدا ڕۆیشتن کەچی زانیان ناتوانن بە بار و بارگەوە دەرباز بن. ئەم جارەیان بە ڕۆیشتن و گەڕانەوە 6 ڕۆژ ڕێیان کوتات تا شاری خریستیۆپۆلیس. لەوێشدا 7 ڕۆژمانەوە تاوکو و تاڵانیەکانیان فرۆشت. ئەڵقەی 24 هەندێک ئاڵۆزی لەگەڵ سپارتیەکان. پاژەمە دوژمن خۆیان پێکەوە هێشتەوە، ژن و مەناڵ و کەلوپەلەکانیان بۆ دوور گواستەوە. لەلایەکی دیکەدا یۆنانیەکان چاوەڕێی کلێندەر بوون کە بە کەشتیەوە بگاتە جێ. هەموو ڕۆژێک بە بارگیرەوە بێترس دەرەچوون، گەنم و جۆ و شەراب و هەنجیر و کونجی و شتی تریان دەهێنا. وڵاتەکان و بەرهەمێکی هەبوو زەیتون نەبێ. کە لەشکر لە نێو ئەردوگا بوو مۆڵەت بە هەندێک کەزەدرا بۆ تاڵانی دەرپشن. ئەوانە تاڵانیەکانیان بۆ خۆیان بوو، بەڵام ئەگەر لەشکر دەرچووبایە ئەوسا دەستکەوتەکان دەبوونە ماڵی گشتی. ئێستا مشتێک زۆر بوو، هەروەها خۆراک بە دەریادا لە شاری یۆنانیەکانەوە دێنرا. کەشتیوانە یۆنانیەکان پێیان خۆش بوو لێرە بوەستن کە زانی بیان وا شارێکی یۆنانی نوێ دامەزرا و بەندەری هەیە. هۆزەکانی دوژمنیش دەستیان پێکرد نامە بنێرن بۆ زەینەفون. بیستویان ئەم سەرپەرشتی دامەزراندنی شارەکەکە. پرسیاریان کرد کە چی بکەن بۆ ئەوەی پەیوەندیکی باشیان لەگەڵ ئەم شارە هەبێ. زەینەفونیش لێ دەگەڕا کە سەربازەکان ئەو شاندانە ببینن. لەم کاتەدا کلێندەر بە 2 کەشتی بچووکەوە هات کە گەیشتە جێ لەشکرەکە لە دەرەوەی ئۆردوگا بوون. هەندێک لە دەریش بەتەنات چوبوونە چیاکان و مەڕماڵەتیان بە تاڵان هێنا بوو. لە ترسیەوەی کلیان بسەندرێ هەستان لای دیکسپیوسیان دایەننا، ئەو پیاوەی کە لە تەرەپەزوس بە کەشتێکە هەڵات. دیکسپیوس هەندێکی بۆ خۆی دانا و ئەوانی دیکەی دایەوە خۆیان. سەربازەکان خڕبوونەوە و وتیان ماڕەکان ماڵی گشتیە و دەبێ بدرێنەوە بە لەشکر. دیکسپیوس بە پاڵ ڕێگەی خۆی کردە و چووە لای کلێندەر و وتی ئەوانە دەیانەوێ مەڕەکان بۆ خۆیان گڵدەنەوە. کلێندەر فەرمانیدا هەر کەسێ ئەمەی کردووە بێنن بۆ لای خۆی. دیکسپیوس یەکیانی دەستگیر کرد و بە پاڵ بردی، کەچی ئاگاسیاز بەسەردا تۆ ڕزگاری کرد. پیاوەکە لە تاقمی خۆی بوو. پیاوەکانی دیکە دیکسپیوسیان بەرباران کرد و هاواریان لێکرد خاین. پیاوانی ناو کەشتێکە ترسان و لەگەڵ کلێندەر کشانەوە بۆ ناو دەریا. زەینەفون و جەنەڕاڵەکانی دیکە ویستیان دڵنیای بکەنەوە کە هیچ شتێک لە ئارادا نییە، بەڵام تازە کلێندەر توش کرا بوو. تەریق بووبەوە کە ئاوەها بە ترساوی دیبوویان. وتی نیازی هەیە فەرمان بدا کە بە دوژمنی گشتی بژمێردرێن و نابێت شاری یۆنانی وەریان بگرێ. لەو سەردەمەدا سپارتی باڵادەستیان بەسەر هەموو یۆناندا هەبوو. ئێستاوە پێچووی یۆنانیەکان شەڕ بوو بێ. لی پەڕانەوە کاڕەشەکان جێبەجێ نەکا، بەڵام نەی سەرماندووتی تەنیا مەگەر ئەو پیاوەم بەدەست بخەن کە ئەو گرتووی ئازاد کردووە.
ئەو پیاوەژە گاسیاز بوو، برادری زەینەفۆن. گومانیش نەبوو کە دیکسپیۆس لەبەر ئەم شتە تۆمەتباری کردووە. لەم قۆناغەدا کەس نەیدەزانێت چی بکە. ئەفسەرەکان کۆبوونەوەیان بە لەشکر کرد. هەندێک سەرباز بە چاوی سوکایەتیەوە سەیری کلندەریان دەکرد، کەچی زەینەفۆن مەسەلەکەی بە ئاسان نەدەزانی. هەستایە بۆ ئەم قسانەی کرد: مەسەلەی زیوربوونی کلیندەر شتێکی ئاسان نییە. شارێوەنانیەکان لێرەوە نزیکن و ئێستا سپارتا ئاغای یۆنانە. بەڵێ، هەر سپارتێک دەتوانێت بارەزووی خۆی بکە. جاگەر کلیندەر ڕێگەی بینزەنتوم ببڕێت و فەرمان بدا شارەکان کە زوەرمان نەگرێت و بڵێن دژ بە دەسەڵاتی سپارتا وەستاوین و لە ئێسا دەرچووین. اینجا ڕاپۆر بکاتە ئەدمیڕاڵە نەکیسپیۆس، ئەوسا ناتوانین لێرە بمێنین و ناتوانین بە دەریادا بڕۆین. ئێستا سپارتا لە دەریا و زەمیندا باڵەدەستن. نابێ لە هەموو یۆنان دەربکرین لەبەر یەک دوو کەس. نەخێر دەبێ بە قسەیان بکەین. یەکەم لەبارەی خۆمەوە دەزانم دیکسپیۆس بە کلێندەری وتووە کە گاسیاز بە فەرمانی من ئەمەی کردووە. وا شەرامەدەم گلەیی لە کۆڵا گاسیاز و ئێوەش بکەمەوە ئەگەر بڵێ کە من دەستم تێیدا هەبووە. ئامادەشم تونترین سزا بەسەر خۆمدا بسەپێنم ئەگەر بەربارانەکە بەندانی منەوە بوو بێ. پێشنیاز دەکەم ئەگەر دیکسپیۆس هەر کەسێکی تۆمەتبار بکە با خۆی بداتە دەست کلێندەر تا دادگایی بکە. بەم جۆرە کەس بەرپرسیاری ئەم کردارە نابێ، دەنا بە کەمترین مرۆڤ دەناسرین. ئاگاسیاس هەستا قسەی کرد: سەربازان، سوێن بە هەموو خوداوەندەکان دەخۆم کە نە زەینەفۆن و نە هیچ کەسێک بە منی نەوتووە پیاوەکە ڕزگار بکەم، کە سەربازێکی باش لە تاقمی خۆم بەدەست دیکسپیۆسەوە بینی، وەکو خۆتان دەزانن خیانەتی لە ئێمە کردووە. دانی پێدەردەنێم کە خۆم پێنەگیرا و ڕزگارم کرد. هەروەها پێی ناوێت تەسلیمم بکەن، وەکو زەینەفۆن وتی: خۆمە دەمە دەست کلیندەر با بە هەوەسی خۆی لەگەڵمدا بکە. جاتکاتان لێ یەکەم سپارتیەکان مەکەنە دوژمن. دەمەوێت هەمووتان بە ساغی بگەنەوە ماڵەوە، بەڵام حەز دەکەم لەگەڵم بێن بۆ لای کلێندەر لە باتی خۆم قسە بکەن. لەشکر دەرفەتیاندا کە بۆ خۆی و کەسانە دەستنیشان بکە. جا ئەو جانڕاڵەکانی دەستنیشان کرد. پاژەوەی کە ئاگاسیاس و سەربازە ڕزگارکراوەکە لەگەڵ جانڕاڵەکان چوونە لای کلێندەر، جانڕاڵەکان بەم جۆرە قسەیان کرد: ئەگەر تۆ یەک دوو کەس تۆمەتبار دەکەی وا خۆیان دەخەنە بەردەست، واگەر ئێمە تۆمەتبار دەکەیەوە ئێمەش لێرێن. ئەگەر کەسێکی دیکە هەیە ناوەکەی بڵێ، کەس نییە لە قسەمان دەرچێ. اینجا ئاگاسیاس قسەی کرد: کلێندەر، من بووم سەربازەکەم لە دەست دیکسپیۆس ڕزگار کرد و من بووم فەرمانمدا بەربارانی بکەن، چونکە ئەمزانی پیاوێکی چاکە و دیکسپیۆسیش دەناسم. دەزانم لە هێراکلی دیکسپیۆس بە دزیەوە کەشتێکەی برد و دەشزانم کە پێی هەڵات و لە نێو تاقمەکەی خۆیدا ڕۆڵی خیانەتی گێڕا. ئیتر ئێمە بەجێماین. کەشتێکەش لە خەڵکی تراپەزوو زۆرگیرا بوو. ئیتر ئێمە لەوێدا شەرمەزار و بێسەر و شوێن ماینەوە. خۆی لەوێ بوو. ئەمەشی بیستووە کە ڕێگەی زەمینی و هەموو ڕووبارەی لەسەرە. جا من پیاوەکەم لەو تەرزە کەسە ڕزگار کردووە. ئەگەر خۆت یان یەکێک لە پیاوەکانت دەست بەسەری بکردایە، باوەڕ بکە ئاوام ناکرد. واگەردەم کوژی دەبێ بزانی کە تۆ پیاوێکی چاک لە برینە مردێکی ڕۆژە کوژی. کلێندەر وتی ئەگەر دیکسپیۆس ئەم شتانەی کردبێ وەکو باس کرا، ڕەفتاری ئاوەها بە هیچ جۆرێک قبوڵ ناکرێ. ئەوەشی دانا کە دیکسپیۆس نەکەر خوێڕیە، بەڵکو دەبێت سزایەکی توونتیش بدرێ و لە دادگادا دەبێ ئەمەی پێ بگا کەلەی دەوەشێتەوە. وتی ئێوە داوای دادگایی دەکەن. ئێستا بڕۆن و ئاگاسیاس لای من بەجێ بێڵن تا بەدواتان نادەنێرم بۆ ئەوەی ئامادەی دادگاییەکە بن. ئەم پیاوەش کاتۆتە پێش من هیچ تۆمەتێکی ناخەمە پاڵ کەوا بەندەیەکی ڕزگار کردووە. ئینجا پیاوە ڕزگار کراوەکە بە قسە هات: کلێندەر، سەبارەت بە منەوە گەروا دەزانی بەهۆی شتێکەوە دەست بەسەر کرا بووم، من دەستم لە کەس نەوەشاند و کەسیشم بەرباران نەکرد. تەنیا من وتکە مەڕەکان ماڵی گشتین، چونکە سەربازەکان بڕیاریاندا بوو کە هەر کەسێ بەجیا بچێتە ڕاو لە کاتێکدا کە لەشکرەکە بۆ هەمان مەبەست دەرچوو بێ، ئەوسا دەستکەوتەکان دەکرێتە ماڵی هەمووان.
هەرەوەندەم وت دیکسپیۆس یەکسەرگرتمی و منی ڕاکێشە تاوەکو کەس باسی ئەو مەڕانە نەکا کەوا خۆی بەشی پێوەی بووە بە پێچەوانەی بڕیاری لەشکر بۆیە ماڕەکان بۆ خۆی دەمایەوە. وەڵامی کلێندەر ئەمە بوو: تۆش کە پەیوەندیت بە ڕووداوەکەوە هەیە دەبێ لێرە بمێنی تا بڕیارێکیش بۆ تۆدرێ. پاش ئەمە تاقمەکەی کلێندەر نانیان خوارد. زەینەفون کۆبوونەوەیەکی کرد و وتی باش چەندێک بنێرین داوا لە کلێندەر بکەین نەرمین بنوێنێ. بڕیاریاندا جانڕاڵ و کاپتنەکان بنێرن وێڕای دارەکۆتیسی سپارتی و هەر کەسێک کە لێیان ڕابینی کاریگەری هەبێ. بۆیەشە زەینەفون چووە لای کلێندەر و ئەم قسانەی کرد: کلێندەر، ئەو دوو پیاوە لەشکر ناردنی بۆ بەردەستی تۆ تاوەکۆی بەباش دەزانی بیکەی. ئێستاش زۆر بەتوندی تکا دەکەین بە کوشتیان نەدەی. لە ماوەی ڕابردوودا چاکێکی زۆریان بۆ لەشکر کردووە. ئەگەر ئەو چاکەیان لەگەڵدا بکەی لەشکر بڕیاری داوە بتکەنە سەر لەشکر و ئامادەن پاڕادێکی سەربازی بکەن تاوەکو ڕادەی ئازایەتی و ڕێکپۆشیان لە بەرچاوی تۆ پیشان بدەن و دیاری بخەن کەوا ترسی دوژمن لە نێو ئەم لەشکرەدا نییە. هەروەها داخوازیەکی تریانەیە حەز دەکەن لەگەڵ ڕابەرایەتی دووەرگرت پیشانیان بدەی کە دیکسپیۆس و پیاوانی دیکە شایستەی چین، هەر کەسە و بە گوێرەی هەڵسوکەوتی خۆی. کلێندەر گوێی گرت و ئینجاوتی: سوێن بە جمکەبراکان دەخۆم، دەبێ خێرا وەڵامتان بدەمەوە. دوو پیاوەکەش لەگەڵ خۆتان بەرن، دوای خۆم دێم. ئەگەر خوداوەندەکان توانم پێ ببەخشن دەبێ لێرەوە تا یۆنەن بتان بەمەوە. زەینەفون قسەکانی تۆ بۆ ڕاپۆرتانە ناچن کە دەڵێن گوایە تۆ خەریکی وا بکەی لەشکرەکە نەفرەت لە سپارتیەکان بکەن. اینجا شاندەکە پیاوەکانیان بردەوە و کلێندەر بە نیازیەوەی بزانێ ئایا لەگەڵ لەشکر بڕوای یان نا، ئایا ڕابەرایەتی لەگەڵ زەینەفون بگێڕێ یان نا، قوربانی کرد و ئەنجامەکەی ئەوە بوو کە لەگەڵ زەینەفون بوونە برادەر. میوانداریان بۆ یەکتری نواند و کە بینی چۆن لەشکرەکە پابەدنی فەرمان و یاسا دەبن حەزی چووە ئەوەی کە بێتە سەر لەشکریان. بەڵام ئەگەرچی 3 ڕۆژ لەسەر قوربانی پێشکەش کرد نیشانەکان بە هیچ جۆرێک باش نەبوون. ئیدی جەنڕاڵەکانی بان کرد و ئەم قسانی بۆیان کرد: نیشانە ئاسمانیەکان بەلای ئێوەدا دەرنەچوون کە من بەرەو یۆنان ڕابەرایەتیتان بکەم. بێومێد مەبن، دیارە ڕابەرایەتیم لەشکرە بۆ خۆتان نووساوە. ئەگەر بگەنە بیزانتیۆم ئەوسا پێشوازیەکی باشتان بۆ دەکەین. سەربازەکان ئەو مەڕانەیان کردە دیاری بۆ ئەوی ژوەری گرت و هەمووی بە دیاریدایەوە سەربازەکان. لەشکر دانەوێڵە و دەستکەوت و تاڵانیان دابین کرد و بە وڵاتی بیسیندا بەڕێکەوتن. بە ڕێگە سەرەکیەکەدا ڕۆیشتن کەچی زانیان ناتوانن بە بار و بارگەوە دەرباز بن. ڕێڕەوەکەیان گۆڕی و گەڕانەوە. 2 ڕۆژمانەوە. ئەم جارە بە ڕۆیشتن و گەڕانەوە 6 ڕۆژ ڕێیان پێوە تا شاری خریسیۆپۆلس. لەوێدا 7 ڕۆژمانەوە تاوەکو تاڵانیەکانیان فرۆشت. بیزانتیۆم، تراکیا، ئاسیای بچوو. ئالۆزی لە بیزانتیۆم. فرەنە بە زووس لەوە ترسا لەشکرەکە بێن بۆ ناوچەکەی ئەو. بۆیە نامەی نارد بۆ ئەدمیڕاڵ ئەناکیسپیۆس لە بیزانتیۆم و تخیای کرد لەشکرەکە لە بەری ئاسیا دوور بخرێتەوە. بەڵێنیشیدا کەموو پێداویستیەکانی ئەم پرۆژەیە دابین بکە. ئەناکیسپیۆس جانڕاڵەکانی کۆ کردەوە و بەڵێنیدا ئەگەر لە دەربەندەکە بپەڕنەوە سەربازەکان دەرفەتی پارە پەیداکردنیانە بێ. جانڕاڵەکانی ژووتیان مەسەلەکە باز دەکەین و خەبەرتان دەدەینەوە. بەڵام زەینەفون پێ ڕاگەیاندن کە نیازی هەیە واز لە لەشکر بێنێ و دەیەوێت بە دەریادا بگەڕێتەوە بۆ ماڵێ. ئەناکیسپیۆسی هاندا کە لەگەڵیاندا بپەڕێتەوە. اینجا دواتر لەشکرەکە بەجێ بەهێڵەیە. لە ئەمان کاتدا سیۆتی ستراکیەکە میدۆسادیسی بۆ زەینەفون نارد داوای کرد بێتە لای تا پێکەوە هەوڵ بدەن لەشکرەکە لە دەربەندەکە بپەڕێنەوە. وتیە گەر یارمەتی بدا پەشیمان نابێتەوە. وەڵامی زەینەفون ئەمە بوو: لەشکرەکە هەر دەپەڕێتەوە و پێویست ناکە پارە بداتە من،
چونکە بەجێیان دەهێڵم با پەیوەندی بەوانەوە بکە کە لەگەڵ لەشکرەکە دەمێنن کە لێیانما دەبینێ. پاش ئەمە تێگڕای لەشکرەکە پەڕینەوە بۆ بینزەنتیۆم کەچی ئەناکیسپیۆس هیچ پارەی نەدا و بەیانێکی دەرکرد کە دەبێت لەشکر بە چەک و پارە و شمەکەوە لە شار دەرچن. سەربازەکان بەم بەیانە قەڵز بوون چونکە پارەیان بای گەشتێکی ئاوەها پێنەبوو. ئیتر بە تووڕەیەوە شتومەکانیان بار کرد. زەینەفون برادایەتی لەگەڵ کلێندەر پەیدا کردبوو لەبەر ئەوە دەیویست یەکسەر بڕوە چوو ماڵ ئاوایی لێ بکە، بەڵام کلێندەر وتی مەڕۆ چونکە تا ئێستا زۆر کەس دەڵێن لەشکر بەهۆی تۆ لێرە ناڕوە. زەینەفون وەڵامی دایەوە خەتای من نییە، خەتای سەربازەکانە کە ئاوا دەستکورد ماون. کلێندەر وتی هەرچی هەبێ ئامۆژگاریت دەکەم کە ئاوها نەڕۆی. لە شار دەچۆ و بڵێ بۆ لای لەشکر دەرچی، اینجا لە دەرەوەی شار بەجێیان بهێڵا. زەینەفون وتی زۆر باشە، دەچینە لای ئەناکیسپیۆس ئیشەکە ڕێک دەخەین. چوون بۆ لای ئەناکیسپیۆس و قسەکەیان بۆ گێڕایەوە. ئەو وتی کە دەبێت زەینەفون بەم جۆرە بکە و دەبێت لەشکر باریان بارکەن و لە شار دەرچن. ئاماژەی کرد کە ئەو کەسەی لە پارادەکە ئامادە نەبێ خۆی بەرپرس دەبێ. اینجا جەنەڕاڵەکان لە دەروازەکە دەرچوون و سەربازەکان بە دوایانەوە. تەنان دیکان نەبێ هێشتا لە نێو شارما بوون. ئیتۆنیکۆس وەستا بوو تا دەروازەکە لە دوایانەوە قەپات بکا و دارەکان قایم بکە. لەم کاتەدا ئەناکیسپیۆس جەنەڕاڵەکانی بانگ کرد و ئەم قسانەی کرد: دەتوانن پێداویستیەکانتان لە گوندی تراکی پەیدا بکەن، گەنم و جۆ و خۆراکی دیکە لەوێ دەست دەکەون کە دابینتان کرد. ئەوجا بەرە و خەرسۆنیس بڕۆن و سینکیۆس لەوێ پارەتانەدا تێ. هەندێک سەربازەکان قسەیان بیست، یان دەبینی یەکێ لە کاپتنەکان باسی کرد. هەرچۆنێ بێ جەنەڕاڵەکان لە نێو خۆیاندا باسییان دەکرد ئایا سیۆتیس دۆستەیە دوژمن، وایە دەبێ بە سەرچیای پیرۆزدا ئاوا بن یاخود دەبێ پێچێک بەناو تراکیادا بدەن. لە میانەی ئەم قسانەدا سەربازەکان تاویاندا بۆ چەک و بەرەو دەروازەکە خاریاندا. کە پیاوەکانی ئەتۆنۆکیس دیتیان وا هەوپلێتەکان دەگەڕێنەوە، دەروازەکەیان قەپات کرد و تەختەدارەکانیان پێوە قایم کرد. سەربازەکان دەروازەکەیان دەکوتا و دەیانوت کە بێئەندازە خەزیان لێکراوە و بۆ وڵاتی دوژمن دەرکراون. هەڕاشەیان کرد ئەگەر دەروازەکە نەکەنەوە دەیشکێنن. هەندێکیان بۆ لای دەریا چوون و هەندێکیان لەگەڵ ڕۆخی ئاوەکە لە شوورەکان پەڕینەوە و ئەوانەی کە هێشتا لە نێو دەروازەکەما بوون کامەیان بینی دەروازەکەیان کردەوە و سەربازەکان بەغار هاتنەوە ژوورەوە. کە زەینەفون ئەمەیدی ترسا سەربازەکان دەست بە تاڵانی بکەن و زیانێکی گەورە بنێنەوە و ئیشی خۆی و ئەوانی شتێک بچێ. هەستا لەگەڵ سەربازەکانی خۆی لە دەروازەکە ڕای کرد. خەڵکی بینیان وا سەربازەکان بەرەو شار دێنەوە، بازاڕیان شۆڵ کرد و هەندێکیان خۆیان لە ماڵان شاردەوە و هەندێکیش بەلای دەریادا هەڵاتن. اینجا ئەوانی نێو ماڵەکان لەوێ دەردەپەڕن بۆ کۆڵانەکان و هەندێکیان سواری بەلەم و کەشتی بوون بۆ نێو دەریا. ئومێدیان لە خۆیان نەما بوو، وەکو بڵی دوژمنێک شاری داگیر کردووە. ئەتۆنیکۆ سەڵاتە نێو قەڵاتەکە و ئەناکیسپیۆس بە بەلەمێکی ڕاوماسی سوڕایەوە بۆ لای قەڵاکە. اینجا یەکسەر ناردی بە دوای هێزی خاڵکۆدۆنیدا و وەک بڵی باوەڕی نەدەکرد لەو قەڵایەدا خۆی بەرامبەر یۆنانیەکان ڕابگرێ. کە سەربازەکان زەینەفونیان بینی یەکسەر بۆی هاتن و وتیان ئێستا ڕۆژی خۆتە کە بیتە پیاوێکی مەزن، ئێستا شارێکت هەیە و کەشتیت هەیە، ئێمە هەیە وەکو لەشکر، ئێستا توانی ئەو چاکەیەمان لەگەڵدا بکەی بتکەینە پیاوێکی مەزن. زەینەفون وتی قسەکانتان ڕاستە، ئەگەر ئەمەیە مەبەستان وەرن ڕیز بن. ئەم قسەی کرد بە مەبەستی ئەوەی کە ساردیان بکاتەوە. بەتەنیاش ئەمەی نەکرد، بەڵکو بەوانی دیکەشی وت کە خەبەڕەوانە بکەن. اینجا دەستیان پێکرد بە تاقم ڕیز بن. هەر زوو هاوپلێتەکان خۆیان کردە 8 ڕیز. چەکدارە سووکەکان بە دەوریاندا 2 باڵیان پێکێنا. ئەم شوێنە کە پێی وترا مەیدانی تراکیەکان کەڵکی ئەوەی هەبوو پارادێکی سەربازی تێدا بکرێ چونکە خانووی لێ نەبوو، زەویەکەش تەخت کرابوو. کە پیاوەکان چەکیان شۆڕ کردەوە هەندێک سار بوونەوە. زەینەفونم قسانی کرد: سەربازینە، سەیرم پێنایە کاوەها تووڕەن و هەز دەکەن فێڵ و نەفرەتتان لێکراوە، بەڵام مەگەر ڕێگا بە هەستەکانمان بدەین وا بکەین و ئەم سپارتیانە نرخی فیاڵەکانیان ببژێرن و
شارەکەش داگیر بکەین کەوا بێتاوانن، کەواتە دەبێ بیرێک لایەندەش بکەینەوە. ئێمە دەکەوینە جەنگێکی جاڕدرا و دژ بە سپارتا و هاوپەیمانەکانی. جا بەگوێرەی کە بینیومانە هێشتا لە بیرمان ماوە، دەزانین چ جۆرە جەنگی دەبێ. ئێمە ئەسینی کە لە کاتی خۆیدا دژی سپارتا و هاوپەیمانەکانیان جەنگاین لە دەریا و بەندەرەکاندا 300 کەشتیمان هەبوو. لە ئەکرۆپۆلیس وشکە پارەیەکی بێئەندازەی زۆرمان هەبوو. سەرباری داهاتێکی ساڵانە لە باجی ناوخۆ و باجی دەرەکی کە بەلانیکەمەوە دەگەیشتە 1000 تاڵەن. ئاغای هەموو دەروازە و بەندەرەکان بووین. چەندەها شار لە ئاسیا و ئەوروپا لە بەردەستمان بوو. واش هەرتووشی ئەم چارە نووسە بووین کە خۆتان نەیزانن. ئێستا سپارتا نەکەرەوە پەیمانەکانی خۆی هەیە، بەڵکو ئەسینا و هاوپەیمانەکانیشی لەگەڵیان کەوتون. جا چه ئومێدێکمان هەیە؟ ئێستا کەواتی سافەرنیس و هەموو خەڵکە ناوچەیەکانی سەردەریا بوونەتە دوژمن و لە هەموو کەسیش دوژمنتر شای فارسە کە ئێمە بەگژیدا چوین و ویسمان بیکوشین. کام هەموو شتە لە ئارادا بێ، کەس هەیە هێندە شێت بێ کەوا بزانێ ئێمە دەرفەتمان هەیە سەر بکەوین؟ تو ئاسمان با هەڵنەچین و با لە جەنگی دژ بە شار و خزم و کەسی خۆماندا نەمرین. لەباری ئاوەهادا ئەوان مافێکی تەواویان دەبێت کە دژایەتیمان بکەن، چونکە ئێمە بەو هەموو شارە بێگانەنەدا هاتوین، هەوڵمان نەداوە یەکیان کۆنتڕۆڵ بکەین، کەچی وا لە یەکەمین شاری یۆنانی ساڕێمان خەریکە تاڵانکاری بکەین. دەبا بمرین و 10,000 فاتۆم بەژێر زەویدا بچمە خوارێ پێشەوەی شتێکی ئاوەها بەدەستی ئێوە بقەومێ. بەڕای من لەبەر ئەوەی کە ئێوە یۆنانین دەبێ بتوانن مافی خۆتان لە ڕێگەی پابەندبوونەوە ببەستن. دەبێ نامەیەک بۆ ئەناکیسپیۆس بنێرین، بڵین کە ئێمە بەبێ نیازی دەستوەشاندن چوینە نێو شارەکە و دەمانەوێ یارمەتیمان بدەیت. ئەگەر هیچیشمان پێ نەبڕێ، ئەوسا بە فەرمانی تۆ شارەکە بەجێ دەهێڵین، نەک بە فێڵ لێکراوی. پێشنیازەکە پەسەند کرا و نامەیەک بەدەست هیۆرۆنیمیسی ئەلیس لەگەڵ یۆرۆلخیسی ئەرکادی و فەیلەسیۆسی ئاخەیی نێردرا. سربازەکان هێشتا دانیشتە بوون. پیاوێکی تیبی بە ناوی کۆراداتیس هاتە لایەن. ئەم پیاوە ئاوارەش نەبوو، بەڵام بۆیش دەگەڕا کە شارێک یان خەڵکێک پێویستیان بە جەنەڕاڵێکە بێ. لێرە داهاتە پێش و وتی ئامادەیە لەشکەرەکە بباتە ناوچەیەک بە ناوی دەلتا، لەوێ تاڵانێکی زۆریان دەزەکەوێ و خواردن و خواردنەوە بەدڵی خۆیانە بێ. لە میانەی ئەم قسانشدا وەڵامیانە کیسپیۆساتەوە وتبووی ئەگەر بە قسەم بکەن پەشیمان نابنەوە. وا راپۆرتێکیش دەنێرێ بۆ حکومەتەکەی خۆی دەربارەی ئەم حاڵە و دەیەوێ بە گوێرەی توانە خزمەتیان بکە. پاژەمە سەربازەکان کیۆراتیدەس دەکەن بە جەنڕاڵ و لە شار دەرەچەن. کیۆراتیدەس ئاوەهای ڕێخست کە سبەینێ شەراب بە ژەڵی قوربانی و بە فاڵگرەوە بێتە لای لەشکر. هەرکە لەشکر دەرچوون، ئەناکیسپیۆس بەیانی دەرکرد کە هەر سەربازێک لە نێو شار بگیرێ دەکرێتە یەخسیر و دەفرۆشرێ. ڕۆژی دووەم کیۆراتیدەس لەگەڵ فاڵگرێک و هەندێک ئاژەڵی قوربانی هاتەوە. تاقمەکەی بریتی بوون لە 20 پیا و چێشتی گوێیان پێبوو. 20 پیا و شەرابیان هەڵگرتە بوو. 3 پیاویش زەیتونیان هێنا بوو. یەکێکیان بارێکی یەجگار گەوری هەڵگرتە بوو کە سیر بوو. یەکێکی تر هەمان بار پیوازی هێنا بوو. کیۆراتیدەس چێشتێکی بەم شتانە لێنا و بەشیە و ئینجا ڕێوڕەسمی قوربانی گێڕدرا. زەینەفون داوای لە کلێندەر کە ڕێگەی بدا کە بچێتە نێو شار لەوێ بمێنێت تاوەکو کەشتی بۆ پەیدا بکە و لە بینزەنتیۆن بڕوە. تا کلێندەر هات وتی ئەوەتام پاژڕەنج و سەرێشەیەکی زۆر، بەڵام ئەناکیسپیۆس بەباشی نازانێ کە تۆ لێرەبی لە کاتێکدا سەربازەکان لە دەرەوەی شار بن. ئێستا بینزەنتیەکانیش بوونەتە چەند تاقمێکی دژ بە یەکتر، بەڵام هەرچۆنێک بێ ئەگەر ئامادەیت دەتوانی بێی تاوەکو لەگەڵیان بڕۆی. لەم میانەیەدا کیۆراتیدەس نیشانی باشی لە قوربانیەکان وەرنەگرت و خۆراکیشی نەدەبەشیەوە. ڕۆژی دواتر گای قوربانیەکەی بەرگاستنەوە خستە سەر شوێنی سەربڕین، کەچی کلینۆر تیماسیۆن داردان هاتن و پێیان وت کە قوربانیەکە ڕابگرێ، چونکە بڕیاریان داوە ئەگەر خۆراک بۆ لەشکردا بین نەکا نایەڵن ڕابەرایەتیان بکە.
ئەوجا فەرمانی دا خواردن ببەشنەوە، بەڵام ئەوەی کە هەیبوو لە بەشی ڕۆژانەی سەربازی یاسایی زۆر کەمتر بوو. ئیتر وازی هێنا و بە خۆی و بە ئاژەڵ و پیاوەکانیەوە ڕۆیشت. ئەڵقەی 25 زەینەفۆن گفتوگۆ لەگەڵ سیتیۆس دەکا. نیۆنی یاسین و فرینسکیۆس یاخەی و تیماسیۆنی داردانی و فلاسیۆس لەسەر لەشکرەکەمانەوە. پێشڕەویان کرد بۆ لادەیەکی تراکی لە دەوروبەری بنزەنتیۆم، لەوێ ئۆردوگایاندانە. کلینیۆر و فرینسکیۆس دەیانویست بۆ لای سیتیۆس بچن. سیتیۆس هەردووکانی بە دیاری ڕاکێشا بوو، یەکێکیان ژنێک و یەکیان ئەسپێکی پێشکەش کرده بوو. نیۆن دەیویست بچێت بۆ ناوچەی خەرەسۆنیس، بیری دەکردەوە گەر لەژێر دەسەڵاتی سپارتا بن ڕەنگە وسا بکرێتە سەر لەشکەر. نیۆن باوەڕی وا بوو کە دەبێت دیسان لە دەربەندەکان بپەڕنەوە بۆ ئاسیا. ئومێدی دەکرد شارەکەی خۆی بەهانایەوە بێ. سەربازەکان پشتی ئەم پلانەیان دەکرد، بەڵام لامان کەدا دەستیان پێکرد لە خۆڕاچەکەکانیان بفرۆشن و هەندێکیان بەنێو شارەکاندا بڵاو بوونەوە. ئەناکیسپیۆس هەواڵی هەڵوەشانەوەی لەشکرەکەی بەدڵ بوو، وای دەزانی فرەنە بازوس بەمە ڕازی دەکا. ئەرستیا خۆس هاتبوو جێی کلێندەر لە بینزەنتیۆم بگرێتەوە. ئیترەنە کیسپیۆس لە بینزەنتۆم بەڕێکەوت و لە کیسکیۆس یەکتریان گرتەوە. قسە ژوا بوو کەوا پۆلۆس هاتبوو جێگەی ئەدمیراڵ ئەناکیسپیۆس بگرێتەوە و گەیشتە بووە هیلەسپیۆند. ئەناکیسپیۆس بە ئەریستیا خۆسی وت سەربازەکانی کۆڕش کە لە بینزەنتیۆم بەجێماون بۆ خۆی بەیەخسیر بفرۆشێ. کلێندەر کەسی نەفرۆشتە بوو، باڵکو بەزەی پێیانداتبوو و بە خەڵکەکەی وتبوو لە خانوویەکی تایبەتدا دایان بکەن، کەچی ئەرستیاخیۆس دەگاتە بینزەنتیە و یەکسەر 400 کەس لەو سەربازانە بەیەخسیر دەفرۆشێ. ئەناکیسپیۆس تا پاریۆن بە درێژایی لێوارەکە ڕۆیشت. لەوێوە نامەیەکی بۆ فەرەنە بازوز نارد، کەچی فەرەنە بازوز کە زانی ئەناکیسپیۆس بە ئەدمیراڵ لەماوە گوێی نەدایە و دەستی پێکەرەمان گفتوگۆی پێشوو لەگەڵ ئەدمیراڵە تازەکە دەربارەی لەشکرەکەی کۆرش بکە. پاش ئەمە ئەناکیسپیۆس یەکسەر بەدوای زەینەفۆنی دانارد کە خێرا خۆی بگەێنێتە لەشکرەکە و کۆیان بکاتەوە. پێیوت بە زووترین کات بچن بۆ پەرەنتیۆس و بپەڕنەوە بەری ئاسیا. بە پیاوێکدا کەشتێکی سێڕێزی بۆ نارد لەگەڵ نامەیەکی پێشکەشکاری کە بە خەڵکی پەرەنتیۆس بڵێ خزمەتی لەشکرەکە بکەن. زەینەفۆن گەڕایەوە لای لەشکر و پێشوازیکی گەرمی لێکرا و بەم هەواڵە گەشانەوە. لە ئەمان کاتدا سیتیۆس بەمەی زانی میدۆسا دیسی بۆ نارد بە بەڵێنی گەورە لی پاڕایەوە کە بێتە لای، کەچی زەینەفۆن وەڵامی دایەوە کەیشەکەی ئەو ڕێی تێناچێ. ئیتر سیتیۆس وازی هێنا. کە یۆنانیەکان گەیشتنە پەرەنتیۆس، نیۆن و 800 کەس خۆیان لە ئوردوگایەکی دیکەدا جیا کردەوە و بەشی گەورە لە نێوان دیوارەکانی پەرەنتیۆس مایەوە. زەینەفۆن خۆی بۆ پەیداکردنی کەشتیەوە خەریک کرد. لە ئەمانکاتیشدا ئەرستیاخۆس حکومڕانانیوەکەی بینزەنتیۆم بە 2 کەشتیەوە گەیشتە ئەوێ. ئێستا لەیانی فەرەنە بازوسی گرتبوو. ڕێگەی بە ڕێبەرەکان نەدا لەشکرەکە بپەڕێنەوە و چووە لای لەشکر و وتی نەپەڕنەوە. زەینەفۆن پێیوت ئەمە بە فەرمانی ئەناکیسپیۆس دەکرێت، بەڵام ئەرستیاخۆس وتی ئەناکیسپیۆس ئێستا بە ئەدمیراڵ نەماوە، ئێستا من حکومڕانم و هەر کەس سواری کەشتی بێ کەشتێکەی نقومەکەم. اینجا گەڕایەوە بۆ شار. ڕۆژی دواتر بە دوای جەنڕاڵ و کاپتنەکانی دانارد، بەڵام پێشەوەی بگەنە دەروازەکە یەکێک بە زەینەفۆنی ڕاگەیاند ئەگەر بچێتە ژوورەوە یەکسەر دەکوژرێ و یانەوەتا دەست بەسەرەکرێ و ئەدرێتە دەست فەرەنە بازوس. کە زەینەفۆنم قسەی بیست خۆی دوا خستوەوانی دیکەی نەردە ژوورێ بە بیانوەوەی کە قوربانی دەکا تا بزانێ ئایا بچێتە لای سیتیۆس. ئەمەی کرد چونکە بینی ڕێگەی پەڕینەوە نییە، هەروەها نایەوێ بچێتە خەرسەنیۆز و لەوێ گیر بخوا. کاپتنەکان هاتنەوە وتیان ئەرستیاخۆس داوای کردووە ئێستا بچنەوە و سبەی نەبێنە لای. ئەم قسەیە گومانی خیانەتەکەی سەلماند. نیشانە ئاسمانیەکانیش باش دەرنەچوون. ئیتر زەینەفۆن و کاپتنەکان
ئەو پیاوانەی کە جێ باوەڕ بوون ئەوانی برد تەنها نیۆن نەبێ کە وردوگاکەی لە دووری 6 میلدا نەبوو کە لەوێەوە نزیک بوو. بینیان کۆمەڵێک گاگەر هەڵکراون بەبێەوەی کەسی لێبێ کە نزیک کەوتنەوە پاسەوانەکانی سیتیۆس دەنگیاندان. تێگەیشتن کە ئەمە فێڵێکی سیتیۆس بووە. ئاگری هەڵکردووە دوور لە وەرتوگای خۆی تا گەردوژمن بێ ئەوستا دەچێتە لای ئاگرەکان و ئاشکرا دەبێ. تەرجومانەکەی بۆ لای سیتیۆزنار پێی بڵێکەوە زەینەفون هاتووە. دراکیەکان پرسیان ئایا ئەمە زەینەفونی ئەسینیە؟ تەرجومانەکە وەڵامی دایەوە کە خۆیەتی. پاسەوانەکان خۆیان هەڵدایە سەر پشتی وڵاخەکانیان و بە ڕاکردن ڕۆیشتن. پاش ماوەیەک 200 چەکداری سووک پەیدا بوون و بردیانن بۆ لای سیتیۆس. سیتیۆس بە کۆمەڵی پاسەوانەوە لە قەڵایەکدا بوو. وڵاخێکی زینکراوی لە نێو قەڵاکە ڕاگرتە بوو چونکە لە ترسا فێر بوو بە ڕۆژ وڵاخەکانی دەحەساندە و بە شەوزینی دەکردن چونکە دەڵێن تیریس بە پیلە گەورەی لە جەنگی دژ بە تینیەکان شکستی گەورەی خواردەبوو. تینی لە شەڕی شەودا ترسناکترین هۆزی ناوچەکە بوون. کە لە قەڵاکە نزیک بوونەوە سیتیۆس وتی با زەینەفون دوو کەس بە ئارەزووی خۆی هەڵبژێرێ و تەنها ئەوانە بێنە ژوورەوە. ئەوان چوونە ژوورەوە و بە گوێرەی نەریتی تراکی سڵاویان کرد کە شەرابیان بە قۆچی گا خواردەوە. میدۆسادیس دەسەڕاستی سیتیۆس بوو لە هەموو شوێنێک بە نوێنەر دەزانرا. ئەنجا زەینەفون قسەی کرد: سیتیۆس، تۆ یەکەم جارم میدۆسادیست ناردە لای من لە خەڵکی ئادۆنیا داوەت کرد لەشکرەکە بێنم و وتبووت کە ئامادەی چاکەیەم شتە بدەیتەوە. یان دەبینی میدۆسادیست دەڵێوان نەبووە. میدۆسادیست قسەکەی تەئکید کرد و زەینەفون بەردەوام بوو. دواتر لە پاریۆن میدۆسادیست دیسان و هاتە لام و تیەگەر لەشکر بێنم ئەوسا بە چەشنی برا و برادەرێک وەری دەگرین. هەروەها شارۆچکەکانی سەر لێوارەکە کەی خۆتن بە دیاری پێشکەشمانەکەیت. دیسان ڕووی لە میدۆسادیست کرد کە بزانێ قسەکەی ڕاستە. میدۆسادیست وتی ڕاستە. زەینەفون وتی کەواتە ئێستا بە سیتیۆس بڵێ کە ئەو کاتە چ وەڵامێکم دایتەوە. میدۆسادیست وتی تۆ وتت لەشکرەکە دەچێتە بیزەنتیۆم، ئیتر پێویست ناکە پارە بدا بە کەس. هەروە وتت کە تۆ لەشکرەکە بەجێ دەهێڵیت و ئەمانی باست کردن هەموو ڕاست بوون. زەینەفون پرسی ئەی کاتێک هاتی بۆ سەلیم باریا لەوێ چیم وت؟ وتی تۆ وتت ئەمە ناکرێت چونکە لەشکرەکە دەچێ بۆ پەرەنتیۆس ئینجا بۆ ئاسیا. زەینەفون وتی دەئێستا ئەوەتا مۆوەتا فرینکیۆس کە یەکێکە لە جەنڕاڵەکان و ئەوەتا پۆلۆکراتیس کە کاپتنە لە دەرویشدا پیاوە باوەڕ پێکراوەکانمان هێناوە تەنها نیۆنی سپارتی نەبێ. جاگەرەتەوێ گفتوگۆمان لەگەڵدا بکەی ئەوانیش بام بکەین. پۆلۆکراتیس بەڕۆ پێیان بڵێ با بەوێ چەک بێنە ژوورە و تۆ شمشێرەکەت مەهێنە. کە ئەمەی بیست سیتیۆس وتی کە ئەو گومانی لە هیچ ئەسینیەک نەکردو و باوەڕی وابووە کە خزمەتی لەگەڵیان هەیە و بە برادری ڕاستەقینەیان نەزانێ. پاژەوەی پیاوەکان هاتن زەینەفون لێی پرسی لەشکرەکەت بۆ چییە؟ سیتیۆس دەموتارەیدا میساداتیس باوکم بۆ حکمی لەسەر تینی و ئەم ناوچەیە کردووە. لە حکمدا بەتوانە بووە. لە وڵاتی خۆی دەرکرا و نەخۆش کەوت و مرد. من بە تیوی لە سەرای میکدۆس پاشای ئێستا پەروەردەکرام. بەڵام هەرکە گەورە بووم هیچی تر پێم نەکرا نانخۆری خوانەکەی پیاوێکی دیکە بووم. لێی پاڕامەوە چەک و پیاوم بداتێ تاوەکو زەبر لەوانە بوەشێنم کە دەریان کردوین و تاوەکو لایندەدا سەربەخۆ بژیم. نەک ئاوەها بەرگرانی لەسەردا بکەم. بەم پێ تا پێی کرا وڵاخ و پیاوی دامێ سبەینێم پیاوانە دەبینن. ئیتر ئێستاوە لەگەڵ ئەوانە ژیم و مڵکی خۆم بە فیڕۆ دەم. جاگەر ئێوەش لەگەڵ من بکەون ئەوسا بە هیوای ئاسمان ئەتوانم بە ئاسانی دەسەڵاتی خۆم وەربگرمەوە و ئێوەم بۆ مەبەستەیە. زەینەفون وتی ئەگەر لەگەڵ تۆ ڕێککەوتین چ شتێک گەدەیتە لەشکر و چیە دەیدا جەنەڕاڵ و کاتنەکان پێمان بڵێ تاوەکۆم پیاوانە بە لەشکرەکەی ڕابگەیەنن. سیتیۆس بەڵێنیدا کە مانگانە یەک ستارتەری زیسکیۆس بداتە هەر یەکێک لە سەربازەکان و 2 ئەوەندەش بۆ کاپتنەکان و 4 ئەوەندەش بۆ جەنەڕاڵەکان. هەروەها زەوی چەندیان دەوێ وەریگرن. ئەمە سەرباری بەراز و گا.
اینجا شارۆچکەیەکی قەڵاتەکە لەسەر دەریا. زەینەفون پرسی ئەگەر تێیدا سەرکەوتوو نەبووین و کەوتینە ژێر مەترسی سپارتیەکان، ئایا ئەوسا ئامادەیت ئاوارەکان بە پەناهەندە وەربگری؟ وتی بەڵێ دەیکەم و ئەتانکەمە برای خۆم و بەشێکیش لە دەستکەوتەکانم پێشکەشەکەم بۆ تۆش زەینەفون، کچەکەی خۆمەدەم و ئەگەر تۆ کشت هەیە بە گوێرەی نەریتی تەلاکی لە تۆ یەکڕم، هەروەها بیناسیس پێشکەش بە تۆ کەم وەک جێک کە تێدا بژیت. ئەمە باشترین شارۆچکەیە لە مڵکی مندا لەسەر دەریا. یۆنانیەکان لەگەڵ سیۆتیس پێشڕەوی دەکەن. کێوەنانیەکان ئەمانەیان 20 تەوقەیان لەگەڵ تراکیەکان کرد وەک نیشانی برادەرایەتی. اینجا گەڕانەوە، پێش ڕۆژهەڵات گەیشتنەوە و قسەکەیان بڵاو کردەوە. بەیانی دیسان ئەرستیاخۆس بە دوای جانڕەڵەکانی نارد، بەڵام گوێیان نەدایە و بەڕیاریاندا کۆبوونەوە بەلەشکر بکەن. هەموو تاقمەکان ئامادە بوون تەنها تاقمی نیۆن نەبێ کە لە وەردوگایەکی جیادا ژیان. زەینەفون هەستایەوە و قسانەی کرد. ئەرستیاخۆس کەشتیەکانی ڕێگەی پەڕینەوەیان لە ئێمە گرتووە، بۆیەشە لە خۆی ڕانابینێ بپەڕینەوە. ئەمە هەمان کەسیشە کەوا ئێستا پێمان دەڵێ ڕێگەی خۆمان بە تۆبزی بەسەر چیای پیرۆزدا بگرین بەرەو خەرەسیۆس. دەڵێ ئەگەر وا بکەین ئەوساییکی تر بە یەخسیر ناممان فرۆشێت و هیچی تر فێڵمان لێ ناکات، هەروەکو چۆن لە بینزانتون کردی. لە باتی ئەمە و ساموچە وەرەگرین و لێ ناگەڕێ ئەوەها بێخۆرەک بمێنین. ئەمە قسەی ئەرستیاخۆسە. لەلایەکی دیکەوە سیۆتیس دەڵێ ئەگەر لەگەڵ من بن قازانج دەکەن. ئێستاش دەبێ بزانین ئایا لێرە دەمینین تا بیر دەکەینەوە یاخود بۆ کۆکردنەوەی خۆراک دەرەچین. بۆ چوونی خۆم ئەمەیە کەوا چونکە لێ ناگەڕێن بەبێ پارەشتمان دەست بکەوێ و پارەشمان نییە، کەواتە دەبێ بچینە لایەک کە خەڵکێکی بێتوانای تێدا بێ بتوانی شتیان لێ بسەرین. اینجا توانین گوێ لە ئەفسەرەکان بگرین و ئەو ڕێ هەڵبژێرین کە باشترینە. ئەوانەی بەمە ڕازین بە دەستبەرز بکەنەوە. هەموو دەستیان بەرز کردەوە و زەینەفون لەسەر قسەکردن بەردەوام بوو. شتەکانتان کۆکەنەوە کە فەرمانی ڕۆیشتن درا بە دوای ئەفسەرەکانی خۆتان بکەون. زەینەفون پێشکەوتو ئەوان بە دوایدا. نیۆن و هەندێک کەس کە ئەرستیاخۆس ناردبوونی ویستیان پەشیمانیان بکەنەوە، بەڵام کەس گوێی نەدانێ. پاش سێمی ڕێپێوان سیۆتیس هاتەلایەن کە زەینەفون بینی، بانی کرد کە بێتە نێویان و تاوەکو قسە بەلای چاکەی گەشتەکەدا بکە. لە کاتێکداوە هەموو خەڵکە گوێیان لێبێ کە هات، زەینەفونە قسانەی کرد. ئێستا بەرەو جێگەیە گەڕۆین کە خۆراکی لێ دەست بکەوێ. ئەو ساتوانی قسەی خۆت بکەی تا بزانی پێشنیازی تۆ باشترە یان پێشنیازی سپارتیەکان. ئێمە ئەمەش ڕەچاوەکەین کەوا تۆ یارمەتیمانەدەیت کە خۆراک پەیدا بکەین. سیۆتیس وتی زۆر باشە، هەندێک بوون شارەزام کە جۆرەها خۆراکی لێ دەزەکەوێ، هەندەش نزیکە دەتوانین بە ماوەی 1 میل بیانگەینێ. زەینەفون وتی کەواتە پێشمان بکەوە. پاژنیوەڕۆ گەیشتنە گوندەکان و سەربازەکان کۆبوونەوە و سیۆتیس قسەی کرد. سەربازینە، دەمەوێ ئیش بۆ من بکەن. ئامادەم مانگانە 1 سیزکین بدەمە هەموو سەربازێک وێ ڕایموچەی جانڕاڵ و کاپنەکان، ئەوانەی کە شایستەن پاداش دەکرێن. خواردن و خواردنەوەتان وەکو ئێستا لە ملادێت دەستەکەوێ، بەڵام دەستکەوت و تاڵانەکان بۆ من دەبن تاوەکو خەزنیان بکەم و بتوانم موچە دابین بکەم. ئەگەر دوژمنتان شکاند و هەڵاتن، ئەوسا توانن ڕاویان بنێن و ئەگەر خۆیان ڕاگرت، ئەوسا بە یارمەتی ئێوە بەسەریاندا زاڵ ببم. زەینەفون وتی تا چمە و دایەک لە دەریا دوورمان دەکەیتەوە. وەڵامی دایەوە هەرگیز لە هەفتەیەک زیاتر نابێ ئەگەر کەمتر نەبێ. پاش ئەمە ڕێگە درا قسە بکرێ. هەندێک کەس قسەیان کرد کە هەموو بەلای ئیشەکەدا بوون و بە دەرفەتێکی زۆر باشیان زانی. ئاماژەیان کرد کە ئێستا زستانە و تەنانەت ئەگەر بشخوازن هەر ناتوانن بگەڕێنەوە و ناشتوانن لە وڵاتی دۆستاندا بمێنن چونکە پارەیان نییە.
جاگەر هەر ناچار بن لە وڵاتی دژواردا بژین کەواتە باشتر ئەوەیە سیۆتیسیان لەگەڵدا بێ نەک بە تەنها بن. سەرباری ئەمانەش موچە وەربگرن، ئەمە بەختەوەریەکی گەورەیە. جا بەو هۆیەوە کەس لاری پیشان نەدا، پێشنیازەکەیان خستە دەنگدان و پەسەند کرا. پاژەمە کە لەشکر ئۆردوگای دانا، سیۆتی جەنەڕاڵ و کاپنەکانی داوەت کرد. کاتێک کە خەریک بوون بشنە نێو بارەگای سیۆتیس بۆ نانی ئێوارە، پیاوێکی خەڵکی مارۆنیا ناوی هێراکلدیس بوو، لەوێ قسەی لەگەڵ خەڵکەکان کرد و سیۆتیسی هەڵدەکێشا. چووە لای هەندێک خەڵکی پاریۆن کە لەوێ وەستا بوون. ئەوان دەیانوت بە هاوپەیمانەتی لەگەڵ میدۆکیس پاشای ئیدریسا بکەن و دیاریان بۆ پاشا و ژنەکەی هێنا بوو. هێراکلدیس بەوانی وت کەوا پاشا 12 ڕۆژ لە دەریاوە دوورە. کەچی سیۆتیس کە ئێستا لەشکرەکەی لەدەستگرتووە وای لێدێ ببێتە ئاغای هەموو ناوچەی سەردەریا و تێمێ دەبێتە هاوسێتان و توانای چاکە و خراپەی لە هەموو کەس زۆرتر دەبێ. ئەگەر هۆشیار بن دیاریەکانتان بدەن بە ئەوە قازانجتان زۆرترە بێ لە چاو ئەوەی کە بیدەنە میدۆکیس کەوا لە شوێنێکی دوورە. اینجا ڕویان کردە تینەماسیۆنی داردانی و بیستبوویان کەوا شوشەوات و بەفەڕی فارسی هەیە. پێیان وت نەریتی ئێرە وایە کەوا میوان دیاریەداتە خانەخوێ. جارگەستی کوێس ببێتە پیاوێکی مەزن، ئەوسا توانای دەبێ ببرێتەوە بۆ ماڵی خۆیان. اینجا ڕووی کردە تینەماسیۆنی داردانی، بیستبووی کەوا شوشەوات و بەڕێی فارسی هەیە. پێیوت نەریتی ئێرەوایە کە میوان دیاریەداتە خانەخوێ. جاگەرسی کوێس ببێتە پیاوێکی مەزن، ئەوسا توانای دەبێ بدنێرێتەوە بۆ ماڵی خۆت، یانەوەتە کە بتکە بە پیاوێکی دەوڵەمەند. هەمان شێواز لەگەڵ هەموو میوانەکان قسەی کرد. ئەیویست شتێکی دەستکەوێ. بە زەینەفۆنیشی وت تۆ مەزنترین پیاوی یۆنانیت. ناوی شتێندەی سیۆتیس بەرزە. ڕەنگە بە شتێکی باشی بزانی کە قەڵات و مڵکت لێرە هەبێ، هەروەک چۆن هاوشاریەکانی خۆت ئامادەیەکەن، کەواتە ئیشەکە هێندە دەهێنێ کە تۆ پەڕیستایش بەرامبەر سیۆتیس بنوێنی. با مژگاریەکت بکەم چونکە من برادەری تۆم. چەندی بدەیە سیۆتیس هێندەی ترت دەداتێ. زەینەفۆن هەندێک شەرمی بەخۆ هات چونکە ئەوەی کە هەیبوو بریتی بوو لە یەک یەخسیر و هەندێک پارە بای خۆی. اینجا چوونە سەرخوانەکە. تاقمەکە بریتی بوون لە هەندێک ئاغای تراکی کە لەوێ بوون. جەنەڕاڵ و کاپنەکان اینجا هەندێک باڵیۆزی وڵاتان. بۆ نان بە شێوەی بازنایی گەورەدانی شن و تەبەڵەیەکی سێپێچکە بۆ وەریەکە لە میوانەکان دانرا. تەبەڵەکان پڕ کرابوو لە کوتە گۆژ لەگەڵ نانی گەورە و تەنەک لە پاڵ گۆشتەکە دانرا بوو. تەبەڵەکان لە نزیک میوانەکان دانران. ئەمە بەشێک بوو لە نیلیتیان. سیۆتیس دەستی بە خواردن کرد. نانی بەردەستی خۆی لەت کرد و هەر جارە پارچەیەکی بۆ ئێرە و ئەوێ هەڵدەدا و هەمان شتی بە گۆشتەکەی کرد تاوای لێ هات شتێکی کەم لە بەردەمی دامایەوە. هەر بایی ئەوەی کە تامی بکە. ئەوانی دیکە تەبەڵەیان لە پێشدا بوو لە سەیان کردەوە کەچی یەکێکی ئەرکادی ناوی ئەرستیاتیس بوو، زۆرخۆرێکی سیر بوو. گوێی نەدایە ئەم نەریتە گۆشتەکەی خۆی خستە بۆ سەر ئەژنۆی خۆی و پارچەنانەکانی وەرەگرت و هەر خەریکی خواردن بوو. لەم کاتەدا قۆچەگای پڕ لە شەرابیان گێڕا کە شەرابگێڕەکە گەیشتە لای ئەرستیاتیس. ئەرستیاتیس ئاماژەی بۆ زەینەفۆن کرد و پێیوت بیدە بە ئەوە کاتی زۆرە، دانا من جارێک کاتی شەرابم نییە. سیۆتیس گوێی لە قسەکە بوو. لە شەرابگێڕەکەی پرسی دەڵێ چی؟ کە قسەکەی گێڕایەوە بوو بە پێکەنینێکی گەورە. کە شەراب دەگێڕدرا یەکێکی تەلاکیە تەژوورێ وەسپێکی سپی هێنا بوو. قۆچەگایەکی پڕ کرد لە شەراب وتی سیتیۆس بەخۆشی تۆ دەخۆمەوە، وام دیاریشم هێناوە. لەسەر پشتیدا دەتوانی دوژمنەکانت دڕاو بنیت و لە کشانەوەشدا ترسیەوەت نابێت کە دوژمن بە دوات بکەون. یەکێکی تر کوڕێکی هێنا بوو. پاژەوەی بە خۆشی ئەو خواردەوە پێشکەشی کرد. یەکێکی تر دیارێکی بۆژنەکەی سیتیۆس هێنا بوو. تیماسیۆنیش کوپێکی زیوی پێشکەش کرد لەگەڵ یەک بەڕێی فارسی کە نرخەکەی 10 مین دەبوو. ئەسینیەک ناوی
گۆنستیۆتۆپۆس بوو هەستا وتی کەوە ئەم نەریتە کۆنا نەریتێکی جوانە دەبێ ئەوانی شتێکیان هەیە وەکو جۆرێک ڕێزلێنان پێشکەشی پاشای بکەن کە دەبێ ئەوانەی هیچیان نییە پاشا شتێکیان بداتێ بۆ وێ ڕێزی خۆی دیاری بخا. وتی منیش حەزم دەکرد شتێکم هەبوایە تا ڕێزی خۆمی پێدیاری بخەم. زەینەفون نەیەزانی چی بکە. لە سەرودی وەخان لە تەنیش سیتیۆز لەسەر کورسی دانیشتە بوو. هێراکلیدیس شەراوگەرێکی بان کرد، بەڵام کە دەستی پێکرد کەم کەم بخواتەوە. بە باوەڕ هەستایە سەر پێ و ئەم قسانەی کرد. سیتیۆس دیاری من بریتیە لە خۆم و هاوڕێکانم کە ئێمە بکەیتە برادەری جێباوەڕ، کەسیشمان لەوەدا دوودڵ نین کە برادەرەتی تۆ بکەین. ئەوە تا لێرەین بەبێ هیچ داخوازیەک، تەنها داخوازی ئێمە ئەوەیە کە دەردەسەری لە تۆ دوور بخەینەوە، پشت بە خوداوەندەکان ئەستور مڵک و میراتت دەزەکەوێ و هەندێکی تریشی دێتە دەست، ئەسپ و پیا و ژنی جوانت دەزەکەوێ، خۆیان بە ئاسانی دێنە بەردەستت. سیۆتی سەستایەوە و لەگەڵ شەرابەکەی خواردەوە و تڵپی نێو قۆچەکانی بەسەر جلەکانی خۆی داڕشت. پاژەمە هەندێک کە ساتن سەمایان بە قۆچەکان کرد وەگەوەوە بوو کە لە کاتی شەڕدا ئیشارەت بۆ یەکتری دەکەن. هەندێکی دیکە زۆرنایان هێنا کە لە کەوڵی گای خاو دروست کرا بوو. ئاوازێکیان دووبارە کردەوە لە ئاوازی ماگا دیز دەچوو. ئەوسا سیۆتی سەستایەوە و نەعرەتەی جەنگی بەرز کردەوە. هەندێک قەرەقۆزی شاتنە گاڵتە و سەمایان کرد. لە گەڕانەوەدا سیۆتی ساتە دەرێ و جەنڕاڵەکانی هەرێکە بەجیابان کرد و وتی برادران، هێشتا دوژمن بەم هاوپەیمانەتی نەزانیوە. ئەگەر دەرفەتیان نەدەین خۆساز بکەن ئەسیر و تاڵانێکی باشترمان دەبێ. جەنڕاڵەکان قسەکەیان پەسەند کرد و وتیان بە پێشیان بکەوێ. وتی ئێوە ساز بن و چاوەڕێم بکەن، لە کاتی خۆیدا دێم ئەوسا لەگەڵ ئێوە و شەکدارەکان پێشەوایەتیتانەکەم. زەینەفون وتی ئەگەر نیازت هەیە بەشەو بەڕێ بکەوین حەز دەکەم بە شێوازی یۆنانی بێ. بە ڕۆژ ئەو بەشە لەشکرەکە پێش دەخەین لە سوارە و چەکدارە سووکەکان کە شارەزای وڵاتەکەن، بەڵام بەشەو ئێمە چەکدارە قورسەکان پێش دەخەین چونکە هەمویان هێواشترە ڕۆن. بەم جۆرە لەشکر لێکدانا بڕێ و زۆر جار خەڵک لەبەر باکی زیانیان پێگەیشتووە. سیۆتی زوتی باشە شێوازەکەتان پەیڕەو دەکەم، هەروەها ڕێناز لە پیاوەپیرەکان لەگەڵ ئێوە بڵاو دەکەمەوە کە شارەزاییکی زۆر باشیان هەیە. منیش لەگەڵ سوارەکان لە دواوە دەبم، لە کاتی پێویستدا ئەتوانم بە زووترین کات بگەمە پێش. وشەی ئەسین بە ناوی نهێنی دانرا بەهۆی کۆنە پەیوەندێکی کۆنی بنەماڵەکەی سیۆتیز لەگەڵ ئەسینە هەی بوو. اینجا بڵاویان لێ کرد هەتاوەکو هەندێک بەحەسێنەوە. نیوەی شەو سیۆتیس و سوارەکان پەیدا بوون، سنگیان بە زرێدا پۆشرا بوو. چەکدارە سووکەکان ساز بوون، ئەمانەی کردە ڕێناز. اینجا چەکدارە قورسەکان پێشکەوتن، چەکدارە سووکەکان بە دوایاندا ڕۆیشتن. اینجا سوارەکان وەکو پاسەوانی دواوە ڕۆیشتن. سیۆتیس وڵاقەکەی بۆ پێشەوە تاودا و ئەمەی دەربڕی کە ڕێپێوانی یۆنانیەکان زۆر باشترە، چونکە جاران بە شەو بە ژمارەی کەمتری شەوە لێک دابڕان. ئێستاوە ڕۆژ داهاتەوە کەچی لەشکر هەر بێک پارچەی ماوەتەوە. وتیشی ئێستا لێرە بوەستن، من پیاسەیەک دەکەم و دەگەڕێمەوە. کە قسەی کرد بە ڕەوچیەکان لێی خوڕی. کە گەیشتە هێڵی بەفر بە دوا شوێن پێداگەڕا. ئینجا هاتە و وتی برادەران، هەموو شتێک بەباشی ڕۆیشتووە. ئەگەر خوداوەندەکان لەگەڵمان بن دەتوانین بەسەریاندا بدەین پێشەوەی هەستمان پێ بکەن. ئێستا من و سوارەکان پێش دەکەوین تاوەکو ئەگەر تووشی کەسێک بووین دەرفەتی نەدەین هەواڵ بدا. ئێوە بەدوای ئێمەدا و بە شوێنی وڵاخەکاندا وەرن کە لە چیاکە پەڕینەوە کۆمەڵێک گوندی تێر و تەسەل هەن. نیوەڕۆ گەیشتنە سەر چییە؟ پاش تەماشاکردنی گوندەکان هاتەوە لای هاوپەلێتەکان و وتی هێرش بە سوارەکان دەکەم. چەکدارە سووکەکان نێرم بۆ دەشتاییەکە. ئێوەشتا پێتانەکرێت زوو پێمان بگەنەوە، نەبادا بەرهەڵستیەکی قورس هەبێ. کە ئەم ڕێنمایەنە بە زەینەفون گەیشت لەسەر ئەسپەکەی دابەزی و سیۆتیز لێی پرسی بۆچی دابەزی، دەمانەوێ خێرا بگەینێ. زەینەفون وتی چونکە لەم مسۆگەرە کە منت بەتەنها پێویست نییە، ئەگەر لە پێشیان بڕۆم ئێستا دەبینی
چۆن چەکدارە قورسەکان واتە هۆپەلێتەکان خێرەترە ڕۆن. سیۆتیز ڕۆیشت و تیماسیۆن بە سوارەکانیەوە بە دوای کەوت. زەینەفونیش پیاوە هەرە گورژەکانی تەمەن 30 ساڵی کۆ کردەوە و لەگەڵیان بە خێرایی کەوتەڕێ. کلینۆر بەشەکەی دیکەی لەشکری دەکێشە کە گەیشتنە گوندەکان. سیۆتیز بە 30 سوارێکەوە بۆ لای زەینەفون و ئەسپەکەی لێی خوڕی و وتی زەینەفون چۆن وتت ئاوەها بوو؟ ئەم خەڵکانە گیراون بەڵام سوارەکان بڵاو بوونەتەوە و کۆنتڕۆڵ ناکرێن. ئەترسم دوژمن پەلاماریان بدەن. دەبێ هەندێکمان لە گوندەکە بمێنین کەوا پڕە لە خەڵک. زەینەفون وتی کەواتە خۆم و پیاوەکانم ئەو بەرزایانە ئاگرین. تۆ بە کلینۆر بڵێ با هێڵەکانی بەسەر دەشتایەکەدا درێژ بکاتەوە تاوەکو و گوندانە داپۆشێ. مانۆڕەکەیان جێبەجێ کرد. لە ئەنجامدا 1000 یەخسیر و 2000 گاو 10,000 ئاژەڵی جۆرە و جۆر دەستیان بەسەرا گیرا. ئەڵقەی 26 شەڕێک لە پاڵ سیۆتیز. ڕۆژی دواتر سیۆتیز گوندەکەی تەخت کرد و یەک خانووی بە قیتی نێژ تاوەکو گوندەکانی دیکە بزانن ئەگەر خۆ بەدەستەوە نەدەن چیان بەسەردادێ. اینجا هێرە کلدیسی لەگەڵ دەستکەوت و تاڵانیەکان نار بۆ پەرێنتیۆس بۆ ئەوەی بیان فرۆشێ و پارە بۆ لەشکر بهێنێتەوە. خۆشی لەگەڵ لەشکرەکان لە دەشتە کرمایەوە. دەشتەکە هی ئیترینەکان بوو بەڵام چۆڵیان کرد و بەرەو گردەکان ڕۆیشتن. بەفرێکی زۆر کەوتبوو. ئەوەندەش نەبابووکەوە ئەم شەراب و ئاوەی کە هێنابوویان هەموویان لە سەرما بیبەستێ. هەندێک وێنانی و لوتوگویان پەڕی. ئەو جا تێگەیشتن تراکیەکان بۆچی کەوڵی ڕێوی لە سەرۆگوێیانەکەن و بۆچی پەستەکی درێژیان هەبوو بای هەموو بەژیان و بۆچی لە سواربووندا باڵەپۆشی درێژیان لەبەرە کرد بۆ ئەوەی هەموو قاچیاندا پۆشێ لە باتی ئەو پاڵتۆ کورتانی ئەوان. سیۆتیز هەندێک گەسیری بەرڵا کرداوەکو باڵۆتۆکان بڵێ ئەگەر نەگەڕێنەوە ئەوە گوندەکانی ئەوانیش دەسووتێنێ و لە برسان برن. لە ئەنجامدا ژن و مناڵ و پیرەکان گەڕانەوە بەڵام گەنجەکان لە گوندەکەی بنارچیەکە دایانوتە. سیۆتیز داوای لە زەینەفون کرد سەربازە گەنجەکانی خۆی بێنێت و بە دوایان بکەون. شەو بەڕێ کەوتن و بەیانی گەیشتنە گوندەکان زۆربەیان هەڵاتن. ئەوانەیمانەوە سیۆتیز هەمووی بەڕم کوشت. زەینەفون پیاوێکی ئۆلۆنێتی لەگەڵ بوو پێیان دەگوت ئەپسەنتیز کە زۆر حەزی لە کوڕانە کرد. لەم ڕووداوەدا کوڕێکی جوانکیلەی بینی لە جوانترین تەمەنیدا بوو دەیان بربی کوژن. ئەپسێتیز لە زەینەفون پاڕایەوە کە شتێک بۆم کوڕە جوانە بکە. زەینەفون چووە لای سیتیۆس و داوای لێ کرد کە کوڕەکە نەکوژن. باسی ئەو پیاوەی بۆ کرد کە چ جۆرە کەسێکە کەوا لە کاتی خۆیدا تاقمێک چەکداری بۆ خۆی پێکێنا بوو بە مەردانە شەڕی پێدەکردن. مەرجی سەرەکی ئەو بوو کە لە جوان و وەرزشکار بن. جا سیۆتیز لێی پرسی ئامادەیە بۆم کوڕە خۆی بەکوژ بدات؟ ئەپسێنتیز ملی درێژ کرد و وتی لێیدەن. ئەگەر کوڕەکە ڕازیە لێیدەن. ڕەنگە دواچاکەی من تێبگا. سیتیۆس لە کوڕەکەی پرسی کە ئایا ئەسپنیز لە باتی خۆی بکوژن؟ کوڕەکە وتی ناو پاڕایەوە کە کەس نەکوژن. ئەوسا ئەسپەنتیز باوەشی لە کوڕەکەدا وتی سیتیۆس مەگەر بە شەڕ لێم بسێنی من دەستی لێ هەڵناگرم. سیتیۆس پێکەنی وازی لێهێنا. بڕیاریدا کامپێک لەوێ بکاتەوە تاوەکو هەڵاتوەکان نانیان دەست نەکەوێ. خۆی چووە خوارەوە بۆ دەشتەکە. زەینەفونیش لەگەڵ پیاوە هەڵبژاردەکانی لەوێ مایەوە کە بەرزترین گوندی ناوچەکە بوو. یۆنانیەکانی دیکە لە گوندەکەمانەوە کە پێیان دەگوت گوندی تراکێکێویەکان. پاش چەند ڕۆژێک تراکیەکان هاتنە خوارێ و دەپاڕانەوە بۆ داهێنانی ئاشتی و بۆ ئازادکردنی بارمتەکان. لە مانکاتدا زەینەفون چووە خوارێ و بە سیۆتیسی وت کە حاڵیان لە گوندەکە ناخۆشە و دوژمن لە دەوریانن. وتی شوێنی ئاوەها باشتر دەزانێ لە چاو شوێنێکی قایم بەڵام دابڕاو چونکە دوور نییە چواردەوریان لێ بگرن. سیۆتیز وتی با پشووی خۆیان بدەن. هەندێک بارمتە و تراکیەکانی پیشاندا ئەوان دەستیان پێکرد لە زەینەفون بپاڕێنەوە. زەینەفون ڕازی بوو داوای کرد خۆ بەدەستەوە بدەن
بە مەرجێکە هیچیان لێ نەکرێ. لە ڕاستیدا ئەوان بۆ هەواڵگری هاتەبوون. شەو تراکیەکان هاتنە خواری و هێرشیان کرد و هەریەک لە خاوەن ماڵە داگیرکراوەکان ببوونە ڕێنما بۆ ئەندێک چەکدار. بێگومان بەو تاریکە ڕێگە بە نەشارەزایەک نادۆزرێتەوە، چونکە خانووەکان پەرژینی بەرزیان لە دەورە هەبوو بۆ ڕاگرتنی مەڕوومانگا. کە گەیشتنە بەردەرگا ڕمیانە هەویشت و کوتەکیان هەبوو بەکاریان دەهێنا. خەڵکی دیکە ئاگریان لە خانووەکان بەردا و زەینەفون بە ناوی خۆی بانگ کرد کەیان بێتە دەرێ تا بیکوژینیاوە تا بە زیندوی بیسووتێنێ. سەربانەکان ئاگریان گرتبوو. زەینەفون و ئەوانیش بە شمشێر و خودە و قەڵغانەوە لە ژوورەوە بوون. سیلانۆس کوڕێکی 18 ساڵ بوو، خەڵکی ماکاستیا بوو. لێرەدا بوو قیژەنی و یۆنانیەکان لە هەموو خانووەکان شمشێریان ڕاکێشا و بەغار دەرچوون. تراکیەکان هەڵاتن و قەڵغانەکانیان لەسەر شان دانابوو، بە دوا خۆیان دەڕایان دەکێشا. هەندێکیان لە پەرژینەکان پەڕینەوە و لەوێدا گیریان خوارد و قەڵغانەکانیان لەسەر ئەو کەڵەکە بەردانە چەقان. هەندێکی دیکەش ڕێگەیان بزر کرد و هەر لەوێدا کوژران. یۆنانیەکان بۆ دەرەوە ڕێیان ماڵین، بەڵام هەندێکیان گەڕانەوە و لە تاریکی وەستا بوون. شتیان لە یۆنانیەکانە گرت کە لەبەر ڕووناکی ئاگرەکاندا وەستا بوون. کاپتن هیڕۆنۆمیس لەوێ بریندار بوو. هەروەها تیۆگۆریس یەکێکی لە کۆڕۆنی بوو، بریندار بوو، دەنا کەسیان نەکوژرا. سیۆتیس بە 7 سوار و بوقژەنێکی تراکیەوە فریایان کەوت کە مەیبینی و فەرمانیدا بە درێژایی ڕێگە بوق بشەنن. ئەمەش دوژمنی ترساندە بوو کە گەیشتە جێ پیرۆزبایی لێکردن و وتی وا مەستە کرد کە زۆربەتان کوژرابن. اینجا داوای لە زەینەفون کرا سیرەکانی بداتێ و ئەگەر حەز دەکا با لەگەڵی بێت چونکە نیازی هەڵمەتێکی هەیە. ئەسیرەکانی دایە کە زۆربەیان پیرەمێر بوون. لە پیاوەهەرە گرنگەکانی ناوچەکە لەگەڵ سیتیۆس بۆ هەڵمەتەکە چوون. هێزەکەی سیۆتیس 3 ئەوەندەی جاران گەورە بوو، چونکە هەندێک ئۆدرسایی لەگەڵ کەوتە بوون. کاتێکیش تینیەکان ئەو هەموو سوارە و چەکدار قورس و سوکەیان لە دەشتەکە بینی، هاتنە خوارەوە بۆ ئاشتی پاڕانەوە. باڵێنیاندا کە هەموو فەرمانەکانی سیۆتیس بەجێ بگەێنن. داوایان کرد گرێنتی و بەڵێنەکەیان قبوڵ بکە. سیۆتیس زەینەفونی بانگ کرد و پێشنیازەکەی تێگەیاند و وتی ئەگەر زەینەفون بخوازێت تۆڵەی خۆی بکاتەوە ئەوە ئەم ئاشتی ڕەتەکاتەوە. زەینەفون وتی ئەگەر ئازادی خۆیان بە یەخسیر بگۆڕنەوە ئیتر ئەمە باشترین تۆڵەکردنەوەیە. ئامۆژگاری کرد لە ئایندەدا بارمتە لە خەڵکە بەتوانەکان بەرێ، تەنها پیرەکان بهێڵێتەوە. ئاوەها ئەم بەشەی تراکیە کەوتە دەست سیۆتیس. گرفتێک لە سەرموچە. اینجا بۆ بەشەی تراکیە ڕۆیشتن لە باکووری بینزەنتیۆم کە پێوترێ دەلتا. ناوچەکە لەدەست مەسادا دیستا نەما بوو، بەڵکو لەدەست تیریز بوو، کوڕی ئۆدرۆسیس. هێراکلدیس هاتەوە و پارەی هێنابوو کە لە فرۆشتنی تاڵانەکان پەیدای کرده بوو. سیۆتیس 3 جوود ئێستر و هەندێک بەراز و گای دانا بێ لە هەموو جانڕاڵەکانی دیکە ناردی بە دوای زەینەفوندا کام دیاری قبول بکە. زەینەفون وەڵامی دایەوە لە ئایندەدا ڕەنگە دیاری وەربگرێ، بەڵام ئێستا وا باشترە کە بەش بکرێ بەسەر جانڕاڵەکانی دیکەدا. ئیترێکە لە تیماسیۆنی داردانی و کلینیۆر و فرینکیۆسی ئاخەیی جووتێستریکیان وەرگرت. بەراز و گاکانیش لە نێوان کاتنەکاندا دابەشکرا. مانگێک بەسەر چوو بوو کە سیتیۆس موچەی 20 ڕۆژیدا بوو، چونکە هێراکلیدیس وتبووی هەموو تاڵانەکان تەنها ئەوەندە پارەیان کرد. زەینەفون بەمە تووڕە بوو، بەجددی قسەی لەگەڵ هێراکلیدیس کرد و وتی بەڕای من ئێوە وەکو پێویست ئاگاتان لە سیۆتیس نەما و دەبوو ئێستا موچەیەکی تەواوتان بهێنایە، تەنانەت دەگەر پارەتان قەرز بکردایە. ئەگەر ئەمەشت پێ نەکرا دەبوو کراسی خۆت بفرۆشی. هێراکلیدیس بەم قسانە تووڕە بوو، دەشترسا کە سیۆتیس گومان بکە. ئیتر لەو ڕۆژەوە دەستی پێکرد دڵی سیۆتیس لە زەینەفون ڕەش بکە.
سەربازەکان گلەیان لە زەینەفون دەکردکەوە موچەیان بە ساغی وەرنەگرتووە. لەلایەکی دیکەوە هێرەکلدیس ڕەفتاری دۆستانەی لەگەڵ زەینەفون نەدەکرد، چونکە هەمیشە موچەی بەبیر دەهێنایەوە. تا ئێستاش سیۆتیس هەرەیوت دەگەربگەینە لای دەریای بینیاس و گانۆس قەڵاتە نوێیەکە داتە ئەو کە ئێستا باسی ناکردەوە. ئەمەش بە فیتی هێرەکلدیس بوو کە زەینەفونی بەدناو کردبوو، وتووی باش نییە قەڵایەک بدەی بە کەسێکی ئاوا کە لەشکری هەیە. زەینەفون دەستی پێکرد بیر لە چارەیە بکاتەوە دەربارەی هەڵمەتەی بۆ قوڵایی تراکیا. هێرەکلدیس جانڕاڵەکانی دەبردە لای سیتیۆس و پێی دەوت ئەوان دەتوانن بەبێ زەینەفون لەشکرەکە بگێڕن، بەڵێنیشیدانێ کە لە ماوەی چەند ڕۆژێکدا و موچەی 2 مانگ دابین بکە. تیماسیۆن و تیکاری سەربازی بەبێ زەینەفون ناکەم، تەنانەت ئەگەر موچەی 5 مانگیشم بدەنێ. کلینیۆر و فرنکیۆسیش لەگەڵم هەڵوێستە بوون. سیتیۆس داوای لە هێرەکلدیس کردبوو بە جیاوبانگیان کات و دواتر زەینەفۆنی بان کرد. زەینەفون لە نیازی هێرەکلدیس گەیشتە بوو، ئەیزانی کە دەیەوێ ئاشنایی لەگەڵ ئەوانی دیکەدا کەم بکاتەوە. هەستا هەموو ژەنڕاڵ و کاتنەکانی دیکەی لەگەڵ خۆی برد. زۆربیان بە قسەی سیتیۆس ڕازی بوون و دوای کەوتن بۆ سالماداسیۆس. بەنێو وڵاتێکدا ڕۆیشتن کە پێوترا ملینۆفاگی، دێوارێکی زۆر درێژ بوو لە زیخ. لەم ناوە مەڕێکی ئەجگار زۆرڕایە گیرات تا بە کەشتی بار بکرێ. تراکیەکان ئەستونیان لەسەر لێوارەکەدا چەقان بۆ جیاکردنەوەی ناوچەی هەر تاقمێ. ئیتر یەکێک لە کەشتیەکان دەشکا یان لایەدا بەسەر زەوی تاڵانیانە کرد. دەڵێن پێشتر ئەمە ستونانە نەچەقێنرابوون، جا هەمیشە لەسەر تاڵانی کەشتیە شکاوەکان بەشەڕداتن، زۆریان لێکتریە کوشت. لەم ناوەشدا جۆرەها قەنەفە و سندوق و دەفتەری نووسین ئەوانەی کە ڕێبەرەکان بەکاریان دێنا لێرە فڕێدرا بوون. هێزەکە خەڵکی ئەم ناوەی ژێردەستە کرد و گەڕانەوە. تا ئەم کاتەش سیۆتیس لەشکرێکی سەربەخۆی پەیدا کردبوو، چونکە ئۆداسیس لەگەڵی کەوتوو. هۆزەکانی دیکەش دەهاتن خۆیان دەخستە ژێردەسەڵاتی. ئۆردوگایان 3 ڕۆژ دوور لە دەریادانا لە دەشتێک لەسەر ڕووی سەلیمباریا. هێشتا هیچ نیشانێک دەرنەکەوت کە خەریکن موچە بدەن و سەربازەکان زۆر لە زەینەفون تووڕە بوون. سیۆتیسیش وەکو جاران برادەر نەما بوو. ئێستا وای لێهاتبوو هەموو جارێک کە داوای دیداری دەکرد بیانووی دەدۆزیەوە، وایە کاتی نییە. زەینەفون پەلامارە درێ و لە سەرخۆیە کاتەوە. 2 مانگ بەسەر چوو کارمینۆس و پۆلۆنکۆس سپارتی بوون و لای تیبۆرنەوە هاتن و خەبەریان هێنابوو کەوە سپارتیەکان بڕیاریان داوە جەنگ دژی تیسا فەرنیش جار بدەن و بەم نیازەوە تیبۆرن بە دەریادا بەڕێ کەوتووە. ئێستا داوای خزمەتی لەشکرە کات و باڵێنی داوە هەر پیاوێک مانگانە یەک داریک موچەی هەبێ، کاپتن 2 ئەوەندە و جەنەڕاڵیش 4 ئەوەندە. سپارتیەکان گەیشتنە جێو هێرەکلدیس بە مەسەلەکەی زانی. بە ستیۆسی وت ئەمە دەرفەتێکی زێڕینە بۆ خۆی و وتی سپارتیەکان پێویستیان بە لەشکر هەیە، کەچی تۆ ئیشت پێیان نەماوە. ئەگەر لەشکرەکە بدەیتە سپارتیەکان ئەمە بە چاکەی تۆ ژمێردرێ و لە من کاتیشدا سەربازەکان هیچی ترداوای موچە لە تۆ ناکەن و چونکە ئیتر دەبێ بڕۆن و وڵاتەکە بەجێ بهێڵن. کە ئەمەی بیست سیتیۆس داوای کرد سپارتیەکان بانگ بکە. کە هاتن و باسییان کرد وەڵامی دایەوە کە لەشکرەکە دەخاتە بەردەستیان و دەیەوێت بێتە بەرادەر و هاوپەیمانی سپارتا. باین کردم بۆ سەر خوانەی و میوانداریکی باشی نوان، کەچی زەینەفون و جەنەڕاڵە یۆنانیەکانی دیکەی بانگ نەکرد. کە سپارتیەکان پرسیان زەینەفون پیاوێکی چۆنە، سیتیۆس وتی پیاوێکی خراپ نییە، تەنها ئەوەیە کە لەگەڵ سەربازە ئاستاییەکاندا بەرادەرایەتی دەکا، بۆیەشە وەکو پێویست هەڵناسۆڕێ. پرسیانە حەزی لێیە لە نێو پیاوەکاندا ناوبانگ دەرکا. هێرەکلدیس وەڵامی دایەوە بەڵێ ئەمە دەقە و دەقڕاستە. وتیان کەواتە ئایا لە بردنی لەشکردا دژایەتیمان ناکا؟ هێرەکلدیس وتی گومانم نییە،
بەڵام ئەگەر لەشکر کۆبکەینەوە و پێیان بڵین کە موچەیان نەدەینێ ئەوسا بەیەغ بە زەینەفون نادەن و خەنیشە بن و لەگەڵتان ئاڕۆن. پرسیان کەواتە چۆن بتوانین کۆبوونەوەیان پێ بکەین. هێراکلدیس وتی بەیانی زوو ئێوە بۆ نێو لەشکرەکە دەبەین. مسۆگەرم ئەگەر ئێوەیان بینی ئەوسا خۆیان لە دەورتان کۆبنەوە. ئەو ڕۆژەیان ئاوا بەسەر برد. ڕۆژی دواتر هێراکلدیس و سیۆتیس پارتیەکانیان بردە نێو لەشکر و ئەوانیش لێیان کۆبوونەوە و دوو سپارتیەکان قسانەیان کرد. حکومەتەکەمان بڕیاری داوە جەنگ دژی تیسە فەرنیش جار بدا. ئەگەر دوای ئێمە بکەون نەتوانن تۆڵەی خۆتان لەو پیاوە بکەنەوە کە خراپەی زۆری بەرامبەر کردوون. لەگەڵەوەشدا هەریەکەتان مانگانەیەک داریگۆرەگرێ، 2 ئەوەندەش بۆ کاپنەکان و 4 ئەوەندەش بۆ جەنەڕاڵەکان. سەربازەکان بەم قسانە گەشانەوە و یەکێکی ئەرکادی ئێستایە و ویستی پەلامەری زەینەفون بدا. سیتیۆس لەوێ بوو. ویستی بزانێ مەسەلەکە بە چی دەگا. لە شوێنێک وەستا بوو کە گوێی لە قسەکانیان بێ. ئەگەر چی یۆنانی دەزانی وایش هەر تەرجومانی لەگەڵدا بوو. ئەرکادیەکە دەستی بە قسە کرد. سپارتیەکان لە مێژ بوو دەبوایە ئێمە لەگەڵ ئێوە بین. ئەگەر زەینەفون ئێمەی تەفرەنەدایە بۆ ئێرە کەوا بە درێژایی ئەم زستانە سەختە لێرە جەنگاوین و شەو ڕۆژ بەڕێگەوە بووین. کەچی زەینەفون قازانجی خۆی لە ڕەنجی ئێمە وەرگەر. سیتیۆس تەنها ئەوی دەوڵەمەند کردبوو. ئەویش موچەکەی بۆ خۆی کۆڵ کردەوە. یەک لەباری خۆم مەگەر تا مردن بەرباران بکرێ لە سزای ئەوەی کە تا ئێستا ئێمەی بەم وڵاتەدا بردووە، ئەوسا هەز دەکەم مافی خۆم وەرگرتووە سەرباری ئەو هەمومان دوێتیەش هیچ گلەیەکم دەربارەی موچە ناکەم. پاژەوەی کۆمەڵێکیان هەمان ڕایەند و پاک کردەوە. ئەنجا زەینەفون هەستا و دەستی کرد بەم قسانە. پیاو نابێ سەیری بە هیچ شتێک بێ. ئێستاوە من بەرەو ڕووی تۆمەتەکانی ئێوە دەبمەوە کەچی لە ناخی دەروونمدا دەزانم کە بە هەموو توانایەکمەوە یارمەتیم داون. کە ئیشتان باش بوو من دەچوومەوە ماڵێ، بەڵام کە بیستم تووشی سەختی بوون گەڕامەوە تا یارمەتیتان بدەم. سیتیۆس وا لێرەیە. کۆمەڵێک نامەی بۆ ناردم و جۆرەها بەڵێنیدا تاوەکو لەگەڵیدا ڕێبکەوین. وەک دەزانین من ئەو نیازەم نەبوو. من ئێوەم بەرەو ئاسیا دەبرد. ئەنجا ئەرستیاخۆس هات و ڕێگەی گرت. ئەرستیاخۆس دەیوت دەبێ بە خرسەونیزدا بڕۆن و سیتیۆس هانی دەدا کە لەگەڵی ڕێک بکەوین. هەمووتان لەگەڵ سیتیۆس دەڕۆن. ئایا من زۆرم لە کەس کردووە؟ پاژەوەی سیتیۆس دەستی پێکرد لە موشەدا فێڵ بکە مافی ئەوەتان هەیە تاوانبار بکەن بە مەرجێک ئەگەر ڕەفتاری ئەویش پەسەند بکەن. من کە باشترین بەرادەری بووم ئێستا لە هەمویان خراپترم. لای ئێوەم هەڵبژارد نەک لایەنی ئەو. کەواتە چۆن دەبێت گلەیی لە من بکەن؟ من برادەرایەتی ئەوم لە دەست خۆمدا. ڕەنگە بڵێن پارەی وەرگرتووە و ئێستا دەیەوێ بیشارێتەوە. باشە ئەگەر سیتیۆس شتێکی دابێ بە من، ئایا بۆ ئەوە بووە کە موچەکەتان بە تەواوەتی بدا؟ نەخێر، دیارە بووە کە شتێکی گەورەتری لە کۆڵ بێتەوە، ئەویش کە موچەکەی ئێوەیە. جاگەر ئاوەها ئێستا بە ئاسانی دەتوانن داوای موچەکەتان بکەن، ئیتر هەموو پلانەکە هەڵدەوەشێتەوە. ئەگەر من پارەم لە سیتیۆس وەرگرتە بێ ئەوسا داوای دەکاتەوە، چونکە لە بەرامبەر ئەو بەرتیلەدا من ئیشەکەی ئەوم بە باشی جێبەجێ نەکردووە و ئێوەم بێدەنگ نەکردووە لە ئازموچەدا. لە ڕاستیدا من لەوە دوورم کە پارەم وەرگرتە بێ. سوێن بە هەموو خوداوەندەکان دەخۆم کە من تەنانەت بۆ خۆشم هیچم وەرنەگرتووە. وا لێرە ڕاوەستاوە و گوێی لێیە و دەزانێ ئایا خۆم کردوتە سوێنشکێن یاخود نا. بۆ ئەوەی زیاتر سەرتان بسۆڕمێنم دەبێ بزانن کەوا من هێندەی جەنەڕاڵەکانی دیکەشم وەرنەگرتووە. سوێن لەسەر خۆم دەخۆم. ئەگەر دەپرسن بۆچی، چونکە بیرم کردەوە ئەگەر لە هەژاری ئەودا بەشدار بم ئەوسا لە کاتی پەیداریدا دەبێتە برادەرێکی باشتر. ئێستا وەک دەبینن ئیشی باش بووە و تێگەیشتم کەسایەتی ڕاستەقینەی چییە. ڕەنگە بە من بڵێن چۆن ئاوەها تێکەوتیت، بەڵێ ئەگەر لەگەڵ دوژمن تێکەوم ئەوە گێلیە، کەچی لەگەڵ برادەر باوەڕم وایە خەڵەتاندن سەرشۆڕیە نەک تێکەوتن. بارحاڵ لەم مسۆگەرە کە هەموو مشورێکمان خواردووە بای ئەوەی هیچ بیانوێک بۆ سیتیۆس نێڵینەوە.
خراپەمان نەکردووە، بەرژەوەندەکانی ئەومان پشتگوێ نەخستووە و بە شەرمەوە ئەرکەکانی سەرشانمان جێبەجێ نەکردووە. ڕەنگە بڵێن دەبوایە لە سەرەتاوە گرنگتیمان لێ وەربگرتایە تاوەکو دواتر ئەگەر ویستیشی نەتوانێ فێڵ بکە. ئەمەوێ بیر خۆتانی بهێننەوە ئێوە لە چ حاڵێک بوون، کاتینە لای سیتیۆس چۆن ڕزگارم کردن، لەبیرتانە کە بەرەو پەرەنتیۆس دەچوین ئەرستیاخۆسی سپارتی دەروازەی لە ڕووتان داخست و نەیهێشت بچنە ژوورێ. اینجا بە شلەی زستان لەو دەشتەماینەوە، ناچار بوون خۆراکی خۆتان بکڕن و هیچتان نەبوو بیفرۆشن و پارەشتان نەبوو. ئێوە ناچار کران لە تراکیا بمێنن چونکە کەشتەکان لەوێ نەبوون و ڕێگە بە ئێوە نەدرا بپەڕنەوە بۆ ئاسیا. مانەوەتان لە تراکیا ئەوەی دەگەیاند کەوا لە وڵاتی دوژمندا بەرەو ڕووی سوارە و چەکداری زۆرە بوونەوە. ئێمە چەکداری قورسمان هەیە، ڕەنگ بوو هەندێک گوندمان بدۆزیایەوە، بەڵام ئەو هێزەمان نەبوو لە سوارە و چەکدار ئەسیر و گاڕان بگرێ. ئایا لە حاڵەتێکی ئەوە بێئومێدیدا پێتان خۆش نەبوو کە سیتیۆس بوو بە برادەرتان؟ هەر نەبێ سوارە و چەکداری هەبوو، باوکاری ئەوانیش دەستکەوتی باشترتان بوو لە یەخسیر و ماڵات. باشە گریمان لە کاتی خۆیدا سیتیۆس سوارە و چەکداری بۆ ئێمە دابین کرد و بەبێ موچە. ئایا شتێکی خراپ بوو؟ ئایا ئەمە هۆیە بۆ ئەوەی من بکوژن؟ حاڵی ئێستاتان ڕەچاو بکەن کە وازستانێکتان بە تێری بەسەر بردووە، وێڕای موچەیەک کە هەندێک لە چاو بەڵێنەکان کەمتر بوو، دەنا هەرچی خوراوە و خەرج کراوە هەمووی لە ماڵی دوژمن بوو. لا مانکاتیشدا یەک کوژراوتان نەداوە. ناوبانگی خۆتان لە شەڕی ئاسیا بەباشی پاراستووە، سارباری ئەمەش لە بەری ئەوروپا دژ بە تراکیەکان سەربەرزیتان بۆ خۆتان تۆمار کردووە. مەبەستم ئەوەیە کە لە باتێوەی ڕقی خۆتان بە من هەڕێژن، ئەوەیە سوپاسی خوداوەند بکەن بۆ هەموو پیرۆزیی کە پێیان بەخشیوین. ئێوە ئەم هەموو بەختەتان هەبوو، بەڵام تو ئاسمان فەرم و بزانن بەختی من چۆن بوو. کە بەرەو ماڵە چووم ڕێزێکی گەورەم لاتان هەبوو، جێی باوەڕی سپارتیەکانیش بووم. دەنا بۆچی منیان دەناردەلاتان؟ دەچی ئێستا لای ئەوانیش سەرزەنشت کراوم و بەرادەرایەتیم لەگەڵ ئێوە شتێک چووە. من هەمیشە خەریکی چاکەتان بووم و بەرگێ و هەموو ڕخنەیەم گرتن. ئێستاش هەڵوێستان ئاوەهایی لێ هاتووە؟ من چی بکەم؟ خۆ لەبەرتان هەڵناهاتووم، چیم لێکەن؟ لەبیرتان بێ و کەسەی دەتانەوێ بیکوژن شەو نخوونی بۆ ئاسوودەی ئێوە کردووە، لەگەڵتان ڕەنج و مەترسی دیوە، ڕۆڵی خۆی بە زیادەوە گێڕاوە. یەکێکە پشت ئەستورە بە خوداوەندەکان، دژ بە بێگانە لەگەڵتاندا سەرکەوتنی دیوە و بەرەمبەر بە شارەیۆنانیەکانیش نەیهێشتووە تووشی هیچ دوژمنایەتیەک ببن و ئێستا توانن بۆ هەموو لایەکی یۆنان بچن. ئێستاش ئیشتان باش بوو و دەچنەوە ماڵێ کەوا چەند لە مێژە مەراقتانە بچنەوە و ئێستا کەوا بەهێزترین دەوڵەتی یۆنانی داوای خزمەتی ئێوە کە و موچەشتانەداتێ، ئێستا سپارتیەکان کە گوایە باشترین فەرماندەن هاتوون ڕابەرایەتیتان بکەن. ئایا ئەمە گونجاوترین کاتە کە سزای مەرگ بە من بگەێنن؟ بەڕاستی بیرێکی باشتان هەیە. لە کاتی تنگانەدا بیرتان ئاوەها نەبوو. ئەوسا بە باوکتان زانیم و بەڵێنتانەدا کە چاکەکانم لە یاد مەکەن، هەر نەبێ وا سپارتی لێرن و ڕای تایبەتی خۆیان دەدەن، وا بزانم فکرێک دەربارەی ئێوە وەردەگرن. زەینەفون ئاوەها کۆتایی بە وتارەکەی هێنا و خارمی نۆسی سپارتی ئێستایەوە مقسانی کرد. سیۆنە خۆم بە جمکەبراکان کەوا پێناچێ مافیەوەتان هەبێ لەم پیاوە تووڕە بن. خۆم هەندێک بەڵگەم هەیە کە لە چاکی ئەودان کە من و پۆلۆنکیۆس پرسیارمان لە سیتیۆس کرد تا کارەخنەی ئەمە بوو کە زەینەفون زۆر لایەنی سەربازە ئاسیایەکان دەگرێ، بۆیە شەبەگوێرەی پێویست بەرز نابێتەوە و پەیوەندی لەگەڵ سپارتیەکان و لەگەڵ سیتیۆس باش نییە. اینجا یۆرۆخلیس ئەرکادی بوو، خەڵکی لوسیا بوو، هەستا و وتی ئەی سپارتیەکان، باوەڕم وایە کە دەبێ پێشە هەموو شتێک ئێوە فەرماندەیی بگرن و ئەگەر بخوازێت یا نەخوازێت موچەکان لە سیتیۆس وەرگرن و
ئێمەش لەگەڵ خۆتان بەرن. اینجا پۆلکراتی سیاسینی بە ڕێنمایی زەینەفون هەستا وتی برادران وا هێرە کلدیس لێرەیە ئەم بوو کە تاڵانەکانی فرۆشت و نەیتوانێ و پارەیە بۆ سیکیۆس و بۆ ئێمەش دابین بکە لە باتیەوە پارەکەی بۆ خۆی برد و هێشتا هەر لایەتی ئەو تراکی نییە بەڵکو یۆنانیە و ناتوانێت فێڵ لە وڵاتی خۆی بکە ئەگەر کەمێک کۆشیار بین دەبێ بیگرین. سیکیۆس سواری ئەسپەکانی بوو بەرەو ئۆردوگا ڕۆیشتەوە. اینجا تەرجومانەکەی ناردە لای زەینەفون و داوای کرد بە خۆی و بە هەزار چەکدارەوە لە خزمەتیدا بمێنن بەو بەڵێنەی کە ئەو شوێنانەی سەردەریای بداتێ وێڕای هەموو پاداشتەکانی کە پێشتر بەڵێنی دابوونێ. زۆر بە باڕوویشەوە وتی کە لە پۆلۆنکیسم بیستووە ئەگەر بکەوێتە دەست تیبۆرن ئەوسا یەکسەر دەکوژێ. کۆمەڵێک نامەی تر بۆ زەینەفون هاتن هەموو دەیانگوت دەبێ وریا بێ چونکە کەوتۆتە ژێر گومان. لە ئەنجامدا زەینەفون دوواژەڵی کردە قوربانی بۆ زیۆس پاشا دەیپرسی ئایا لەگەڵ سیکیۆس ببێنێ یاخود لەگەڵ لەشکرەکە بڕوە. وەڵامی زیۆس ئەوە بوو کە لەگەڵ لەشکر بڕوە. ئەڵقەی کۆتایی و 27 زێنەفون قسە لەگەڵ سیۆتیس دەکا. سیۆتیس هەندێک ئۆردوگەکەی دوور خستەوە. یۆنانیەکانیش چوونە گوندەکان تاوەکو پێشەوەی بگەڕێنەوە لای دەریا هەرچی دەستیان بیگاتێ تاڵانی بکەن. سیۆتیس گوندەکانی پێشکەش بە میدۆسادیس کردبوون و زۆر قەڵز بوو کە بینی وە تاڵانەکرێن. 300 سوارە و پیاوی خەڵکی باکووری لەگەڵ خۆی هێنا و زەینەفونی بان کرد. زێنەفون هەندێک کاپتن و چەکداری لەگەڵ خۆی برد و میدۆسادیس قسەی کرد. زەینەفون ئەم تاڵانکاریە دەیکەن شتێکی باش نییە. من لەلایەن سیۆتیسەوە هاتووم و ئەم پیاوە لەلایەن میدۆکۆسەوە پاشای دەشتایەکانی باکوورەوە هاتووە و دەڵێ ئەم ناوت چۆڵ بکەن. ئەگەر چۆڵی نەکەن ئەوسا بە دوژمن دەزانرێن و ناهێڵن لێرە بڕۆن و بەرگری دەکەین دژ بە ئەوانەی زیان بە وڵاتەکەمانەگەیەنن. زەینەفون وەڵامی دایەوە و وتی بەڕاستیتە تۆ کە ئاوا قسە دەکەی پیاو نازانێ وەڵامێکت بداتەوە. قسەم لە چاکەیەم گەنجەدایە کەوا لێرە وەستاوە تا بزانێ ئێمە کەین و ئێوە کێن. ئێمە پێشتر بە ئارەزووی خۆمان بێرە داداتین و تاڵانیمان دەنایەوە. ئێوە نەدەوێران بگەنەم ناوانە کاش هاتن لە ترسا وڵاخەکانتان بەزینکراوی دەیەشتەوە کە مەژنی شانەیە لەوەی کە لە وڵاتی دوژمنە بوون. دواتر ئێوە بوونە هاوپەیمانمان بە یارمەتی خوداوەندەکان و یارمەتی ئێمە ئێستا بوونەتە خاوەنی ئەم ناوچانە. جا ئێستا دەتانەوێ لێرە دەرمان بکەن لە باتی چاکە دەتانەوێ ئۆردوگا بار بکەین. ئەم داواکاری تۆ ڕێزی تێدا نییە تەنانەت بۆ تۆ خوداوەندەکانیش ئەم گەنجەی ئێرە باشتان دەناسێ کەوا ئێستا گەشانەوەتان بەخۆ دیوە کەچی جاران هەر بە تاڵانی و گەڕانەژیان. هەندێک ڕاوەستا و دەستی پێکردەوە. بۆچی بە منداڵی خۆ من سەر لەشکر نیم. لەشکر ئێستا لە دەست پارتیەکاندایە کە بە خۆتان پێشکەشتان کردن و بای ئەوەندەش خانەدان نەبووین داوەتمان بکەن بۆ گفتووەکان دەتان ویست ئاشنایەتیمان لە بین بەرن. بەڵام چۆن لەشکرەکەم بۆ ئێوە هێنا ئێستا بۆ ئەوانی دەبم. کە ئاغا ئۆدیسیەکەم قسانی بیست وتی میدۆکۆس لە شەرمان خەریکە بە خاکدا بچێتە خوارێ ئەگەر ئەمزانی لەگەڵیدا نەدەهاتم. میدۆکۆس پاشای من لەگەڵ ئەمەدا نییە خراپەی کەسانێک بکەین کە چاکەیان بۆ ئێمە هەبوو بێ. پاش ئەمە سوار بوو بۆ دوور لێی خوڕی. سوارەکانی دیکە شەمان شتیان کرد تەنانەت سوار پێنجێکیان نەبێ. بەڵام میدۆکیس لەبەر وێرانکردنی لادێکە ڕقی ئێستا بوو داوای لە زەینەفون کرد جەنەڕاڵە سپارتیەکان ببینێ. ئەم جارە زەینەفون هەندێک کەسی جێباوەڕی لەگەڵ خۆی بردە لای خارمینۆس و پۆلۆنکۆس پیانوتکەوە میدۆکۆس داوا کە یۆنانیەکان بڕۆن. وتی وابزانم دەبێ مەسەلەی موچەکەیان چارە بکەین ئەوسا لە خۆڕە بە دواتانەکەون. سپارتیەکان قسەکەیان وەرگرت و وتیانم داخوازیە و هەر داخوازێکی تر هەبێ وەریەگرین. یەکسەر لەگەڵ گەورە ئەفساران بەڕێکەوتن بۆ لای میدۆکۆس و وتیان میدۆکۆس ئەگەر قسەت هەیە بیکە
دانا ئێمە قسەمان پێیە. میدۆکۆس بە ملهوڕیەوە وتی تەنها ئەوە دەڵێم کە ئەمە قسەی سیۆتیسیشە، بام خەڵکە ئازار نەدەن چونکە خەڵکی خۆمانن. ئەمجا سپارتەکان وتیان ئەمانن ئەم کەسانی کەوەیان کردووە خەڵکەکە بن بەی خۆتان، هەر کاتێ موچەیان وەرگرت ئەوسا ئەڕۆین، دانا لێرە دەمینین و پشتی سەربازەکانمانەگرین دژ بەو کەسانی فێڵیان لێکردوون و ئەگەر تۆ لەم کەسانیت ئەوسا دەبێ مافمان لە تۆ ژوەر بگرین. ئەنجا زەینەفۆن قسەی کرد ئەو خەڵکانی کە تۆ بەی خۆتیان دەزانی ئایا دەرفەتیانەدەن کە دەنگ لەسەر ئەمە بدەن کە کێمان لێرە بڕوا؟ ئێمە ئێوە. میدۆکۆس پێشنیارەکەی پەسەند نەکرد، بەڵام وتی بە مەسەلەی موچە لەگەڵ سیۆتی ساغ بکرێتەوە، ئەگەر دوو سپارتێکە بچن ساغ دەکرێتەوە، ئەگەر ناچن بە زەینەفۆن بچێ. بەڵێنیدا کە پشتی بگرێ، پاڕەشەوە کە لەم ماوەیەدا سووتاندنی گوندەکان بوەستێنن. پاش ئەمە زەینەفۆن و پیاوەکانیان نەردە لای سیۆتیس و ئەم قسانەی کرد. من نهاتوم داوای هیچ شتێک لە تۆ بکەم، هاتووم پێت بڵێم کە تۆ مافت نەبوو لە من تۆڕە بووی. موچەی سەربازەکان چەند لە چاکەی سەربازەکاندا بووە، لە چاکەی تۆشدا بووە. سەرەتا ئەمانە پاش خوداوەندەکان هۆی ئەوە بوون کە تۆ بیتە پاشا و ئەو هەموو پایەداری و مڵکەت پێ بڕێ تاوات لێهات هەرچی دەیکەی بیکەی. ئەگەر کاری سەربەرزکەرەوە بوو بن یان کاری سەرشۆڕکەر، خەڵک باسییان دەکەنەوە. ئەمڕۆ بم پایە گەیشتی، جا حەز ناکەم خەڵک بڵێن کە بە چاکەی ئەو کەسانت نەزانیوە کە چاکەیان لەگەڵ کردووی. هەروەها بۆ ئەوەی لەنێو ئەم 6,000 چەکداری خۆمان ناوبانگێکی باش هەبێ، لە هەمووی گرنگتر ئەمەیە کەوات لێنەیە خەڵک باوەڕ بە قسەکانت نەکا. خۆم بینیومە کە کەسانێک باوەڕیان پێناکرێ دەسەڵاتیان نامێنێ، کەچی خەڵکی باوەڕ پێکرا و قسەیان لە سوودەکردنی ناوچەیەکدا کاڕەشە دەکەن، قسەکەیان بەی هێزێکی چەکدار کار دەکا و کە بەڵێنێک دەدەن، بەڵێنەکەیان لە بەتی پارە تینی دەبێ. بیر لە حاڵەتی خۆت بکەوە، تۆ چەند پارەت داوە بۆ ئەوەی کە بین باوەپەیمانی تۆ هیچ پارەت نەدا، تەنها ئەوە بوو کە باوەڕمان بە بەڵێنەکەت کرد. بەمە لەشکرێکت پێکێنا کە ئیمپراتۆریەتێکی دابین کرد بۆ تۆ کەوا نرخەکەی زۆر لەو 30 تاڵەنتە گەورەترە، ئەو 30 تاڵەنتەی کە پیاوەکانم بە مافی خۆیانی دەزانن. بڵێ نرخەکەی جارەها جار لەمە گەورەترە، کەواتە باوەڕ و ناوبانگ ئەم دەسەڵاتەی بە تۆ داوە، وای ئێستاش بەهۆی ئەوەندە پارەوە ناوبانگت شکا. پێم خۆشە بیری خۆتی بێنیتەوە لە کاتی خۆیدا دەستکەوتێکی ئاوەهات بە چەنەکڕی. موسۆگەرم کە ئامادە بووی چەندین ئەوەندەی ئەم بەڕەپارەیە بدەیت. واش بزانم هیچ شتێک لەوە ناخۆشتر و سەرشۆڕانتر نییە کە تۆ نەتوانی و دەستکەوتانە بپارێزی. هەژارێکی ئاسایی زۆر باشترە لە دەوڵەمەندێک کە دواتر پارەی نەماوە. باشترەوەیە کە لە سەرەتاوە مرۆڤێکی ئاسایی بێ، نەک پاشا بێ و دواتر بێتەوە بە مرۆڤێکی ئاسایی. هەروە ئەم خەڵکە بە تۆپزی بوون و تەژێر دەستەی تۆ نەک لە خۆشەویستی. خۆ ئێستاش حەز دەکەن ئازاد ببنەوە. گریمان ویان زانی کە پەیوەندیت لەگەڵمان باشە و ئەگەر بتەوێ داوامانەکەیتەوە. بەڵام گریمان هەستیان کرد کە یۆنانی باوەڕیان بە تۆ نەماوە و تەنانەت ئەم سەربازانی ئێرەش بەرادەرت نابن. لەم دوو ئەگەرە کامەیان بۆ بەرژەوەندی خۆت بە باشتر دەزانی، کامەیان دەبێت تەمایی سەپاندنی دەساڵت لەسەر ئەم خاکە. گومانم نییە کە ئەو خەڵکانە ژمارەیان کەم نەبوو، بەڵام هۆی ژێردەستەبوونیان دەگەڕێتەوە بۆ نەبوونی ڕابەرایەتی. ئێستا مەترسی هەیە کا بە ڕابەرایەتیەک بۆ خۆیان دامەزرێنن، هەر لە سەربازانی ئێمە تا دوژمنەکانی خۆت تا سپارتیەکان کە بەتواناتریشن. ئەم ئەگەرە نزیکتریشە، چونکە ئەگەر سەربازەکانی ئێمەیان بینی وا خزمەتی سپارتیەکانەکەین، کەوا سپارتیەکان موچە لە تۆ سێنن، مسۆگەرە کە ئەوسا تراکیەکان لێ دەبنە دوژمن. مانەوەی دەسەڵاتی تۆ واتە یەخسیری بۆ ئەوان، نەمانی شت واتە ئازادی. بەوا بزانم تۆ سەرپەرشتیە وڵاتاکەی وەکو مڵکی خۆت بێ. کام ڕێگە باشتر دەزانی بۆ ئەوەی کە بە پارێزراوی بمێنێ. سەربازەکان پارەی خۆیان وەربگرن و وڵاتەکە بە ئاسوودەیی بەجێبێڵن یان بە جۆرێکی دوژمنانە لێرە بژین. هەروەها ئەگەر لەشکری خۆت پێکێنا بۆ ئەوەی لە بەرامبەریاندا بوەستی، ئایا ئەوانە پێویست بە تفاق ناکەن و ئایا دوو ئەوەندەی ئەو پارەی ناوێ
لە چاو ئەم پارەی ئێمە؟ بەڕای هێراکلدیس کە بۆ منی باس کرد دەڵێ پارەکە زۆرە، منیش دەڵێم ئێستا دەهێندە توانای پارەدان زیاترە لە چاو کاتەی کە بەڵێنەکەتدا. ئەمە بەگوێرەی ژمارەکە نییە، بەڵکو کە کەسێک دەڵێ ئەمە زۆرە یان کەمە، ئەو زۆر و کەمیە بەگوێرەی دەرامەتی ئەو کەسەیە کە پارەکەدا. لەم قسانمدا بەرژەوەندی تۆمک و بەرژەوەندی برادرێک تەماشا کردووە. دەمەوێ هەست بکەم کە شایستەی ئەم پایەیت کە خوداوەندەکان بە تۆیان بەخشی. دەمەوێت ناوبانگی منیش نەزڕێ. ئێستا کە لەشکر لەم حاڵەدایە ناتوانم خراپەی تۆ بکەم و ناتوانم مەگەر داواشم لێ بکەی چاکت بۆ بکەم. هەستی لەشکر لە بەرامبەر مندا ئێستا ئەوەهایە. واش هەر خوداوەندەکان ئاگادارن کە من هیچ شتێکم لە تۆ وەرنەگرتۆ بۆ ئەوان و لای خۆم گلم دابێتەوە. خۆت لەسەرم قسەیە شایەدی. من تەنانەت داوای بەڵێنەکانی تۆشم نەکردووە. سوێن دەخۆم ئەگەر تۆش بتکردایە من وەرم نەدەکرد، مەگەر مافی سەربازەکانت بە تەواوەتی بدایە. اینجا مەگەر مای شەرمەزاری بوو ئەگەر ئیشی خۆم باش کردایە و ئەوانم بەم حاڵە بێشتایەتەوە لە کاتێکدا کە ڕێزیانم نەگرت. گومانم نییە هێراکلدیس وا دەزانێت دەبێت پارە بە هەر شێوەیەک پەیدا بکەین. لە بەرامبەردا من باوەڕم وایە کە هیچ دەستکەوتێک بۆ پیاوان بە تایبەتیش پیاوی دەسەڵاتدار ئەو نرخەی نییە وەکو ڕێز و بدەری و دەستپاکی. پیاوی ئەوەها دەوڵەمەندیەکەی لەوەدایە کە برادەری زۆرن و ژمارەیەکی زۆرتریش حەز دەکەن برادەرایەتی بکەن، لە خۆشیدا هاونشینی زۆرن و لە ناخۆشیشدا خەمخۆری زۆرە بن. ئەگەر بۆ هەموو قسانە لە زەمینەی ڕاستی نەگەیشتبی دەکەواتە ڕاستی لە قسەی سەربازەکان وەربگرە. خۆت لەوێ بووی، دیتت چۆن ڕەخنەیان لەمن کرد. تۆمەتیاندایە پاڵم کەوا بەرژەوەندی تۆم پێش بەرژەوەندی سپارتیەکان خستووە. پەلاماری منیاندا کەوا بەرژەوەندی تۆم پێش ئەوانیش خستووە، گوایە بەرتیلم لە تۆ وەرگرتووە. ئایا گەر هەستیان بکردایە کەوا دژایەتیت دەکەم ئەم تۆمەتانەیان بە خەیاڵدا دەهات؟ تۆ لە سەرەتاوە پێشەوەی خزمەتت بکەم پێشوازیەکی باشت لە من کرد. قسە و ڕوخسارت خۆش بوو، میوانداری منت کرد و هەمیشە بەڵێنی جۆرە هەشتت بۆ من دووبارە کردەوە. ئێستاش ئامانجەکانت بەدی هاتووە بووی بەو پیاوە مەزنەی کە من ویستم چۆن دەهێڵی لە نێو سەربازەکاندا سووک بکرێم. لەلام مسۆگەرە کە تۆ دەگەیتەوە بڕیاری کە پارەکە بدەی. زەمان فێرت دەکا وای لێدێ بەرگەی دیتنی ئەو کەسانە نەگری کە لە خۆڕا خزمەتیان کردی کە دەڵێن پارەکە بدا، بۆ ئەوەیە هەمان ناوبانگی پێشوت پەیدا بکەیتەوە. کە سیتیۆزم قسانەی بیست نعلەتی نەربۆ و کەسەی کەوای کرپارەکە نەدرێ. هەمووشیان تێگەیشتن کە مەبەستی هێراکلدیسە. وتی یەک لە باری خۆمەوە هەرگیز حەزم ناکرد پیاوەکانت لە موچە بێبەش بکەم و هەر ئێستای دەم. ئینجا زەینەفون دیسانەوە قسەی کرد و وتی ئێستا کە نیازت هەیە حەزەکەم پارەکە لە ڕێگەی منەوە بدرێ و نەهێڵی پاش ئەو هەموو خزمەتانە ناوبانگم بزڕێ. سیتیۆز وەڵامی دایەوە و دڵنیا بە ناوبانگت نازڕێ و ئەگەر خۆت و هەزار سەرباز لە ژێر فەرماندەی خۆتدا لێرە بمێنن ئەوسا قەڵەکانی سەر دەریا بە تۆ بەخشم وێ ڕای هەموو بەڵێنەکانی پێشوو. زەینەفون وتی سەبارەت بەم شتە ئەمە ڕێی تێناچێ و جارێ با بڕۆین. سیتیۆز وتی بارەزووی خۆت بکە، دەشزانم ئێرە بۆ تۆ ئاسوودەترە. زەینەفون وتی سوپاسیم پەرۆشێت دەکەم، ناتوانم لێرە بمێنم، بەڵام ئەگەر بە هەر پایەکی بەرز گەیشتم دەبێ بزانی کە لە قازانجی خۆتدایە. سیتیۆز وتی ئێستا زۆر پارەم پێ نییە، ئەوەی کە هەما یەک تاڵەنتە، هەروەها 600 گاو نزیکەی 4000 مەڕ و 120 یەخسیر لەگەڵ خۆتانە بەرە، هەروەها بارمتەش لەو یەخسیرانە بەرە کە لەگەڵ تۆدا بەدڕفتار بوون. زەینەفون پێکەنی وتی گریمان ئەمە شتانە بەشی موچەکانی نەکرد، ئەوستا تاڵانتەکە بۆ کێ بێ؟ لەم حاڵەتە ترسناکەی مندا لە باتیەوەی کە بەرباران بکرێم، ئایا باشتر ئەوە نییە کە بگەڕێمەوە ماڵی خۆم خۆڕەشەکانت بیست؟ ئەو ڕۆژە لەوێمانەوە. ڕۆژی دووەم سیتیۆز و ماڵەتەی بە هەندێک پیاوی خۆیدا نارد تا ئەم کاتەش سەربازەکان هەردەیان گوت زەینەفون دوای سیتیۆز کەوتووە. کەسی بینیان گەشانەوە و بەرەو پیری چوون و هەر کە چاویان بە خارمینۆس و پلینکۆس کەوت، زەینەفۆن وتی لە سایی سەری ئێوەدا ئەم دەستکەوتەمان بۆ لەشکردابین کرد.
من دەیخەمە بەردەستی ئێوە داوەتان لێکەم بەسەر سەربازەکاندا بیبەشنەوە. بەم پێ دەستیان بەسەر ماڵاتەکەدا گرت و خەڵکیان لەسەردانە بۆی بیانفرۆشن وەک هەمیشە ئیشەکەیان بە ناڕێکی ئەنجامدا. زەینەفون خۆی لە مەسەلەکە نەگەیاند و دیاری قسکەوە خۆی بۆ گەڕانەوە سازەکە. هێشتا دەنگدان لەسەر مەسەلەی شار بە دەرکردنی لە سینە ئەنجام نەدرابوو. برادەرەکانی لە ئوردوگاتنە لای و لێی پاڕانەوە کە لەشکر بەجێ نەهێڵێ تا پێشڕەویان پێدەکات بۆ دەرەوەی تراکیا و دەنگێنێ بۆ لای تیبۆرەن. زەینەفون لەشکر بەجێ دەهێڵێ. لێرەوە بە دەریادا ڕۆیشتن تا لام پاسکۆز. لەوێ فالگر یوکۆداسی ئەوەی کە نیگاری فریکیۆسیۆسی لە لیکیۆم کێشابوو هات بۆ بینینی زەینەفون. پیرۆزبایی لێکرد کە بەخێراتۆتە و پرسی کە ئایا هیچ زێڕی پێیە. زەینەفون سوێندی بۆ خوار کە تەنانەت پارەی گەڕانەوەشی نییە مەگەر ئەسپ و کەلوپەلەکانی بفرۆشێ. یوکودیس باوەڕی نەکرد بەڵام کە خەڵکی لامپاکۆز دیاریان بۆ نارد و ویستی قوربانیەک بۆ پۆلۆ بکە. یوکودیس لە پاڵی وەستا بوو کە ژەڵەکەی سەر بڕی کوشتەکەی پشکی نییەوە وتی ئێستا باوەڕ دەکەم کە پارەت نییە و دەزانم ئەگەر پارەش بەڕێوە بێ لێرە و لەوێت تەگەرە پەیدا دەبن تەنانەت خۆت تەگەرە بۆ خۆت دروست دەکەی. زەینەفون دانی پیانا و یوکودیس بەردەوام بوو بەڵێ تەنانەت زیۆسی دڵخۆشکەر تەگەری ترە. ئایا قوربانیت بۆ کردووە وەکو کە لە ماڵەوە بۆ تۆم دەکرد؟ زەینەفون وەڵامی دایەوە کە لەوەتی ماڵی بەجێهێشتووە قوربانی بۆ زیۆسی دڵخۆشکەر نەکردووە. یوکودیس ئامۆژگاری کرد کە بیکە چونکە بە قازانجی خۆی دەگەڕێتەوە. ڕۆژی دووەم زەینەفون چوو قوربانیەکەی کرد. بە گوێرەی ڕەوشتی وڵاتەکە بەرازێکی سووتاند و نیشانەکانی باش بوو. لە هەمووان ڕۆژدا بەیەن و نۆکۆلدیس گەیشتنە ئەوێ و پارەی لەشکریاندا لەگەڵ زەینەفون بوونە برادەر و ئەسپێکیان بۆ وەرگرتەوە کە لە لامپاکۆز بە 50 دەریک فرۆشتە بووی. پارەکەشیان لێ وەرنەگرت. بیستوبیان کە ئەسپەکەی خۆش دەویستووە گەر بە ناچاری نەبووایەنەی دەفرۆشت. پاش ئەمە ڕێپەیوانیان بەناو تڕوادەدا دەکرد و لە چیای ئیدا ئاوا بوون گەیشتنە ئەنتا درۆز. اینجا بە درێژایی لێوارەکە ڕۆیشتن تا گەیشتنە تیبا. لەوێشەوە گەشتێکیان کرد بە ڕێگەی ئەدرامیتۆم تا گەیشتنە پێرگامۆن لە میسیا. لێرەدا هێلاز ژنی گۆنگۆنیس لەگەڵ دایکی گۆنگۆنیس پێشوازیەکی گەرمیان لە زەینەفون کرد. وتیان ئەسیداتیس پیاوێکی فارسە لەو دەشتاژی. ئەگەر بە 300 پیاوێکەوە بەو شەوە بووی بچن ئەتوانن فارسەکە بە ژن و مناڵەوە بگرن. وێ ڕایشتومەک و ماڵی کەشتێکی کەم نەبوو. ئامۆزای خۆی لەگەڵ نارد وێ ڕای پیاوێک بە ناوی دافانە گۆراس کە زۆری خۆشەویست. زەینەفون قوربانی کرد. باسیاس فالگرێکی ئەلیسی بوو. وتی نیشانەکان بێئەندازە باشن و گومانیان نییە کە و پیاوە ژێردەساکرێ. پاش نانی ئێوارە بە مەبەستی چاکە کاتنە هەرە دڵسۆز و باشەکانی بەرد. هەروەها 600 کەسێکی خۆیان لەگەڵدا بوو. بەڵام کاپتنەکان گەڕاندیانەوە تاوەکو ناچار نەبن بەشیان بدەن چونکە لە ئێستاوە تاڵانیەکەیان بە مسۆگەرەزانی. لە نیوەی شەودا گەیشتنە جێو یەکسەر یەخسیر و ماڵاتەکە کە لە دەرێ بوون لە بەردەستیان هەڵاتن. ئەوان مەبەستیان ناو قەڵاکە بوو. وازیان لە هەمویان هێنا چونکە مەراقیان لە سیداتیس و ماڵەکەی بوو. هەوڵیان بۆ ڕاماڵینی قەڵاتەکە سەری نەگرت. تاوەریکی بەرزی قایم بوو. سەنگەری لەسەردا بوو بە چەکدارێکی زۆرەوە. ئیتر خەریک بوو بە کەلێنێکدا خۆی تێبکەن. دیوارەکە 8 خشتە قوڕبەرین بوو. کە ڕۆژ هەڵات کونێکیان تێکرد و یەکێک لە ژوورەوە شیشێکی گەورەی بەدەستەوە بوو کە بۆ برژاندنی گا بەکاردات
ئەو شیشەی لە ڕان یەکەم کەس ڕاکرد ئەوەی کە لە کوونەکەوە چوە ژوورێ. اینجا دەستڕێژێک تیریان هەویشت، وای لێهات کەس نەیەوێرا لە کوونەکە نزیک بێتەوە. بەرگری کارەکان ئاواریان نەکرد و بە مەشخڵە ئاگر ئیشارەتیان بۆ دوورە نار. بەوەش ئیتە مەنیز بەهێزێکەوە بە فریایان هات. هەروەها لە کۆمانیاوە و هەوپلێتی ئاشووری هاتن سەرباری 80 سواری هێراکانی کاوانی ژموچەخۆری شاب بوون. ئەنجا نزیکەی 800 چەکدار و سوارە پەیدا بوون، هەندێک لە ئەپەلۆنیا و لادەکانی دەوروبەریەوە. بێگومان کاتیەوە هاتبوو یۆنانیەکان بیر لە ئاڵاتم بکەنەوە. مەڕووماڵەتیان کۆ کردەوە لەگەڵ یەخسیرەکان بە شێوەی چوارگۆشە لێیان خوڕین. چوارگۆشەکە هێندە ڕێک نەبوو، چونکە لە یەک کاتدا خەریکی کشانەوە و تاڵانێکەش بوون. کە گۆرۆگلیس دیتی یۆنانیەکانە کشێنەوە ئەوانەی پەلاماریان دەدان هێزێکی گەورەیان هەیە، بە قسەی دایکی نەکرد و بە فریای یۆنانیەکانەوە چوو تاوەکو جێدەستی لەم کارە هەبێ. هەروەها پۆرۆکلیس و تۆرە سارنیس بۆ یارمەتیان چوون. لەم کاتەشدا پیاوانی زەینەفون لەژێر تەوژمی تیرباراندا بوون، بە شێوەی چوارگۆشە کشانەوە و قاڵغانەکانیان ئەدایە بەر ئەو دەستڕێژانە و زۆر بە سەختی توانیان ڕووباری کارە کوسوس ببڕن. نیوەیان بریندار بوون. لەم ڕووداوەدا ئاگاسیاسی ئیستیمالفی کە بە درێژایی ماوەکە قونەشەڕی دەکرد بریندار بوو. لە کۆتاییدا خۆیان دەرباز کرد بە 200 یەخسیر و ماڵاتێکی زۆر بای قوربانی. ڕۆژی دووەم زەینەفون قوربانی کرد و بەو شەوە لەشکرەکەی بەڕێگەدا برد بە ئومێدی ئەوەی کە تا بکرێ بەرەو لیدیا دوور بکەوێتەوە تاوەکو هیچی تر ئەسیداتیز نەترسێ و ئارام بێتەوە. کەچی ئەسیداتیز وای دەزانی قوربانیەکەی زەینەفون بەو نیازە بووە تا یاریش بکاتە سەر. بۆیەشە لە جێگەی خۆی دەرچوو ئۆردوگای لە گوندەکانی دەوروبەری شارۆچکەکەی پاراسینیۆسدانە. پیاوەکانی زەینەفون لەوێدا تووشی بوون و بە هەموو ژن و مناڵ و ماڵەکەیەوە گرتیان. بەم پێش نیشانە ئاسمانیەکانی یەکەم فاڵ ڕاز دەرچوو. اینجا گەڕانەوە بۆ پیرگامۆن. ئیتر زەینەفون کۆمەڵێک دەستکەوتی هەبوو کەوای لێ بکە ستایشی خوداوەندەکان بکە. سپارتیەکان و جەنەڕاڵ و کاپنەکان وێڕێی هەموو سەربازەکان لەسەر ئەوە پێکاتن کە بەشی گەورەی تاڵانیەکە بدرێ بە زەینەفون. وڵاخ و ڕەشەوڵاخ و هەموو شتێ. جا ئێستا زەینەفونەی توانی هەر نەبێ چاکەی خەڵکەکەی دیکە بداتەوە. ئەو جار تیبۆرن هات و ڕابەرایەتی لەشکرەکەی بەدەستەوە گرت و کردی و بەشێک لە لەشکری یۆنانی گەورە و جاڕی جەنگیدا دژ بە تیسە فەرنیس و فەرەنە بازوس. گەشتەکەی زەینەفۆن لە بڵاوکراوەکانی دەستگای چاپ و بڵاوکردنەوەی ئاراسە.